بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشنايي دنجي. ناوي كتاب وەڵامە دەمکوتکەرەکان. وەرجێڕان و ئامادەکردنی سەلمان کانەبی. بابەت نوکتە و بەسەر هات. نەخشەسازی و بەرگ فوئاد کەولۆسی. نۆبەتی چاپی یەکەم. ساڵی چاپ 2017 میلادی بەرامبەر 1438 کۆچی. شوێنی چاپخانەی گەنج. تیڕاژ 1000 دانە. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردن 1925 ساڵی 2016 پێدراوە. ناونیشان سلێمانی سابونکەران، نێوان گەراجی عوسمانی تەمین و شوقەکانی تەکیەڕوتە. ژمارەی مۆبایل 0707 157 42 93. ژمارەی دووەم 0750 119 18 47. خوێندنەوەی عەلی خۆشناو. هەڵەبڕین و مۆنتاژ ڕێبین کاظم بندیان. بسم الله الرحمن الرحيم. بيشتي إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. وبعد. هونەری وەڵام دانەوە یەکێکە لە هونەرەکان. ئەویش ئەوەیە وەڵامێکی بەهێزی بەرامبەرەکەت بدەیتەوە وای لێ بکەیت کە بێدەنجی بکەیت. بەهای ئەم هونەرە لە خێراییەکەیدایە. بەم هونەرە دەتوانیت سەرنجی دەوروبەر بۆ لای خۆت ڕابکێشیت. جوانترین وەڵامیش ئەوەیە کە ئەو کەسە دەمکوت بکات کە ناحەقە و ئەو کەسە سەرسام بکات کە لەسەر حەقە. و جوانترین وەڵام بۆ کەسی دەمپیس یان ئەو کەسەی دەیەوێت گاڵتە بە خەڵک بکات وەڵامی دەمکوتکەرە کە بێدەنجی دەکات و پەشیمانی دەکاتەوە لەوەی کە ئەم پرسیارەی کردووە و دەبێتە وانەیەک بۆی. هەروەها دەبێتە پندێکیش بۆ کەسانی تر هەروەک چۆن جارێک نەسڕی کوڕی یەسار پیاوێکی دەشتەچی بینی زۆر بە تامەزرۆیەوە نان دەخوات. پرسیاری لێکرد ئەی پیاوی دەشتەچی تا ئێستا تێرنانت خواردووە؟ دەشتەچیەکە وتی لە ماڵی تۆ باوکی تۆ نەخێر. نەسڕ زۆر تەریق بوویەوە وتی خۆزگە لاڵ دەبووم بەس ئەو پرسیارم نەدەکرد. لە چەندین کات و شوێندا پێویستیت بەوە دەبێت وەڵامێکی دەمکوتکەر و بێدەنگکەرت پێبێت. بۆ نمونە کاتێک یەکێک دەیەوێت گاڵتەت پێ بکات و خەڵکت پێ بکەنێت هەروەک چۆن پیاوێک بە متەنەبی شاعیری وت لە دوورەوە بینیمیت وامزانی کە ژنیت. ئەویش وەڵامی دایەوە منیش لە دوورەوە تۆم بینی وامزانی کە پیاویت. هەروەها کاتێک یەکێک دەیەوێت خۆت بەسەردا هەڵ بکێشێت و خۆی زاڵ بکات بەسەردا هەروەک چۆن نووسەرێک بە بەردناشۆی نووسەری بەناوبانجی وت من باشترم لە تۆ لە پێناوی پارەدا دەنووسیت منیش لە پێناوی شەڕەفدا. ئەویش وەڵامی دایەوە ڕاست دەکەیت. هەر یەک لە ئێمە بۆ ئەو شتە دەنووسین کە نیمانە. هەروەها زۆر جار بۆ خۆ دەرباسکردن لە مەوقیفێک کە تووشی دەبیت بۆ نمونە. پیاوێک لە گوندێک وتارێکی خوێندەوە بۆ پشتیوانیکردن لە حیزبی کرێکاران. لە کۆتاییدا وتی ئایا لە دوای ئەوە هیچ کەسێک هەیە بەرپەرچی ئەوە بداتەوە کە حیزبی کرێکاران باشترە لە پارێزگاران؟ دوای ئەوەی ئەو قسەی کرد یەکسەر کەرێک زەڕاندی. هەموو ئامادەبووان پێکەنین. پیاوەکە وتی ئێستا بۆتان سەلما کە تەنها کەرەکان بەرپەرچی ئەوە دەدەنەوە. و هەروەها کاتێک دادوەری لە نێوان دوو کەسدا دەکەیت دەبێت وەڵامێکی وات پێبێت قەناعەتیان پێ بکەیت. بۆ نمونە دوو کەس بوو بە مشتومڕیان و چوونە لای قازیەک. یەکێکیان وتی ئەو پیاوە کۆڵێکی قورسی هەڵگرت بوو کەوتە سەرزەوی و داوای لە من کرد یارمەتی بدەم. منیش وتم چیم دەدەیتێ ئەگەر یارمەتیت بدەم؟ وتی هیچ. منیش ڕازی بووم و کۆڵەکەم هەڵگرت. ئێستا دەمەوێ هیچەکەم بداتێ. قازی وتی سکاڵاکەت تەواوە کوڕم. نزیک بەرەوە لێم و ئەو کتێبە بەرز بکەرەوە.
کاتێک بەرزی کردەوە پێیوت چیت دۆزیەوە لە ژێری؟ پیاوەکە وتی هیچ. قازی وتی دەی هەڵیگرە بۆ خۆت و بڕۆ. هەروەها لە چەندین کات و شوێن و بارودۆخی تری ژیاندا پێویستت بەوە دەبێت وەڵامێکی دەمکوتکەر و بێدەنگکەرت پێبێت. مەبەست لە کۆکردنەوە و وەرجێڕانی ئەم وەڵامە جوان و دەگمەنانەش بۆ چێژوەرگرتن و سوودوەرگرتنە لە ئەدەبی پێشینان. لە کۆندا وتویانە دانا ئەو کەسەیە پند لە ئەزموونی کەسانی تر وەردەگرێت. بۆیە پێویستە سوود لە ئەزموونی کەسانی تر وەربگرین بۆ پەرەپێدانی تواناکانمان و تێگەیشتنمان لە ژیان. لە کۆتاییدا دەڵێم مەهێڵە هیچ کەسێک سواری پشتت ببێت. تۆ لەبەر دەستی خۆت دایت. ئەو کەسەی دەبینیت کە ناتوانێت وەڵامی بدەیتەوە وا دەزانێت شتێکی گەورەی کردووە و زاڵ بووە بەسەرتدا. مەهێڵە تامی سەرکەوتن بکات و لەسەر حیسابی تۆ دڵخۆش بێت. بەڵکو نیشانی بدەکە ئەو زەرمەندی گەورەیە لەو قسەیەی کە کردوویەتی. سەلمان کانەبی. پیاوێکی موسڵمان لەسەر مەخسەلەیەک دەستنوێژی دەگرت. پیاوێکی بێدین هاواری کرد چۆن قاچت لەسەر مەخسەلە دەشۆیت. پیاوەکە وتی تۆ ڕۆژی چەند جار دەم و چاوت دەشۆیت؟ وتی ڕۆژی جارێک کە لە خەو هەڵدەستم. موسڵمانەکە وتی دەی من ڕۆژی بەلایەنی کەمەوە 5 جار قاچم دەشۆم. بۆ خۆت دادوەر بە قاچی من خاوێنترا یان دەم و چاوی تۆ. نەسری کوڕی یەسار بینی پیاوێکی دەشتەچی زۆر بە تامەزرۆییەوە نان دەخوات. پرسیاری لێکرد ئەی پیاوی دەشتەچی تا ئێستا تێرنانت خواردووە؟ وتی لە ماڵی تۆ و باوکی تۆ نەخێر. نەسر زۆر تەریق بوویەوە وتی خۆزگە لاڵ دەبووم بەس ئەو پرسیارم نەکردبە. پیاوێک بە مەجووسیەکی وت تۆ باوکی چێی؟ مەجووسیەکە وتی ئێمە لەوە گەورەترین بدرێینە پاڵ منداڵەکانمان بەڵکو دەدرێینە پاڵ باوکانمان. پیاوەکە وتی منداڵەکانمان کردەوەی خۆمانن و باوکانمان کردەوەی کەسانی ترن. ئەگەر بدرێینە پاڵ کردەوەکانی خۆمان باشترە لەوەی بدرێینە پاڵ کردەوەکانی کەسانی تر. پرسیار کرا لە شەعبی دەربارەی شتێک وتی نازانم. پێیان وت شەرم ناکەی دەڵێی نازانم لە کاتێکدا تۆ زانای عێراقیت؟ وتی فریشتەکان شەرمیان نەکرد کاتێ وتیان سوبحانەکە لا عیلمە لەنا ئیلا ما عەلەمتەنا. پیاوێک لە یەمامەوە هاتبوو پێیان وت باشترین شتێک کە بینی بێتت تێیدا چی بوو؟ وتی هاتنە دەرەوەم لەوێ باشترین شتێکە کە بینی بێتم تێیدا. فەرەزدەق سواری وڵاغێک بوو بەلای ئافرەتێکدا تێپەڕی. کاتێک گەیشتە لای ئافرەتەکە وڵاخەکەی بایەکی لێبەر بوو. ئافرەتەکە پێکەنی. فەرزدەق ئاوڕیدایەوە بۆ لای ئافرەتەکە وتی بەچی پێدەکەنیت؟ سوێن بەخوات تا ئێستا هیچ مێینەیەک هەڵی نەگرتووم ئیلا بایەکی لێبەر بووە. ئافرەتەکە وتی دایکت 9 مانگ هەڵی گرتووی ئەی کوڕی تڕکەنەکە؟ پرسیار لە ئیبن عومەر کرا ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نوێژدا ئاوڕی دەدایەوە؟ وتی نەخێر نە لە نوێژدا نە لە غەیری نوێژدا. کۆمەڵێک کەس باسی خراپی حەجاجیان دەکرد کە چەند کەسێکی خراپ و خوێن ڕێژ بووە. یەکێک وتی تەلاقم کەوت بێت خوا لە حەجاج خۆش نابێت. وتیان چۆن تەلاق لەسەر شتێکی نادیار دەخۆیت؟ تەلاقت دەکەوێت پێویستە لە خێزانەکە دوور بکەویتەوە. یەکێک وتی کێشەت نییە ئەگەر خوا لەو هەموو تاوانەی حەجاج خۆش بێت لەو تاوانەی تۆش خۆش دەبێت. تاوانەکەی تۆ لە چاو تاوانەکانی ئەودا زۆر بچووکە. ڕۆژێکیان حەجاج بینی لەسەر مینبەرەکەی نووسراوە قل تەمەتع بکوفریکە قەلیلەن ئینەکە من ئەصحاب النار. واتە بڵێ کەمێک بەخوا نەناسی ڕابوێرە بەڵام دڵنیا بە کە تۆ نیشتەجێی ناو ئاگری دۆزەخیت. ئەویش لە ژێرەوە نووسی قل موتوا بغەیظیکم ئین الله عەلیم بذات الصدور. واتە بڵێ بمرن بەداخ و ڕقی خۆتانەوە بەڕاستی خوا زانایە بەوەی لە ناو دڵەکاندایە. پیاوێک دەڵێت ئیبراهیمی کوڕی ئەدهەم وتی هەواڵم پێ بدە دەربارەی ئەوەی تێیدایت. وتم ئەگەر ڕزق و ڕۆزیم هەبوو دەیخۆم و ئەگەر نەمبوو ئەوە ئارام دەگرم.
وتی سەگەکانی بەلخیش وا دەکەن. وتم تۆ چی دەکەیت؟ وتی ئەگەر ڕزق و ڕۆزیم هەبوو ئەوا لێی دەبەخشم و ئەگەر نەمبوو ئەوا سوپاسی خوا دەکەم. پرسیار کرا لە شەعبی ئایا گۆشتی مێش حەڵاڵە؟ وتی ئەگەر حەزت بۆی چوو بیخۆ. پیاوێک بە ناوی خۆی بانگی فەرمانڕەوایەکی کرد، ئەویش تووڕە بوو. وتی بۆ بە کونیەکەم بانگم ناکەیت ناڵێیت ئەبوو فڵان. پیاوەکە وتی خوای باڵا دەست خۆشەویستترین دروستکراوی خۆی بە ناوی خۆیەوە بانگ کرد کە فەرمووی وما محەممەد ئیلا ڕەسوول، و خراپترینی خەڵکی بە کونیەکەی بانگ کرد کە فەرمووی تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب. قەشەیەک پرسیاری لە خالیدی کوڕی یەزید کرد، تۆ موسڵمانیت؟ خالید وتی بەڵێ. قەشەکە وتی لە زاناکانیانی یان لە نەزانەکانیان؟ خالید وتی نە لە زاناکانیانم و نە لە نەزانەکانیشیانم. قەشەکە وتی ئێوە دەڵێن بەهەشتیەکان دەخۆن و دەخۆنەوە و میز و پیسایش ناکەن، شتی وا چۆن دەبێت؟ خالید وتی بەڵێ وا دەڵێن و هەر بەم شێوەیەشە. ئەوە وەکو نمونەی منداڵێک وایە کە لە سکی دایکی دایە و بەردەوام لە ڕزقی خوای بۆ دێت لە خواردن و خواردنەوە و میز و پیسایش ناکات. قەشەکە زۆر سەرسام بوو بە وەڵامەکەی، پاشان وتی ئەی ئێوە دەڵێن بەردەوام لە خواردن و خواردنەوەی بەهەشت دەخۆین و هیچیشی لێ کەم ناکات. خالید وتی بەڵێ وا دەڵێن و هەر بەم شێوەیەشە. ئەوە وەکو نمونەی پیاوێکە کە خوا زانست و زانیاری پێدابێت لە دنیادا. ئەگەر هەموو خەڵکی دنیا زانست و زانیاری لێوەربگرن هیچ شتێک لە زانست و زانیاریەکەی ئەو کەم ناکات. قەشەکە زۆر سەرسام بوو بە وەڵامەکەی، پاشان وتی ئایا تۆ نەتوت من نە لە زاناکانیانم و نە لە نەزانەکانیشیانم؟ خالید وتی بەڵێ نە لە زاناکانیانم و نە لە نەزانەکانیشیانم. قەشەکە وتی تا ئێستا کەسم لە تۆ زاناتر نەبینیوە. پیاوێک هاتە لای شێخ ئەلبانی ڕەحمەتی ئەڵڵای لێبێت، دەیوت عیلمی غەیب دەزانم. داوای لە شێخ کرد وتوێژی لەگەڵ بکات. شێخ وتی بە یەک مەرج وتوێژت لەگەڵدا دەکەم. پیاوەکە وتی مەرجەکەت چییە؟ شێخ وتی سەیرە، چۆن دەڵێت غەیب دەزانم کەچی مەرجەکەی من نازانیت؟ بەم قسەیەی کۆتایی بە وتوێژەکەی هێنا. ئافرەتێکی جوان و ڕازاوە بە پۆزەوە بە گەنجێکی بڕواداری وت بۆچی تۆ گرنگی بە من نادەیت؟ گەنجێکم نەبینی ئیلا بەرامبەرم سەری دانواندووە. گەنجە بڕوادارەکە وەڵامی دایەوە وتی ئەگەر یەکێک جارێک خۆی بۆ دانواندی مانای ئەوە نییە کە تۆ کەسێکی گرنگ و پیرۆزیت. من هەموو بەیانیەک دوای نان خواردن جلەکانم لەبەر دەکەم، پاشان خۆم دادەنوێنم بۆ ئەوەی پێڵاوەکانم لەبەر بکەم. حەجاج بە پیاوێکی وت بەخوا ڕقم لێتە. پیاوەکە وتی خوا ئەوەمان بخاتە بەهەشتەوە کە زیاتر ڕقی لەوەی ترە. پیاوێک پرسیاری لە شەعبی کرد ئایا سەلام لە کۆمەڵێک بکەم کاتێک خەریکی نان خواردنن؟ وتی ئەگەر ویستت نانیان لەگەڵ بخۆیت بەڵێ. پیاوێکی زۆر ناشیرین خێزانەکەی دووجیان بوو. خێزانەکەی پێیوت وەی لە حاڵت ئەگەر منداڵەکەمان لە تۆ بچێت. پیاوەکە وتی وەی لە حاڵت ئەگەر لە من نەچێت. پیاوێکی دەشتەچی نوێژی زۆر کورد دەکردەوە. فەرمانڕەوایەک گۆچانی لێ ڕاست کرد و وتی نوێژەکەت دووبارە بکەوە. دوای ئەوەی نوێژەکەی بەهێمنی و لەسەرخۆیی دووبارە کردەوە، فەرمانڕەواکە وتی ئەم نوێژە باشتر بوو یان ئەوەی پێشتر کردت؟ دەشتەچێکە وتی ئەوەی پێشتر کردم. فەرمانڕەواکە وتی بۆچی؟ دەشتەچێکە وتی لەبەر ئەوەی نوێژی یەکەمم بۆ خوا کرد، بەڵام ئەوەی دووەمم لە ترسی گۆچانەکەی تۆ کرد. کاتێک حەمادە کچی مامی مەنسوور کۆچی دوایی کرد، مەنسوور لە کاتی ناشنەکەیدا ئامادە بوو. کاتێک لەسەر گۆڕەکە وەستابوون پێش ئەوەی مردووەکە بنێژن بە ئەبوو دوولامەی وت چیت بۆ ئەم گۆڕە ئامادە کردووە؟ وتی حەمادەی کچی مامت ئەی پێشەوای باوەڕداران. مەنسوور ئەوەندە پێکەنی کە ناچار بوو دەم و چاوی داپۆشێ. پیاوێک ویستی گاڵتە بە پەهلول بکات، وتی ئەی پەهلول تۆ تا ئێستا هەر لێرەی بڕۆ فەرمانڕەوا 2 درهەم دەدات بە هەموو شێتەکان. پەهلول وتی دەتۆ 2 درهەمەکەی خۆت بدە بە من. فەرمانڕەوایەک بە پیاوێکی هەژاری وت حاڵت چۆنە؟ هەژارەکە وتی تۆ حاڵی ئێمەیت.
سیر بکە بزانە تۆ چۆنیت بۆ ئێمە فەرمانڕەواکە فەرمانی کرد پارەیەکی باشی پێ بدەن. دەشتە چیەک بە پیاوێکی وت 20 درهەمم بە قەرز بدەیە بۆ ماوەی مانگێک. پیاوەکە وتی جا مانگێک چییە؟ تۆ بڵێ بۆ ماوەی ساڵێک، بەڵام بەخوا پارەم نییە. لە کۆندا خەڵک بە کۆمەڵ لە حەمام خۆیان دەشۆرد. پیاوێکی شێت بە ڕووتی کە هیچ جلێکی لەبەر نەبوو هاتە ناو حەمامەکە. پیاوێک کە لە ناو حەمامەکە بوو چاوی نوقاند. شێتەکە وتی ئەوە لە کەیەوە چاوت کوێر بووە؟ پیاوەکە وتی لەو کاتەوەی عەوڕەتی تۆ دەرکەوتووە. پیاوێک پرسیاری لە دەریاوانێک کرد باوکت لەکوێ مرد؟ وتی لە ناو دەریا. پاشان پرسیاری لێ کرد ئەی باپیرت لەکوێ مرد؟ وتی لە ناو دەریا. پیاوەکە بە سەرسوڕمانەوە هاواری کرد سەرەڕای ئەوەش تۆ هەر دەریاوانی دەکەیت؟ دەریاوانەکە زەردەخەنەیەکی کرد و هەمان پرسیاری ئاراستەی پیاوەکە کردنەوە و پێیوت باوکت لەکوێ مرد؟ وتی لەسەر جێگا. پاشان پرسیاری لێ کرد ئەی باپیرت لەکوێ مرد؟ وتی لەسەر جێگا. دەریاوانەکە بەرەو لای بەلەمەکەی ڕۆیشت و وتی لەگەڵ ئەوەشدا هەر لەسەر جێگەکەت دەخەویت؟ دەجێڕنەوە ڕۆژێک ئەسماعی منداڵێکی بینی ویستی کەمێک گاڵتەی لەگەڵ بکات. پێیوت کوڕم حەز دەکەیت 100,000 دیناری زێڕت هەبێت بەڵام جێل بیت؟ منداڵەکە وتی نەبەخوا حەز ناکەم. وتی بۆچی؟ منداڵەکە وتی لەبەر ئەوەی دەترسم بەهۆی ئەم جێلیەوە کارێکی وا بکەم کە هەموو پارەکەم لەدەست بدەم و تەنها جێلیەکەم بۆ بمێنێتەوە. ئەسماعی زۆر سەرسام بوو بە زیرەکی ئەم منداڵە و پاشان ڕۆیشت. جاحظ لە یەکێک لە دوکانەکانی بەغدا بە ئافرەتێکی ناشرین گەیشت. سەیرێکی کردووتی وئیذا الوحوش حشرت. ئافرەتەکە سەیری کردووتی وضرب لنا مثلا ونسي خلقه. یەکێک بە شێتێکی وت تۆ ئاقڵتری یان کەر؟ وتی لەوانەیە تۆ. پیاوێک بە خێزانەکەی وت خوا هیچ شتێکی دروست نەکردووە لە تۆ خۆشەویستتر بێت لام. ئافرەتەکەش وتی وە هیچ شتێکیشی دروست نەکردووە لە تۆ زیاتر ڕقم لێی بێت. پیاوەکە وتی سوپاس بۆ ئەو خوایەی کە ئەوەی پێبەخشیم کە حەزم لێیەتی و تووشی ئەوەی کردی کە ڕقت لێیەتی. ئافرەتێک لای پیاوێک خۆی هەڵدەکێشا بەوەی کە خەڵک زۆر پێی سەرسامە ئەوەش بۆتە هۆی ئەوەی بێزاری بکەن. پیاوەکە وتی بە ئاسانی دەتوانی لە خۆتیان دوور بخەیتەوە تەنها بەوەی قسە بکەیت لایەن. نووسەرێک بە بەرناشۆی نووسەری بەناوبانجی وت من باشترم لە تۆ. تۆ لە پێناوی پارەدا دەنووسیت منیش لە پێناوی شەڕەفدا. یەکسەر وەڵامی دایەوە ڕاست دەکەیت. هەر یەک لە ئێمە بۆ ئەو شتە دەنووسین کە نیمانە. پرسیار کرا لە شەعبی خێزانی شەیطان ناوی چییە؟ شەعبیش لە وەڵامداوتی ئەو هاوسەر گیریەمان نەبینیوە. پیاوێک پرسیاری لە یەکێک کرد کامە ڕێگەی کەرەکانە؟ ئەویش وتی کام ڕێگەیەت حەز لێیە لەوێوە بڕۆ. یەکێک پرسیاری لە یوسفی کوڕی ئەسبات کرد چۆن بتوانم کەسێکی خۆ بە کەمزان بم؟ وتی بە هەر کەسێک گەیشتیت وا بزانە چاکەی بەسەرتەوە هەیە. بە پیاوێکیان وت کە هەر لە زگ ماکەوە نابینا بوو بۆچی نابیناکان زیرەکتر و هۆشیارترن لە چاوساغان؟ وتی لەبەر ئەوەی چاویان گواستراوەتەوە بۆ ناو دڵیان. ئافرەتێکی خواناس نینۆکێکی شکا پێیان وت ئایا هەست بە ئازار ناکەیت؟ وتی تامی پاداشتەکەی تاڵی ئازارەکەی لە دڵمدا لابرد. یەکێک پرسیاری لە ئەحنەفی کوڕی قەیس کرد بەچی بووی بە گەورەی هۆزەکەت؟ نە ئازاترینیانی و نە دەوڵەمەندترینیانی و نە بەخشندەترینیانی و نە جوانترینیشیانی؟ ئەحنەف وەڵامی دایەوە وتی من گەورەی هۆزەکەمم لەبەر ئەوەی تەواو پێچەوانەی تۆم. وتی چۆن پێچەوانەی منی؟ ئەحنەف وتی واز لەو شتە دەهێنم کە پەیوەندی بە منەوە نییە. پێچەوانەی تۆ کە خۆت لە کاری من هەڵدەقورتێنی کە پەیوەندی بە تۆوە نییە. بە پیاوێکیان وت ئێوە بە گۆشتاو دەڵێن چی؟ وتی سەخین واتە گەرم. وتیان ئەی ئەگەر سارد بوویەوە؟ وتی لای ئێمە سارد نابێتەوە. لە لوقمانی حەکیمیان پرسی ئەم داناییەت لەکوێ فێر بوویت؟ وتی لە نەزانەکان. هەر عەیبێکم لێ بینی بن لێی دوور کەوتومەتەوە. لە دانایەکیان پرسی ئایا هیچ شتێک هەیە لە دینار و درهەم باشتر بێت؟ وتی بەڵێ ئەوەی دەیبەخشیت. بە ئیمام ئەحمەدیان وت
کەی بەندە تامی ئاسوودەیی دەکات. وتی کاتێک پێی خستە ناو بەهەشت. مەڕوان بە پیاوێکی وت گومان دەبم تۆ گەمژە بیت. پیاوەکە وتی گەمژە پیاوێکە کار بە گومانەکەی بکات. ڕۆژێکیان خەلیفە موعتەسیم لەگەڵ هەندێک لە ڕاوچیەکان ڕۆیشتە دەرەوە و چاویان بە شێرێک کەوت. خەلیفە سەرسام بوو بە بەژن و باڵا و شمشێری یەکێک لە پیاوەکانی پێیوت ئەی پیاو ئایا خێرت تێدایە؟ پیاوەکە زانی کە دەیەوێت لەگەڵ شێرەکە ڕوبەڕووی بکاتەوە وتی نەخێر ئەی پێشەوای باوەڕداران. خەلیفە پێکەنی وتی ڕووی ڕەش بێت پیاوی ترسنۆک. پیاوێک ناوی مەزید بوو شتێکی لە بن باخەڵی نابوو پێیان وت ئەوە چییە لەژێر باغەڵتە؟ ئەویش لە وەڵامدا وتی بۆچی خستومەتە ژێر باخەڵم؟ ئەسماعی دەڵێت پەهلوولم بینی کە یەکێک بوو لە شێتەکانی کوفە هەندێک شیرینی پێبوو پێم وت ئەوە چییە پێتە؟ وتی شیرینیە. وتم بەشم بدە. وتی هی خۆم نییە. وتم هی چێیە؟ وتی هی کوڕی ڕەشیدە داویەتی بە من بۆ ئەوەی بۆی بخۆم. پیاوێک بە دوای ئیمامی شەعبیدا دەگەڕا پرسیاری لە چەند کەسێک کرد وتیان ئەوەیە کە لەگەڵ خێزانەکەی لەوێ دانیشتووە. پیاوەکە ڕۆیشتە لایەن و سەلامی لێکردن پاشان وتی کامەتان ئیمامی شەعبیە؟ شەعبی وتی ئەوەیان ئاماژەی بە خێزانەکەی کرد. دەشتەچیەک لە سەرخوانی یەزیدی کوڕی مەزید ئامادە بوو. یەزید بە هاوڵەکانی وت جێگە بۆ براکەتان بکەنەوە. پیاوەکە وتی پێویست ناکات خۆتان تێک بدەن قۆڵەکانم درێژن دەستم پێی دەگات. کاتێک دەستی درێژ کرد بایەکی لێبەر بوو. یەزید پێکەنی وتی ئەی برای عارەب وابزانم یەکێک لە قۆڵەکانت بچڕا. ڕۆژێکیان حەجاج بە تەنها ڕۆیشتە دەرەوە و لە شوێنێک دانیشت. پیاوێکی پیر هاتە لای و حەجاج پێی وت لەکوێوە هاتوویت ئەی پیاو؟ پیاوەکە وتی لەو گوندەوە. حەجاج وتی ڕاچۆنە بەرامبەر بە حەجاج. پیاوەکە وتی خوا لە ناوی بەرێت هیچ کەسێکی لەو خراپتر حکمی عێراقی نەکردووە. حەجاج وتی دەزانیت من چێم؟ پیاوەکە وتی نەخێر. حەجاج وتی من حەجاجم. پیاوەکە وتی گیانم فیدات بێت ئەی تۆ دەزانیت من چێم؟ حەجاج وتی نەخێر. پیاوەکە وتی من شێتێکی هۆزی عیجلم ڕۆژی 2 جار تووشی پەرکەم دەبم. حەجاج پێکەنی و بڕیاریدا خەڵات بکرێت. گەورەیەکی بەسڕا ویستی خانووەکەی تێک بدات و خانووێکی گەورەتر و باشتر دروست بکات. لە تەنیشتیەوە خانووێک هەبوو کە هی پیرەژنێک بوو ویستی لی بکڕێت و لەگەڵ خانووەکەی خۆی تێکەڵی بکات. خانووەکە 20 دیناری دەکرد بەڵام ئەو 200 دیناریدا بە پیرەژنەکە. بەڵام ڕازی نەبوو بیفرۆشێت. وتیان حەق وایە زیندانی بکرێت لەبەر گەمژەیەکەت لەبەر ئەوەی 200 دینارت لە دەست خۆتدا بەرامبەر خانووێک کە بایی 20 دینارە. پیرەژنەکە وتی حەق وایە ئەو پیاوە زیندانی بکرێت کە خانووێک بە 200 دینار دەکرێت کە بایی 20 دینارە. بەم قسەیە هەمووانی بێدەنگ کرد. پیاوێک کوڕێکی زۆر ناشیرنی هەبوو داوای ژنی بۆ کرد. کوڕەکە بە باوکی وت وابزانم ئەو کچە چاوێکی کوێرە. پیاوەکە وتی حەزم دەکرد هەردوو چاوی چێر بوونایە بۆ ئەوەی ڕوخساری ناشیرنی تۆ نەبینێت. شاعیرێک شعرێکی لای چەند کەسێک خوێندەوە. پیاوێکی حەسوود باسی جوانیەکانی شعرەکەی نەکرد بەڵکو ڕەخنەی لە دێرێکی شعرەکە گرت. شاعیرەکە وتی دەزانی وەک مێشوولە دەتبینم واز لە ئەندامە ساغەکان دێنیت و دەگەڕیت بۆ ئەوەی بزانیت لەکوێ برینێک هەیە لەوێ بنیشیت. پیاوێک کە تازە باوکی مردبوو بە زیادی کوڕی ئەبوو سوفیانی وت ئەی فەرمانڕەوە باوکمان مردووە و براکەمان دەستی بەسەر میراتەکەماندا گرتووە کە لە باوکمانەوە بۆمان جێماوە. زیاد وتی وا دیارە کە تۆ هیچ شتێکت لە دەست نەداوە بۆی بە پەرۆش بیت زیاتر لە میراتی باوکت. خوا بەزەیی بە باوکتان نەیەتەوە کە کوڕی وەک تۆی لە دوای خۆی جێهێشتووە. یەزیدی کوڕی مەنسوور ڕۆیشتە لای مەهدی کە بەشاری شاعیری نابینای لابوو. بەشار هۆندراوەیەکی بەسەر مەهدیدا خوێندەوە کە هەمووی مەدح و ستایشی ئەو بوو. کاتێک هۆندراوەکەی خوێندەوە یەزید بە بەشاری وت ئەی شێخ ئیشتت چییە؟ وتی ئیشی مرواری کونکردن دەکەم. مەهدی پێکەنی و پاشان وتی وەی لە حاڵت گاڵتە بە خاڵم دەکەیت؟ بەشار وتی چی لێ بکەم؟ پیاوێکی پیری نابینا دەبینێت هۆندراوە بەسەر خەلیفەدا دەخوێنێتەوە و مەدح و ستایشی دەکات. ئەویش پرسیاری لێ دەکات ئیشت چییە؟ پیاوێک بە ڕەزیلێکی وت بۆچی بانگم ناکەیت بۆ ئەوەی نانت لەگەڵ بخۆم؟ ڕەزیلەکە وتی
لەبەر ئەوەی تۆ زۆر خێرایت لەنان خواردن و بە خێرایی پاروەکانت قوت دەدەیت. پاروێک قوت نادەی، خێرا دانەیەکی تر ئامادە دەکەیت. پیاوەکە وتی: ئەی دەتەوێت ئەگەر نانم لا خواردیت لە نێوان هەردوو پارودا دوور قات نوێژ بکەم؟ ڕۆژێکیان ڕەشید بانگی پەهلوولی کرد بۆ ئەوەی بە قسەکانی پێ بکەنێت. کاتێک پەهلوول هات، ڕەشید وتی: خواردنی بۆ بێنن. ئەوانیش تەنها نانیان بۆ هێنا. پەهلوول بە ڕاکردن بەرەو دەرەوە ڕۆیشت. ڕەشید وتی: بۆ کوێ؟ پەهلوول وتی: جەژنی قوربان دێمەوە لاتان، بەڵکو گۆشتان هەبێت. پیاوێک لە هەر شوێنێک بیزانیایە دەعوەتێک هەیە، دەچوو بێ ئەوەی بانگی بکەن. ڕۆژێکیان بینی کۆمەڵێک کەس جلی جوانیان لەبەر کردووە و بە یەکەوە دەڕۆن. دڵنیا بوو کە بۆ دەعوەت دەچن، بۆیە هەستا و بە دوایان کەوت. دوایی بۆی دەرکەوت کە ئەوانە شاعیرن و ڕۆیشتنە لای فەرمانڕەوا و هەر یەکەیان هۆندراوەیەکی خوێندەوە و خەڵاتێکی وەرگرت. کاتێک هەمووان هۆندراوەکەیان خوێندەوە و خەڵاتیان وەرگرت، تەنها ئەو مابوو کە بە بێدەنجی دانیشتە بوو. پێیان وت: دەی تۆش هۆندراوەکەت بخوێنەوە. وتی: من شاعیر نیم. وتیان: ئەی تۆ چیت؟ وتی: من یەکێکم لە غاون، واتە سەر لێ شێواو. ئەوانەی دوای شاعیرەکان دەکەون کە خوای باڵا دەست دەربارەیان دەفەرمێ: والشعراء يتبعهم الغاوون، واتە سەرگەردان و سەر لێ شێواوەکانیش شوێنی شاعیران دەکەون. فەرمانڕەواکە پێکەنی فەرمانی کرد خەڵاتێکیش بەو بدەن. ڕۆژێکیان حەجاج لەگەڵ هەندێک لە هاوڵەکانی ڕۆیشتە دەرەوە بۆ ڕاو. کاتێک خواردنیان ئامادە کرد، بە هاوڵەکانی وت: بزانن چێ لەو دەوروبەرەیە بانگی بکەن بابێت نان بخوات. ئەوانیش هەموو چوار دەوری خۆیان گەڕان، کەسیان نەدۆزیەوە، تەنها پیاوێکی دەشتەچی نەبێت لەگەڵ خۆیان هێنایان. حەجاج پێی وت: وەرە ئەی پیاوی دەشتەچی نان بخۆ. دەشتەچێکە وتی: یەکێکی لە تۆ بەڕێزتر بانگی کردووم، وەڵامم داوەتەوە. حەجاج وتی: چێیە؟ دەشتەچێکە وتی: خوای باڵا دەست بانگی کردم بۆ ئەوەی بە ڕۆژوو بم، بە ڕۆژووم. حەجاج وتی: ڕۆژوو لەو ڕۆژە گەرمەدا؟ دەشتەچێکە وتی: بۆ ڕۆژێکی زۆر گەرمتر لەمڕۆ بە ڕۆژم. حەجاج وتی: ئەمڕۆ بیشکێنە و ڕۆژێکی تر بە ڕۆژوو بە. دەشتەچێکە وتی: ئایا کەفالەتی ئەوە دەکەیت کە زیندوو دەبم تا بەیانی؟ حەجاج وتی: ناتوانای ئەوەم نییە. دەشتەچێکە وتی: ئەی چۆن داوام لێ دەکەیت؟ حەجاج وتی: ئەوە خواردنێکی زۆر خۆشە. دەشتەچێکە وتی: بەخوا ئەوە چێش لێنەرەکانت خۆشیان نەکردووە، بەڵکو تەندروستی باشت خۆشی کردووە. حەجاج وتی: دووری خەنەوە لێم. دەجێڕنەوە کە پیاوێک بە عەبدوڵای کوڕی عامری وت: داوایەکم لێت هەیە، بۆم جێبەجێ دەکەیت؟ عەبدوڵا وتی: بەڵێ. و منیش داوایەکم لێت هەیە، بۆم جێبەجێ دەکەیت؟ پیاوەکە وتی: بەڵێ. عەبدوڵا وتی: داواکەت بڵێ. پیاوەکە وتی: دەمەوێت ئەو خانووەی کە هەتە پێشکەشی منی بکەیت. عەبدوڵا وتی: باشە. پیاوەکە وتی: دەی تۆش داواکەت بڵێ. عەبدوڵا وتی: دەمەوێت واز لە داواکەت بێنیت. پیاوەکە وتی: باشە، ئەوە وازم هێنا. چەند کەسێک پیاوێکیان هێنایە لای قازی، وتیان: 10,000 درهەمی ئێمەی لایە نامانداتەوە. قازی وتی: چی دەڵێیت ئەی پیاو؟ پیاوەکە وتی: ئەوەی دەیڵێن ڕاستە، بەڵام داوایان لێ دەکەم کە مۆڵەتم بدەن تا خانووەکەم و وشتر و مەڕەکانم دەفرۆشم، پاشان مافی خۆیان پێدەدەم. پیاوەکان وتیان: درۆ دەکات جەنابی قازی، بەخوا هیچ شتێکی نییە تا بیفرۆشێت، نە زۆر نەکەم. پیاوەکە بە قازی وت: گوێت لێ بوو خۆیان شایەدیاندا کە هیچ شتێکم نییە، ئەی چۆن داوام لێ دەکەن کە قەرزەکەیان بدەمەوە؟ هەمووانی بێدەنگ کرد و قازی فەرمانی کرد بەری بدەن. یەکێک بە پیاوێکی وت: ناوت چییە؟ وتی: دەریا. وتی: ئەی کونیەکەت چییە؟ وتی: ئەبولفیض، واتە باوکی لافاو. وتی: ئەی ناوی باوکت چییە؟ وتی: فورات. پیاوەکە وتی: ئەوەی بیەوێت بێتەلات دەبێت بە بەلەم بێت. دەشتەچیەک هاتە لای سولەیمانی کوڕی عەبدولمەلیک کە خەریکی خواردنی جۆرە شیرنەمەنیەک بوو. سلێمان وتی: فەرموو بخۆ، ئەوەی ئەو جۆرە شیرنەمەنیە بخوات مێشکی زیاد دەکات. پیاوەکە وتی: ئەگەر ئەوە ڕاست بوایە، دەبوو سەری خەلیفە وەک سەری ئێستر بوایە. پیاوێکی هەژار ڕۆیشتە لای پیاوێکی دەوڵەمەند و پێیوت: من دراوسێتم، براکەم مردووە، یارمەتیم بدە بۆ ئەوەی کفنێکی بۆ بکڕم. دەوڵەمەندەکە وتی:
بەخوا ئێستا هیچم لا نییە، بەڵام دوای چەند ڕۆژێکی تر وەرەوە لە خزمەتدام. پیاوەکە وتی براکەم بخەمە ناو ئاو خوێوە تا چەند ڕۆژێکی تر تۆ کفنی بۆ دەکڕیت. دەشتەچیەک لای پیاوێک وەستا کە نانی دەخوارد. سەلامی لێ کرد و ئەویش وەڵامی دایەوە، پاشان لێی نزیک بوویەوە بۆ ئەوەی فەرمووی بکات. بەڵام پیاوەکە گوێی پێ نەدا. دەشتەچیەکە وتی بەلای ماڵی ئێوەدا هاتم. پیاوەکە وتی ڕێگەکەت بەوێدا بووە. دەشتەچیەکە وتی خێزانەکەت دووجیان بوو. پیاوەکە وتی کە هاتیشم دووجیان بوو. دەشتەچیەکە وتی بەڵام مناڵی بوو. پیاوەکە وتی هەردەبوو ببێت. دەشتەچیەکە وتی دوو کوڕی بوو. پیاوەکە وتی دایکیشی وا بوو. دەشتەچیەکە وتی یەکێکیان مرد. پیاوەکە وتی دیارە دایکی توانای نەبووە شیر بدات بە هەردووچیان. دەشتەچیەکە وتی ئەوەی تریش مرد. پیاوەکە وتی نەیتوانیوە دوای براکەی بژیت. دەشتەچیەکە وتی دایکیشیان مرد. پیاوەکە وتی لە خەفەتی دوو کوڕەکەی مردووە. دەشتەچیەکە وتی خواردنەکەت چەند خۆشە. پیاوەکە وتی بۆیە بەتەنها دەیخۆم، بەخوا تامی ناکەیت. وەلیدی کوڕی یەزید ڕۆیشتە لای هیشامی کوڕی عەبدولمەلیک. هیشام وتی ئەو مێزەرت بە چەند کڕیوە؟ وەلید وتی بە 1000 درهم. هیشام وتی مێزەرێک بە 1000 درهم زۆر زۆرە. وەلید وتی ئەی پێشەوای باوەڕداران، ئەوەم بۆ بەرزترین ئەندامی لاشەم کڕیوە. تۆ کەنێزەکێکت بە 10,000 درهم کڕیوە بۆ سووکترین ئەندامی لاشەت. پیاوێکی یەهودی بە عەلی کوڕی ئەبوو تاڵیبی وت خوا لێی ڕازی بێت پێغەمبەرەکەتان نەناشکە پشتیوانەکان وتیان فەرمانڕەوایەک لە ئێمە و فەرمانڕەوایەک لە ئێوە. عەلی خوا لێی ڕازی بێت وتی ئێوە کاتێک خوا لە دەریاکە پەڕاندنیەوە پێیەکانتان وشک نەبوویەوە کە چاوتان بە خەڵکێک کەوت بە دەوری بتەکانیاندا دەخولانەوە و دەیان پەرستن وتتان ئەی موسا خوایەکیش بۆ ئێمە ساز بکە وەکو ئەوانە چەند خوایەکیان هەیە. فەرمانڕەوایەک بە وەزیرەکەی وت باشترین شتێک کە بەندە هەیبێت چییە؟ وەزیرەکە وتی عەقڵێک پێی بژیت. فەرمانڕەواکە وتی ئەی ئەگەر نەیبوو؟ وەزیرەکە وتی ڕەوشتێک خۆی پێ بڕازێنێتەوە. فەرمانڕەواکە وتی ئەی ئەگەر نەیبوو؟ وەزیرەکە وتی سەروەت و سامانێک دای بپۆشێت. فەرمانڕەواکە وتی ئەی ئەگەر نەیبوو؟ وەزیرەکە وتی بروسکەیەک لە ئاسمانەوە بێت و بیسووتێنێت و لە کۆڵ خەڵکەکە و شارەکەی بکاتەوە و ئاسوودەیان بکات. پیاوێک پرسیاری لە عومەری کوڕی قەیس کرد ئەگەر یەکێک لە مزگەوت بەردێک یان شتێکی بچووکی بینی بەنێو چاوانیەوە یان لەناو گۆرەویەکانی یان لەناو جلەکانی چی لێ بکات؟ عومەر وتی با فڕی بدات. پیاوەکە وتی ئاخر دەڵێن زیکری خوا دەکات تا لە مزگەوت دەچێتە دەرەوە. عومەر وتی دەی مادام وایە باوازی لێبێنێت تا قورجی دەدڕێت. پیاوەکە وتی بۆ قورگیشی هەیە؟ عومەر وتی ئەی چۆن زکر دەکات؟ پیاوێک پرسیاری لە عەباس کرد خوا لێی ڕازی بێت تۆ گەورەتری یان پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم؟ عەباس وەڵامی دایەوە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە من گەورەترە، بەڵام من لە پێش ئەو لەدایک بووم. بە دەشتەچیەکیان وت دەزانیت بە جوانی نزا بکەیت؟ وتی بەڵێ. وتیان دەی نزا بکە. وتی خوایە تۆ ئیسلامت بە ئێمە بەخشی بێ ئەوەی داوات لێ بکەین، لە بەهەشتیش بێبەشمان نەکەیت کە ئێمە داوات لێ دەکەین. نووسەرێکی گەنج ڕۆیشتە لای ئەسکەندەر تۆماس ڕۆماننووسی بەناوبانجی فەڕەنسی داوای لێکرد بە یەکەوە یەکێک لە چیرۆکە مێژوویەکان بنووسن. دۆماس بەخۆ بە گەورەزانین و گاڵتەوە پێیوت چۆن کەر و ئەسب بە یەکەوە دەتوانن عارەبانەیەک ڕابکێشن. نووسەرە گەنجەکە وەڵامی دایەوە ئەوە سوکایەتیە بە منی دەکەیت، چۆن ڕێگە بەخۆت دەدەیت بە ئەسب وەسفم بکەیت. ئەنیشتاین بەردەوام چاوێلکەی بەکار دەهێنا. ڕۆژێکیان ڕۆیشتە چێشخانەیەک. کاتێک شاگردەکە لیستی خواردنەکانی بۆ هێنا بۆ ئەوەی بیخوێنێتەوە و ئەوەی حەزی لێیەتی داوای بکات، ئەنیشتاین بۆی دەرکەوت کە چاوێلکەکەی بیرچووە، بۆیە بانجی شاگردێکی کرد بۆ ئەوەی لیستەکەی بۆ بخوێنێتەوە. شاگردەکە وتی بەداخەوە بەڕێزم، منیش وەکو تۆ نەزان و نەخوێندەوارم. پیاوێک پرسیاری لە ئەکاتە میری کلاریسا کە نووسەرێکی ئینگلیزیە کرد بۆچی شوود بە پیاوێکی شوێنەوار ناس کردووە؟ وتی لەبەر ئەوەی تا بەتەمەنتر بم نرخم لای ئەو زیاتر دەبێت. بە ئیمام عەلیان وت چۆن خوا لێپرسینەوە لەگەڵ ئەو هەموو خەڵکەدا دەکات سەرەڕای زۆری ژمارەیان؟
وتی هەروەک چۆن ڕزقیان دەدات سەرڕای زۆری ژمارەیان. یەکێک پرسیاری لە عەلی کوڕی ئەبوو تاڵیب کرد، دووری نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا چەندە؟ وتی ئەندازەی 1 ڕۆژ ڕۆیشتنی خۆر. پیاوێک بە ئەبووبەکری وت، بەخوا جنێوێکی وات پێدەدەم لەگەڵ بێتە گۆڕەکەتەوە. ئەبووبەکر وەڵامی دایەوە، بەخوا لەگەڵ تۆ دێت نەوەک لەگەڵ من. خەلیفە موعتەسیم سەردانی خاقانی کرد کاتێک نەخۆش کەوتبوو. خەلیفە ویستی لێهاتوویی و زیرەکی فەتحی کوڕی تاقی بکاتەوە و پێیوت، ئەی فەتح، ماڵی من باشترە یان ماڵی باوکت؟ فەتح وەڵامی دایەوە، مادام پێشەوای باوەڕداران لە ماڵی باوکمە ئەوە ماڵی باوکم باشترە. خەلیفە وتی جوانترین وەڵامی تۆیە ئەی فەتح. بە عەبدوڵڵای کوڕی عەباسیان وت، عومەری کوڕی ڕەبیعە ئەو شەوە لەدایک بوو کە عومەری کوڕی خەتاب وەفاتی کرد و بە ناوی ئەوەوە ناوندراوە. وتی واتە ئەو شەوە حەق بەرز کرایەوە و ستەم لە جێگەی دانرا. یەهودیەک کە جلەکانی شڕ و پیس بوون بە موسڵمانێکی وت کە جوانترین جل و بەرجی لەبەردا بوو، ئایا پێغەمبەرتان نەیفەرمووە دونیا بەهەشتی کافرانە و زیندانی موسڵمانانە؟ موسڵمانەکە وتی بەڵێ ڕاستە. یەهودیەکە وتی ئەی بۆ ئەوە حاڵی منە و ئەوەش حاڵی تۆیە، تۆ ژیانت زۆر لە هی من خۆشترە. موسڵمانەکە وتی ئەگەر ئەوە ببینیت کە خوا پەیمانی داوە پاداشتم پێی بکات و ئەوەی بۆ تۆی ئامادە کردووە لە سزا، ئەو کاتە بۆ دەردەکەوێت کە من لە زینداندام و تۆش لە بەهەشدای. پیاوێک بە یەکێکی وت لە خەودا بینیم لەگەڵ دایکت جوود بووم. پیاوەکە تووڕە بوو، چوون بە گژیەکدا و پاشان ڕۆیشتنە لای عەلی خوا لێی ڕازی بێت. پیاوەکە وتی دەبێت حەدی لێ دەربکرێت، بە قامچی لێی بدرێت، هەروەک چۆن لە یەکێک دەدرێت کە زینای کردبێت. عەلی خوا لێی ڕازی بێت وتی لەبەر خۆربی وەستێنە و 100 قامچی لە سێبەرەکەی بدە. سالمی کوڕی عەبدوڵڵا جلێکی کۆن و شڕی لەبەر بوو، هاتە لای سولەیمانی کوڕی عەبدولمەلیک. سولەیمان لای خۆی لەسەر جێگەکەی داینیشاند. عومەری کوڕی عەبدولعەزیزیش لەوێ بوو. پیاوێک کە جلێکی نوێ و جوانی لەبەر بوو وتی ئەی عومەر، خاڵت سالمی کوڕی عەبدوڵڵا نەیتوانی جلێکی نوێ و جوان لەبەر بکات کاتێک دێتە لای پێشەوای باوەڕداران؟ عومەر وتی نابینم کە جلەکانی پلەی ئەویان نزم کرد بێتەوە و ناشبینم ئەو جلانەی تۆش پلەی تۆیان بەرز کرد بێتەوە بۆ ئاستی ئەو. پیاوەکە تەریق بوویەوە و هیچ وەڵامێکی نەدایەوە. هەندێک دیلیان هێنایە لای حەجاج. یەکێک لە دیلەکان وتی ئەی فەرمانڕەوە، من مافێکم بەسەرتەوە هەیە. حەجاج وتی مافت چییە بەسەر منەوە؟ دیلەکە وتی ڕۆژێکیان ئیبن الئەشعەث جنێوی پێدای، منیش وەڵامم دایەوە و لەسرت بەدەنگ هاتم. حەجاج وتی شایەدت هەیە؟ دیلەکە وتی بەڵێ. ئەو پیاوەش لەوێ بوو. پیاوەکەش یەکێک بوو لە دیلەکان. حەجاج وتی ئەو قسەیەی دەیڵێت ڕاستە؟ پیاوەکە وتی بەڵێ ڕاست دەکات، من ئاگام لێی بوو. حەجاج وتی ئەی تۆ بۆ لەسەر من بەدەنگ نەهاتی و وەڵامت نەدایەوە. پیاوەکە وتی لەبەر ئەوەی من ڕقم لێتە. حەجاج فەرمانی کرد هەردووچیان ئازاد بکرێن. یەکەمیان لەبەر ئەوەی مافی بەسەرەوە هەبوو کە لەسەری بەدەنگ هاتبوو، دووەمیشیان لەبەر ڕازگۆیی و نەترسانەکەی کە وتی ڕقم لێتە. کاتێک ئیسماعیلی کوڕی حەماد کوڕی ئەبوو حەنیفە ڕۆیشتە بەسرە وتی حەز دەکەم ئەو کەسە تەمێ بکەم کە پێچەوانەی ئەبوو حەنیفە بکات. یەکێک وتی ئایا ئەبوو حەنیفە ئەو کەسانەی تەمێ دەکرد کە پێچەوانەی ئەویان دەکرد؟ ئیسماعیل وتی نەخێر. پیاوەکە وتی دەیکەواتە یەکەم جار خۆت تەمێ بکە لەبەر ئەوەی پێچەوانەی ئەوت کرد. دەجێڕنەوە پیاوێک زەیتونی دەفرۆشت. ئافرەتێک هاتە لای بۆ ئەوەی بە قەرز لێی بکڕێت. پیاوەکە وتی لێی بخۆ بزانە تامی چۆنە. ئافرەتەکە وتی من بە ڕۆژوم لە قەرزی ڕەمەزانی ساڵی پار. پیاوەکە وتی کەواتە بە قەرز نادەمێ. 1 ساڵە قەرزی خوات دواخستووە و داواش لە من دەکەیت بە قەرز پێت بدەم، کەی قەرزەکەی من دەدەیتەوە. کاتێک عومەری کوڕی خەتاب عەمری کوڕی عاسی کرد بە والی میسر، پرسیاری لێ کرد ئەگەر دزێکت هاتە لات چی لێ دەکەیت؟ وتی دەستی دەبڕم. عومەر وتی بەڵام ئەگەر برسیەک هاتە لای من ئەوە من دەستی تۆ دەبڕم. مێشولەیەک لە خەلیفەی عەباسی ئەبوو جەحفەری مەنسوور نیشت. ئەویش دەری کرد.
دیسان گەڕایەوە، ئەویش دەری کردەوە، دیسان گەڕایەوە، هەتا بێزاری کرد. جەحفەری کوڕی محەممەدی کوڕی عەلی هاتە ژوورەوە. منسوور پێیوت: ئەی باوکی عەبدوڵڵا، بۆچی خوای عەزە وەجەل مێشولەی دروست کردووە؟ وتی: بۆ ئەوەی ستەمکارانی پێزەلیل بکات. پیاوێک دەجێڕێتەوە دەڵێت: شەوێکیان لە گوند چوومە دەرەوە بۆ هەندێک کارم، بینیم ئافرەتێکی نابینا گۆزەیەکی لەسەر شان هەڵگرتە بوو. چرایەکیشی بەدەستەوە گرتە بوو، دەڕۆیشت هەتا گەیشتە سەر ڕووبارەکە. منیش بەسەر سوڕمانەوە چاودێریم دەکرد. گۆزەکەی لە ڕووبارەکە پڕ کرد و بە ڕێکەکەدا گەڕایەوە بۆ گوندەکە. پێم وت: باشە تۆ نابینایت و ڕۆژ و شەو لای تۆ وەک یەکە، بۆچی ئەم چرایەت هەڵگرتووە؟ وتی: بۆ ئەوە هەڵم گرتووە نەوەک دڵکوێرێکی وەکو تۆ لە تاریکیدا خۆمم پێدا بدات و گۆزەکەم بشکێنێت. ڕۆژێکیان باوکێک کوڕەکەی نارد بۆ ئەوەی سەرێکی برژاوی بۆ بکڕێت. کوڕەکە سەرەکەی کڕی و لە ڕێگا دانیشت، چاوەکانی و گوێیەکانی و زمانی و مێشکەکەی خوارد و ئەوەی مایەوە بۆ باوکی بردەوە. کاتێک باوکی سەیری سەرەکەی کرد وتی: ئەوە چییە؟ وتی: ئەو سەرەیە کە داوات کردبوو. باوکەکە وتی: ئەی کوا چاوەکانی؟ کوڕەکە وتی: کوێر بووە. باوکەکە وتی: ئەی کوا گوێیەکانی؟ کوڕەکە وتی: کەڕ بووە. باوکەکە وتی: ئەی کوا زمانەکەی؟ کوڕەکە وتی: لاڵ بووە. باوکەکە وتی: ئەی کوا مێشکەکەی؟ کوڕەکە وتی: بێمێشک بووە. باوکەکە وتی: هەستە بیبەوە و دانەیەکی تر بێنە. کوڕەکە وتی: خاوانەکەی بەم عەیبانە پێی فرۆشتوم، تازە لێم وەرناگرێتەوە. دەجێڕنەوە پیاوێک لەگەڵ خێزانەکەی دانیشت بوو، خورمایان دەخوارد. خێزانەکەی وتی: دەبینم دەنکەکان لە دەمت ناهێنیتە دەرەوە، دەیان خۆیت یان چی؟ وتی: بەڵێ، دەنکەکانیش دەخۆم، لەبەر ئەوەی فرۆشیارەکە کاتێک خورماکەی بۆ کێشام بە دەنکەکانەوە کێشای، و کاتێک پارەکەم دایە پارەی خورما و دەنکەکانیشم دایە، شتێک پارەم پێدابێت چۆن فڕی دەدەم. پرسیار کرا لە ئیبن تەیمیە ڕەحمەتی ئەڵڵای لێبێت کامەیان سوودی زیاترە بۆ مرۆڤ، سوبحان الله یان ئەستەغفیر الله. ئیبن تەیمیە وەڵامی دایەوە: ئەگەر جلوبەرگ پاک بێت ئەوە بخور و بۆنی گوڵ باشترە بۆی، و ئەگەر جلوبەرگ پیس بوو سابون و ئاوی گەرم باشترە بۆی. سوبحان الله بخوری پاکانە و ئەستەغفیر الله سابوونی تاوان باران و سەرپێچی کارانە. عیمرانی کوڕی حیطان خێزانێکی جوانی هەبوو، بۆ خۆشی کورت و ناشیرین بوو. ڕۆژێکیان خێزانەکەی وتی: پێم وایە من و تۆ دەچین بۆ بەهەشت. عیمران وتی: چۆن؟ خێزانەکەی وتی: لەبەر ئەوەی تۆ یەکێکی وەک منت پێدراوە، تۆش سوپاس گوزاری، منیش تووشی یەکێکی وەک تۆ بووم و ئارامگرم. کەسی سوپاس گوزار و ئارامگریش لە بەهەشتن. ڕۆژێک لە ڕۆژان پیاوێکی دەوڵەمەند سەبەتەیەکی پڕ لە خۆراکی خراپی دا بە پیاوێکی هەژار. پیاوە هەژارەکە پێکەنی و سەبەتەکەی لەگەڵ خۆی برد و کۆشکەکەی جێهێشت. دوای ئەوەی هەژارەکە سەبەتەکەی بەتاڵ کرد و جوان پاچی کردەوە، اینجا پڕی کرد لە گوڵی جوان و گەڕایەوە بۆ کۆشکەکە و دای بە پیاوە دەوڵەمەندەکە. پیاوە دەوڵەمەندەکە سەرسام بوو وتی: من سەبەتەیەکی پڕ لە خۆراکی خراپ و تێکچووم دا بە تۆ، بۆچی تۆ پڕ لە گوڵ بۆم دەجێڕیتەوە؟ هەژارەکە وەڵامی دایەوە: هەموو مرۆڤێک ئەوە دەبەخشێت کە لە دڵیدایە. دوو کەس بوو بە مشت و مڕیان و چوونە لای قازی. یەکێکیان وتی: ئەو پیاوە کۆڵێکی قورسی هەڵگرت بوو، کەوتە سەرزەوی و داوای لە من کرد یارمەتی بدەم. منیش وتم: چیم دەدەیتێ ئەگەر یارمەتیت بدەم؟ وتی: هیچ. منیش ڕازی بووم و کۆڵەکەم هەڵگرت، ئێستاش دەمەوێ هیچەکەم بداتێ. قازی وتی: سکاڵاکەت تەواوە کوڕم، نزیک بەرەوە لێموو ئەو کتێبە بەرز بکەرەوە. کاتێک بەرزی کردەوە پێیوت: چی دۆزیەوە لە ژێری؟ پیاوەکە وتی: هیچ. قازی وتی: دەی هەڵی گرە بۆ خۆت و بڕۆ. پیاوێک هەندێک ئاسنی لای بازرگانێک جێهێشت بوو. کاتێک گەڕایەوە لای بازرگانەکە و داوای ئاسنەکەی کردەوە، بازرگانەکە پێیوت: ئاسنەکە مشک خواردوویەتی. پیاوەکە وای نیشاندا کە باوەڕی کردووە.
دوای چەند ڕۆژێک پیاوەکە کوڕی بازرگانەکەی بینی، یەکسەر ڕەفاندی و لای خۆی شاردیەوە. بازرگانەکە دەستی کرد بە گەڕان بە دوای کوڕەکەیدا. کاتێک پیاوەکەی بینی پرسیاری لێکرد، کوڕەکەی نەبینیوە. پیاوەکە وەڵامی دایەوە، گوێم لە جریوە و جریوێک بوو. کاتێک سەیرم کرد بینیم چۆڵەکەکان منداڵێکیان هەڵگرتووە. بازرگانەکە وتی جا چۆن چۆڵەکە دەتوانن مناڵێک هەڵبگرن؟ پیاوەکە وەڵامی دایەوە، ئەو شارەی کە مشک تێیدا ئاسن دەخوات چۆڵەکەشی تێدا کە منداڵ هەڵبگرن. بازرگانەکە پێکەنی و ئاسنەکەی گەڕاندەوە بۆ پیاوەکە. ڕۆژێکیان دەعبول مەنجەڵێکی گەورەی لە ماڵی دراوسێکەی هێنا و خواردنی تێدا ئامادە کرد. کاتێک مەنجەڵەکەی گەڕاندەوە بۆ خاوەنەکەی، مەنجەڵێکی بچووکی خستە ناو مەنجەڵەکە. دراوسێکەی پرسیاری کرد ئەو مەنجەڵە بچووکە چییە؟ وتی ئەوە مەنجەڵەکەتان زاوە و ئەو مەنجەڵە بچووکەی بووە هی خۆتانە. دوای چەند ڕۆژێک دەعبول مەنجەڵە گەورەکەی لە دراوسێکەی وەرگرتەوە، بەڵام ئەم جارە بۆی نەگەڕاندەوە. کاتێک دراوسێکەی هات داوای مەنجەڵەکەی کردەوە، دەعبول وتی مەنجەڵەکەتان مردووە. دراوسێکەی سەری سوڕما وتی چۆن مەنجەڵ دەمرێت؟ وەڵامی دایەوە چۆن باوەڕت کرد کە مەنجەڵەکەتان زا، بەڵام باوەڕ ناکەی کە مەنجەڵەکەتان مردووە. سوڵتان عەبدولعەزیز هاتە میسر، لەگەڵ خدێوی ئیسماعیل سەردانی زانکۆی ئەزهەڕیان کرد. خدێوی بینی کە شێخی ئەزهەڕ گرنگیان پێنادات، پاڵ کەوتووە و قاچی ڕاکێشاوە. خدێوی داوای لە پیاوێک کرد کیسەیەک پارە ببات بۆ شێخ. دەیویست بۆ لای خۆی ڕای بکێشێت و بارودۆخیشی بزانێت. کاتێک پیاوەکە هاتە لای شێخ بۆ ئەوەی کیسە پارەکەی پێ بدات، دەستی کێشایەوە و پێیوت بەو کەسە بڵێ کە تۆی ناردووە ئەوەی قاچی ڕابکێشێت دەستی ڕاناکێشێت. جوحا لە نهۆمی سەرەوەی ماڵەکەی بوو. کەسێک لە دەرگای ماڵەکەیدا لە پەنجەرەکەوە سەری دەرهێنا، بینی پیاوێکە. پێیوت فەرموو چی دەوێت؟ پیاوەکە وتی وەرە خوارەوە با قسەت لەگەڵدا بکەم. جوحا هاتە خوارەوە وتی فەرموو. پیاوەکە وتی من کەسێکی هەژارم، دەمەوێت یارمەتیم بدەی. جوحا لی تووڕە بوو، بەڵام تووڕەیەکەی شاردەوە وتی دوام کەوە. جوحا چووە سەرەوە و پیاوەکەش دوای کەوتبوو. کاتێک گەیشتنە نهۆمی سەرەوە، ئاوڕێشی دایەوە و بە کابرای وت خوا بداتێ. پیاوەکە وتی ئەی باشە بۆ لە خوارەوە ئەوەت پێنەوتم. جوحا وتی ئەی باشە تۆ بۆچی منت هێنایە خوارەوە و قسەکەت پێنەوتم کاتێک من لەسەرەوە بووم. قوتابیەک تاقیکردنەوەی هەبوو لە یەکێک لەو ماددانەی کە تایبەت بوو بە جیهانی باڵندەکان. کاتێک ڕۆژی تاقیکردنەوەکە نزیک بوویەوە، قوتابیەکە دەستی کرد بە پێداچوونەوەی ماددەکە و هەوڵێکی زۆریدا ویستی نمرەی تەواوی لێبێنێت. ئەوەندە متمانەی بەخۆی هەبوو کە هەر پرسیارێک بێتەوە بە ئاسانی وەڵامی دەداتەوە و سەرکەوتوو دەبێت لە تاقیکردنەوەکەدا. کاتێک قوتابیەکە پرسیاری تاقیکردنەوەکەی وەرگرت، تووشی شۆک بوو. بینی مامۆستاکە تەنها یەک پرسیاری هێناوەتەوە. ئەویش وێنەی قاچی چەند باڵندەیەک بوو کە داوای دەکرد لە ڕێگەی وێنەی قاچەکانیەوە ناوی باڵندەکان بنووسێت. قوتابیەکە وەڵامەکەی نەدەزانی، بۆیە بە تووڕەیەوە هەستا و وەرەقەی دایە مامۆستاکە وتی بێماناترین پرسیارێک تا ئێستا بینی بێتم ئەو پرسیارانەیە. ئینجا ویستی بڕواتە دەرەوە. کاتێک مامۆستا وەرەقەکەی لە قوتابیەکە وەرگرت، سەیری کرد ناوەکەی نەنووسیوە. مامۆستاکە وتی ناوت چییە؟ بۆ ناوەکەت نەنووسیوە؟ قوتابیەکە ئاماژەی بە قاچەکانی کردووتی سەیری قاچەکانم بکە و لە ڕێگەی قاچەکانمەوە ناوەکەم بزانە. ڕۆژێکیان بەندەیەک ئاوی بەدەستی ئیمام جەحفەری سادق دادەکرد. هەندێک ئاو بەرجلەکانی کەوت. ئەویش بە تووڕەیەوە سەیرێکی بەندەکەی کرد. بەندەکە وتی والکاظمین الغەیظ، واتە و ئەوانەی ڕقی بەتینی خۆیان دەخۆنەوە. وتی ئەوە ڕقم خواردەوە. بەندەکە وتی والعافینە عن الناس، واتە وە لە خەڵکی دەبورن لەیان خۆش دەبن. ئیمام جەحفەر وتی ئەوە لێشت خۆش بووم. بەندەکە وتی والله يحب المحسنين، واتە خوش چاکەکارانی خۆش دەوێت. ئیمام جەحفەر وتی ئەوە تۆ ئازادیت لە ڕێی خوا و 1000 دیناریش لە ماڵی من بۆ تۆ. مەسیحیەک پێشوازی لە پیاوێکی موسڵمان کرد لە ماڵەکەی خۆی. مەسیحیەکە ترێی بۆ پیاوە موسڵمانەکە هێنا و
ئەویش خواردی. پاشان شەراب مەی بۆ هێنا، موسڵمانەکە وتی حەرامە نایخۆمەوە. مەسیحیەکە وتی سرم سوڕماوە لە ئێوەی موسڵمان ئەوە حەڵال دەکەن و ئەوە حەرام دەکەن، هەرچەندە ئەو شەرابەش لەو ترێیە دروست کراوە. موسڵمانەکە وتی ئایا خێزانت هەیە؟ مەسیحیەکە وتی بەڵێ. موسڵمانەکە وتی بیهێنە ئێرە. ئەویش هێنای. پاشان پێیوت ئایا کچت هەیە؟ مەسیحیەکە وتی بەڵێ. موسڵمانەکە وتی بیهێنە ئێرە. ئەویش هێنای. موسڵمانەکە وتی ئایا نابینیت کە خوا ئەمەی ژنەکە بۆ تۆ حەڵال کردووە، ئەمەی کچەکە بۆ تۆ حەرام کردووە لەگەڵ ئەوەی کە ئەوە لە ئەوەیە؟ لویسی چاردەیەم پاشای فەڕەنسا بەوە بەناوبانگ بوو کە زۆر گرنگی بە ئەدەب و نووسەر و شاعیران دەدا. بوالۆی شاعیر کەسێکی زۆر نزیک بوو لە پاشا. ڕۆژێکیان پاشا بە بیری داهات کە هۆندراوەیەک بنووسێت و بۆ بوالۆی شاعیری بخوێنێتەوە بۆ ئەوەی ڕایخۆی لەسەر بڵێت. کاتێک هۆندراوەکەی بۆ خوێندەوە، بوالۆ وتی ئەی پاشا، تۆ خۆڕیت، هەر کارێکت بوێت دەتوانیت بیکەیت. ئەستەم لە قاموسی تۆدا نییە. بۆ نمونە ویستت هۆندراوەیەکی خراپ بنووسیت، زۆر سەرکەوتوو بوویت. جارێکیان دەستەڵاتدارێکی فەڕەنسا بەلای کێڵگەیەکدا ڕۆیشت کە هەندێک جوتیار کاریان تێدا دەکرد. سەیرێکی کردن و بەگاڵتەوە پێیوتن دەی ئێوە ئێستا بیچێنن، ئێمەش بەیانی دەیخۆین. جوتیارێک وەڵامی دایەوە بەڵام ئێمە جۆ دەچینین. ئاشکرایە کە جۆ خۆراکی کەرەکانە. دەڵێن بەردناشۆ کەسێکی زۆر ناشیرین بوو. جارێکیان ئافرەتێکی سەماکار کە زۆر جوان بوو پێیوت ئەی بەردناشۆ، خەڵک وا دادەنێن کە تۆ زیرەکترین کەس بیت و من جوانترین کەسم. ئەگەر من و تۆ هاوسەرگیریمان بکردایە، ئەوە منداڵەکانمان زیرەکترین و جوانترین منداڵ دەبوون. بەردناشۆ وتی ئاخر دەترسم منداڵەکان شێوەیان لە باوکیان چووبایە و عەقڵیشیان لە دایکیان چووبایە. ئەو کاتە شتەکە پێچەوانە دەبوویەوە. جارێکیان نووسەری فەڕەنسی بوڵ بورجیە سوکایەتی بە ئەمریکیەکان کرد بە وتەکەی کەوتی کەسی ئەمریکی تۆزێک کاتی هەبێت بە دوای ڕەگ و ڕیشە و ڕەچەڵەکی خۆی و باب و باپیرانیدا دەگەڕێت. کاتێک نووسەری ئەمریکی مارک توین ئەوەی خوێندەوە وەڵامی دایەوە وتی ئەوە ڕاستە، بەڵام کەسی فەڕەنسی هەموو کاتێکی لەوەدا بەسەر دەبات بزانێت چێ باوچێتی. لە ئاهەنگێکدا پیاوێک داوای لە ئافرەتێکی جوان کرد سەمای لەگەڵدا بکات، بەڵام ئافرەتەکە ڕەتی کردەوە وتی ناتوانم. پیاوەکە وتی بۆچی؟ ئافرەتەکە وتی من تەنها لەگەڵ پیاوێکدا سەما دەکەم کە داهاتووی هەبێت. پاشان پرسیاری لێکرد ئەی تۆ بۆچی لە نێوان هەموو ئافرەتەکاندا منت هەڵبژارد؟ پیاوەکە وتی لەبەر ئەوەی من حەز دەکەم لەگەڵ ئافرەتێکدا سەما بکەم کە ڕابردووی هەبێت. پیاوێک هاتە لای حەجاجی کوڕی یوسف و هۆندراوەیەکی خوێندەوە وتی ئەبا هیشام ببابیکە قەد شوممە ریحی کەبابیکە. حەجاج وتی وای لە حاڵت، بۆچی ئەبا هیشامت بە مەنسووبی خوێندەوە؟ پیاوەکە وتی کونیەی خۆمە، حەزم لێبێت مەرفوعی دەکەم، حەزم لێبێت مەنسووبی دەکەم. پیاوێک بەلای کۆمەڵێکدا ڕۆیشت سەلامی لێکردن و پاشان پرسیاری لە یەکێکیان کرد ناوت چییە؟ ئەویش وتی غەلیظ واتە ڕق، توند و تیژ. بە دووەمیانی وت ئەی تۆ ناوت چییە؟ وتی خەشن واتە زەبر. بە سێمیانی وت ئەی تۆ ناوت چییە؟ وتی وەعڕ واتە سەخت. بە چوارەمینیانی وت ئەی تۆ ناوت چییە؟ وتی شەدات واتە زۆردار توند و تیژ. بە پێنجەمینیانی وت ئەی تۆ ناوت چییە؟ وتی لاڵیم واتە زلە لێدەر. بە شەشەمینیانی وت ئەی تۆ ناوت چییە؟ وتی ظالم واتە ستەمکار. پیاوەکە وتی ئەی مالیک لەکوێیە؟ وتیان مالیک چێیە؟ وتی چۆن نایناسن؟ بۆ ئێوە پاسەوانانی دۆزەخ نین؟ ڕۆژێکیان گەنجێک کە بەناوبانگ بوو بەوەی ڕەوشتی خراپە، ئەنگوستیلەیەکی زێڕی لە پەنجە کردبوو، خۆی پێ هەڵدەکێشا و بە پیاوێکی وت ئەم ئەنگوستیلەیەت پێ چۆنە؟ زۆر جوان نییە؟
پیاوەکە وتی با وەک ئەوە وایە گوێدرێژێک زینی زێڕی لەسەر بێت. فەیلسوفێکی ئافرەتی بەتەمەن سەیری پیاوێکی کرد کە خەریک بوو ماڵەکەی دەڕازاندەوە و بەنیازی ژمارەکردن بوو. لەسەر دەرگای ماڵەکەی نووسی بوو هیچ شتێک لە شەڕ نابێت لەم دەرگایە بێتە ژوورەوە. فەیلسوفەکە وتی ئەی خێزانەکەت لەکوێوە دەچێتە ژوورەوە؟ بە شاعیرێکیان وت تۆ قسەی نادروست لە شیعرەکانتدا دەڵێیت. شاعیرەکە وتی ئەوەی لە شاعیر داوا دەکرێت قسەی خۆش و جوانە، ڕازگۆیی داوا لە پێغەمبەران دەکرێت. پیاوێکی گەمژە گازێکی لە زووجانس گرت. قوتابیەکانی دوای پیاوەکە کەوتن بۆ ئەوەی تۆڵەی لێ بکەنەوە. کاتێک گەڕانەوە پێی وتن ئەوە بۆچی دوای کەوتن؟ وتیان بۆ ئەوەی تۆڵەی تۆی لێ بکەینەوە. وتی باشە، ئێوە ئەگەر ئێسترێک جوتەیەکی لێدان ئێوەش لێی دەدەنەوە؟ وتیان نەخێر. وتی ئەی ئەگەر سەگێک گازی لێگرتن ئێوەش گازی لێدەگرنەوە؟ وتیان نەخێر. وتی دەی ئەو پیاوەش ڕەوشتی ئاژەڵانی گرتووە و خۆی بە ئەوان چواندووە وەک ئەوان وایە کەواتە پێویست ناکات وەڵامی بدەنەوە. بە زووجانسیان وت فڵان کەس دەوڵەمەندە. وتی ئەوە نازانم تا نەزانم بیر و بۆچوونی چۆنە بەرامبەر بە ماڵ و سامان. یەکێک پیاوێکی بان کرد بۆ نانی ئێوارە. کاتێک خواردنیان هێنا بینی خواردنێکی خۆش نییە و بەدڵی نەبوو بۆیە پێیوتت تۆ بانگت نەکردوم بۆ نانی ئێوارە، بەڵکو نانی ئێوارەت لێ قەدەغە کردم. بە زووجانسیان وت کەی واز لە مەدح و ستایشی یاروس دەهێنیت؟ ئەویش لە وەڵامداوتی هەر کاتێک یاروس وازی لە چاکەکانی خۆی هێنا. فەرمانڕەوایەک بەلای منداڵێکدا ڕۆیشت و پرسیاری کرد ئایا خوێندەواریت هەیە؟ منداڵەکە وتی بەڵێ. فەرمانڕەواکە وتی دەی شتێکم بۆ بخوێنە. ئەویش تۆزێک قورئانی بۆ خوێند. فەرمانڕەواکە وتی ئافەرین، ها ئەم دینارە بگرە بۆ خۆت. منداڵەکە وتی نامەوێت گەورم. فەرمانڕەواکە وتی بۆچی؟ منداڵەکە وتی دەترسم دایکم بیبینێت و لێم بدات. فەرمانڕەواکە وتی پێی بڵێ فەرمانڕەوا پێیدام. منداڵەکە وتی باوەڕ ناکات گەورم. فەرمانڕەواکە وتی بۆچی؟ منداڵەکە وتی لەبەر ئەوەی وا دەزانێت فەرمانڕەوا هەرگیز دینارێک بەتەنها نابەخشێت. دەڵێن ڕۆژێکیان ئەبوو نەواس لە بازاردا شەرابی دەخواردەوە. لەو کاتەدا خەلیفە بە بازاردا تێپەڕی و لە دوورەوە چاوی بە ئەبوو نەواس کەوت کە خەریکی خواردنەوەیە. خەلیفە داوای کرد بیبینێت. ئەبوو نەواس هاتە لای خەلیفە و شوشە شەرابەکەی لە پشتخۆی شاردبوویەوە. خەلیفە وتی ئەو دەستەی پشتەوەتم نیشان بدە بزانم چی تێدایە. ئەبوو نەواس شەرابەکەی خستە دەستەکەی تر و دەستی نیشانی خەلیفەدا. خەلیفە وتی دەستەکەی ترم نیشان بدە. ئەبوو نەواس شەرابەکەی خستەوە دەستەکەی تر و ئەو دەستەشی نیشاندا. خەلیفە تووڕەبوو وتی هەردوو دەستەکانتم نیشان بدە. ئەبوو نەواس هەردووک دەستەکانی نیشاندا. خەلیفە وتی ئەوە چییە لە دەستتدایە؟ ئەبوو نەواس وتی شیرە. خەلیفە وتی ئەی بۆ ڕەنجی سوورە؟ ئەبوو نەواس وتی گەورم بەخوا شەرمی لە تۆ کرد بۆیە ڕەنجی سوور بوو. ڕۆژێکیان دوو پیاو لە بازار شەڕیان بوو. یەکێکیان بەدەنجی بەرز هاواری دەکرد و هەڕەشەی دەکرد. یەکێک وتی پێدەچێت ئەو پیاوە زۆر ئازا بێت. یەکێک لەولاوە وەڵامی دایەوە وتی مەرج نییە، نابینیت شێر بێدەنگە لەگەڵ ئەوەشدا ئازایە و خەڵک لێی دەترسێت و لێی ڕادەکات، بەڵام سەگ لەگەڵ ئەوەی بەردەوام دەوەڕێت خەڵک بەردی تێدەگرێت. ڕۆژێکیان سوفیانی کوڕی عوەینە گریە. ئەبوو موحەممەد یەحیا بن ئەکتەم وتی بۆچی دەگریت؟ سوفیان وتی ئەوەی من دەگریێنێت ئەوەیە کە لە دوای دانیشتن لە مەجلیسی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تووشی دانیشتن لە مەجلیسی ئێوە بووم. یەحیا وتی کەواتە کارەساتی هاوڵان بە دانیشتن لەگەڵ تۆ دوای دانیشتن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گەورەتر بووە. ڕۆژێکیان تەیمور لەنگ پرسیاری لە جوحا کرد هەتاکەی خەڵک لەدایک دەبێت و دەمرێت. جوحا وتی هەتا بەهەشت و دۆزەخ پڕ دەبن. یەکێک لە دراوسێکان
هاتە لای جوحا و پێیوت کچەکەم تۆزێک شێتۆکەیە و بەردەوام خۆی دەڕازێنێتەوە و دەچێتە دەرەوە و هاتووم بۆ ئەوەی شتێکی بەسەردا بخوێنی. جوحا وتی خوێندنی پیاوێکی پیری وەک من سوودی پێناگەێنێت، بەڵکو بڕۆ بە دوای گەنجێکدا بگەڕێ بۆ ئەوەی ببێتە هاوسەری. بە جوحایان وت بۆچی کاتێک یەکێک داوای شتێکت لێ دەکات تا ڕۆژی دواتر پێی نادەیت؟ وتی بۆ ئەوەی قەدری شتەکە بزانێت. زانایەک بە شارەکاندا دەگەڕا بە دوای کەسانی زانا بۆ ئەوەی گفتوگۆیان لەگەڵدا بکات و زاڵ بێت بەسەریاندا، هەتا گەیشتە شارەکەی جوحا. پرسیاری لە خەڵکەکە کرد ئایا هیچ زانایەک لەو شارەدا هەیە؟ وتیان بەڵێ. بۆیان بانگی جوحا کرد و بە سواری کەرەکەی هات. زانەکە پرسیاری لێ کرد ناوەڕاستی زەوی کوێیە؟ جوحا وتی ئەو شوێنەیە کە من ئێستا لێی وەستاوم، ئەگەر باوەڕیشم پێ ناکەیت دەتوانیت زەوی بپێویت. زاناکە دۆش داما و پاشان وتی ئەی ئەستێرەکان ژمارەیان چەندە؟ جوحا لە وەڵامدا وتی ژمارەیان بەقەد ژمارەی مووەکانی کەرەکەی منە. ئەگەر باوەڕیش ناکەیت فەرموو دەتوانیت ئەستێرەکان بژمێریت، پاشان مووەکانی کەرەکەشم بژمێریت. زانەکە پرسیاری کرد ژمارەی مووەکانی ڕیشم چەندە؟ جوحا لە وەڵامدا وتی بەقەد ژمارەی مووەکانی کلچی کەرەکە من. ئەگەر باوەڕیش ناکەیت دەتوانیت هەر موویەک لە ڕیشی خۆت دەربکێشیت و پاشان موویەک لە کلچی کەرەکەت دەربکێشیت هەتا هەردووچیان تەواو دەبن، پاشان بیان ژمێریت. زاناکە سەرسام بوو بە وەڵامەکانی جوحا و بە پەشیمانیەوە گەڕایەوە. ڕۆژێک بە پەهلوولیان وت شێتەکانی شارمان بۆ بژمێرە. پەهلوول وتی چۆن ئەو هەموو شێتە دەژمێردرێن؟ بەڵام ئەگەر دەتانەوێت عەقڵەکانتان بۆ دەژمێرم. ڕۆژێکیان گەنجێک لای شەعبی باسی شتێکی دەکرد. شەعبی وتی ئێمە تا ئێستا شتی وامان نەبیستووە. گەنجەکە وتی بۆ تۆ هەموو شتێکت بیستووە؟ وتی نەخێر. گەنجەکە وتی ئەی نیوەیت بیستووە؟ وتی نەخێر. گەنجەکە وتی دەی ئەوە بەشێکە لەو شتەی کە نەتبیستووە. ژنێک بە پیاوەکەی وت شەرم ناکەیت داوێن پیسی دەکەیت لە کاتێکدا ژنێکی حەڵاڵ و جوان و باشت هەیە؟ پیاوەکەش وتی حەڵاڵ ڕاستە بەڵام جوان و باش نا. پرسیاریان لە ئەبوو حارس کرد ئەگەر پیاوی تەمەن 80 ساڵ ژن بهێنێت منداڵی دەبێت؟ وتی بەڵێ ئەگەر گەنجێکی تەمەن 20 ساڵی دراوسەیان بێت. پیاوێک منداڵێکی لەگەڵ بوو کە لە خۆی نەدەچوو. پێیان وت ئەوە بۆ منداڵەکەت هیچ لە خۆت ناچێت. وتی دراوسێکان بزانن. منسووری عەباسی بۆ ئەبوو عەبدوڵڵای نووسی بۆ لێمان ناترسیت هەروەک چۆن خەڵک لێمان دەترسێت. ئەبوو عەبدوڵڵا وەڵامی دایەوە لە دونیادا هیچ شتێکمان نییە کە بەهۆی تۆ لێی بترسین و لە دوا ڕۆژیشدا هیچت نییە کە داوات لێ بکەین و لە ناز و نیعمەتدا نیت کە پیرۆزباییت لێ بکەین و نە لە بەڵاو ناخۆشیش دایت سەرخۆشیت لێ بکەین. منسوور وتی ئەی ئەبوو عەبدوڵڵا هاوڕێتیمان بکە بۆ ئەوەی ئامۆژگاریمان بکەیت. ئەبوو عەبدوڵڵا وەڵامی دایەوە ئەوەی دنیای بوێت ئامۆژگاریت ناکات و ئەوەی دوا ڕۆژیشی بوێت هاوڕێتیت ناکات. معاویە ڕاوێژی بە ئەحنەفی کوڕی قەیس کرد دەربارەی کردنە خەلیفەی یەزید. ئەحنەف بێدەنگ بوو هیچ قسەیەکی نەکرد دەربارەی ئەوەی پرسیاری لێکرا بوو. معاویە پێیوت چییە ئەحنەف بۆ بێدەنگیت ڕای خۆت بڵێ. ئەحنەف وتی بەخوا ئەی پێشەوای باوەڕداران ئەگەر ڕاستیەکەی بڵێین تووڕە دەبیت و ئەگەر درۆژ بکەین ئەوە خوا لە خۆمان تووڕە دەکەین. تووڕەبوونی پێشەوای باوەڕداران سووکترە لامان لە تووڕەبوونی ئەڵڵا. پیاوێک ڕۆیشتە لای ئیاسی کوڕی معاویە قازی بەسڕە و پرسیاری لێکرد ئایا ئەگەر خورما بخۆم هیچ کێشەیەکی تێدایە؟ وتی نەخێر. پیاوەکە وتی ئەی ئەگەر ئاوم بەسەردا خواردەوە؟ وتی ئاساییە دروستە. پیاوەکە وتی ئەی کەواتە بۆچی شەراب حەرام دەکەن لە کاتێکدا لەوەیە کە باسم کرد؟ ئیاس وتی ئەگەر هەندێک ئاوت بەسەردا بکەم ئایا زیانت پێدەگەێنێت؟ پیاوەکە وتی نەخێر. ئیاس وتی ئەی ئەگەر هەندێک خۆڵت بەسەردا بکەم زیانت پێدەگەێنێت؟
پیاوەکە وتی نەخێر. ئیاس وتی ئەی ئەگەر ئاو و گڵەکە تێکەڵ بکەم و بڵۆکی قوڕینی لێ دروست بکەم پاشان بلۆکەکان بەسرت دەم زیانت پێدەگەێنێت؟ پیاوەکە وتی بەڵێ وایە لەوانەیە بمکوژێت. ئیاس وتی دەی ئەویش وەکوو ئەوە وایە. بە ئیبن عەباسیان وت ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێت چێ هەموو زانستەکان دەزانێت؟ ئەویش فەرمووی هەموو خەڵک. جاحید دەڵێت پیاوێکی ڕەزا قورسم هاتە لاوتی بیستومە کە تۆ 1000 وەڵامی بێدەنگکرد هەیە هەندێکیانم فێر بکە. وتم باشە. وتی ئەگەر پیاوێک پێی وتم ڕەزا قۆڕس چی پێ بڵێم؟ وتم پێی بڵێ ڕاست دەکەیت. ئافرەتێک لای قازی شکاتی لە هاوسەرەکەی کرد بەوەی کە کەم سەرجێیی لەگەڵ دەکات. قازی وتی من شەرم دەکەم کە ئافرەت باسی شتێکی وا بکات. ئافرەتەکە وتی بۆچی حەزم لە شتێک نەبێت ئەی قازی کە دایکت حەزی لێ بووە بەڵکو خوا کوڕێکی باشی وەک تۆم بداتێ. یەکێک بە ئیاسی کوڕی موعاویەی وت بۆچی سەرسامیت بە قسەکانی خۆت؟ ئیاس وتی تۆ سەرسام نیت بە قسەکانی من؟ پیاوەکە وتی بەڵێ سەرسامم. ئیاس وتی دەی من لە پێش ترم کە سەرسام بم بە قسەکانی خۆم. پیاوەکە وتی ئەی بۆچی پەلە دەکەیت لە بڕیارداندا؟ ئیاس پێی وت دەستت چەند پەنجەی هەیە؟ پیاوەکە وتی 5. ئیاس وتی بۆ پەلەت کرد لە وەڵامدانەوە؟ پیاوەکە وتی ئەوە شتێکە لێی دڵنیام پێویست ناکات بوەستم. ئیاس وتی دەی ئەوە وەڵامی منیشە بۆ تۆ. دادوەر بە تاوانبارێکی وت باشە شەرم ناکەیت ئەوەندە دەیت بۆ دادگا؟ تاوانبارەکە وتی بەڵام جەنابەت لە من زیاتر دەیت. پیاوێک داوای لە ئافرەتێ کرد داوێن پیسی لەگەڵ بکات بەڵام ئافرەتەکە ڕازی نەبوو. دوای ئەوەی پیاوەکە نائومێد بوو بە ئافرەتەکەی وت من تەنها دەمویست تامت بکەم بزانم تۆ خۆشتری یان خێزانم. ئافرەتەکە یەکسەر وتی بڕۆ پرسیار لە هاوسەرەکەم بکە ئەو تامی هەردووکمانی کردووە. هەژارێک لە دەرگای ماڵی زانایەکی نەحوویدا. زاناکە وتی چێیە؟ وتی هەژارێکە. زاناکە وتی لیەن سەریف واتە با بڕوات. هەژارەکە وتی ناوم ئەحمەدە و ئەحمەد مەمنوع منە سەرفە. زاناکە بە خزمەتکارەکەی وت کەسرەیەک بدە بە سیبەویە. بە ئیبن مبارەکیان وت بۆچی غەیبەتی کەس ناکەیت؟ وتی ئەگەر غەیبەتی کەسم کردبە غەیبەتی باوکی خۆم دەکرد ئەو لە هەموو کەس لە پێشترە چاکەکانی منی بۆ بچن. پیاوێک لە گوندێک وتارێکی خوێندەوە بۆ پشتیوانیکردنی حیزبی کرێکاران. لە کۆتاییدا وتی ئایا لە دوای ئەوە هیچ کەسێک هەیە بەرپەرچی ئەوە بداتەوە کە حیزبی کرێکاران باشترە لە پارێزگاران؟ دوای ئەوەی ئەو قسەیەی کرد یەکسەر کەرێک زەڕاندی هەموو ئامادەبووان پێکەنین. پیاوەکە وتی ئێستا بۆتان سەلما کە تەنها کەرەکان بەرپەرچی ئەوە دەدەنەوە. موعاویە بە سەعید بن مڕەی وت تۆ سەعیدیت. سەعید واتە ئاسوودە خۆشحاڵ. سەعید وتی سەعید پێشەوای باوەڕدارانە. معاویە من کوڕی مەڕەم. مەئمون بە سەییدی کوڕی ئەنەسی وت تۆ سەییدیت. سەیید واتە گەورە و بەڕێز. سەیید وتی سەیید پێشەوای باوەڕدارانە. مەئمون من کوڕی ئەنەسم. هیشامی کوڕی عەبدولمەلیک لە کەعبەی پیرۆز بە پیاوێکی وت پێویستی چییە بۆت جێبەجێ بکەم؟ پیاوەکە وتی لە ماڵی خوا داوا لە کەس ناکەم جگە لە خوا. یەکێک بە هاوڕێکەی وت تۆ باخچەی دونیایت. هاوڕێکەی وتی تۆش ئەو ڕووبارەی کە ئەم باخچەیە ئاوی لێ دەخواتەوە. پاشای ڕۆم نامەیەکی درێژی بۆ ڕەشید نارد کاتێیدا هەڕەشەی لا ڕەشید کردبوو. ڕەشید وەڵامی دایەوە وەڵامەکە ئەوەیە کە دەیبینیت نەک ئەوەی دەیخوێنیتەوە. پیاوێک بە جەمازی وت حەز دەکەم شەیتان ببینم. جەماز وتی بڕۆ سەیری ئاوێنە بکە دەیبینیت. عەبدوڕەحمانی کوڕی حەسان بە عەتای کوڕی ئەبوو سەیفی وت ئەگەر لە بەقیع گۆزەیەکی پڕ لە شەرابت دۆزیەوە چی لێ دەکەیت؟ عەتا وتی لەناو بازرگانەکاندا بە دوای خاوەنەکەیدا دەگەڕێم ئەگەر هی ئەوان نەبوو
ئەوە هی تۆیە. ڕۆژێکیان مەنسوور بە سوفیانی کوڕی سەعید گەیشت و پێیوت: ئەی باوکی عەبدوڵڵاه، چی وات لێ دەکات نێیتە لامان؟ سوفیان وتی: خوای باڵادەست قەدەغەی کردووە لێمان کاتێک دەفەرموێت: ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. واتە نەکەن مەیلی دڵتان لەگەڵ ئەوانە بێت کاستەمیان کردووە، چونکە ئەو کاتە ئاگر دەتان سوتێنێت. ڕۆژێکی تر مەنسوور بە دوای سوفیانیدا ناردەوە، ئەویش هات بۆ لای. مەنسوور وتی: داواکاریت چییە بۆتی جێبەجێ بکەم؟ سوفیان وتی: جێبەجێی دەکەن. مەنسوور وتی: بەڵێ. سوفیان وتی: داواکاریم ئەوەیە جارێکی تر نەنێرن بە دوامدا تا بۆ خۆم دێم و هیچم بۆ نەنێرن تا بۆ خۆم داوای دەکەم. پاشان ڕۆیشتە دەرەوە. پیاوێک بە بەتلیمۆسی وت: چەند باشە مرۆڤ ئارامگر بێت لەسەر ئەوەی حەزی لێیەتی. ئەویش وەڵامی دایەوە وتی: وەلەوە باشتر ئەوەیە حەزی لە شتێک نەبێت جگە لەوەی پێویستی پێیەتی. پیاوێک مەدحی هیشامی کوڕی عەبدولمەلیکی کرد. هیشام وتی: ئەی پیاو، باش نییە مەدحی کەسێک بکەی لە ڕووی خۆیدا. پیاوەکە وتی: مەدحم نەکردوویت، بەڵکو بیری نیعمەتەکانی خوام خستیەوە کە بەسەرتدا ڕژاندوونی بۆ ئەوەی سەر لە نوێ سوپاسی بکەیتەوە. هیشام وتی: ئەوە لە مەدح و ستایش باشترە، لەسەر ئەوە ڕێزی لێگرت. لە پیاوێکی ڕەوانبێژیان پرسی: باشترین قسە چییە؟ پیاوەکە وتی: ئەو قسەیەی خێرا بەگوێت دەگات، هەروەها ماناکەشی بە دڵت دەگات. مەئمون پیاوێکی هێنا کە سزای مردنی لەسەر واجب بوو. پیاوەکە وتی: دەمکوژیت ئەی پێشەوای باوەڕداران؟ مەئمون وتی: ڕاستی ئەلحەق دەتکوژێت. پیاوەکە وتی: بەزەیت پێمدا بێتەوە. مەئمون وتی: لەوە بە سۆز و بەزەیتر نیم کە ئەوەی بەسەردا واجب کردووی. دەجێڕنەوە کە کاتێک سلێمانی کوڕی عەبدولمەلیک فەرمانی کرد بە ڕووخاندنی کەنیسەی مەریەم لە دیمەشق، هیرقەل بۆی نووسی: فەرمانت کردووە بە ڕووخاندنی کەنیسەی مەریەم. باوکت ئەم کەنیسەیەی بینی و نەیڕووخاند. ئەگەر تۆ ڕاست بیت ئەوە باوکت هەڵەی کردووە، و ئەگەر باوکت ڕاست بێت ئەوە تۆ هەڵەیت کە ئەم کەنیسەیە بڕووخێنیت. سلێمان وەڵامی دایەوە و بۆی نووسی: ففهمناها سليمان وكلا آتينا حكما وعلما. واتە ئێمە چارەسەری کێشەکەمان لە سولەیمان گەیاند و هەر یەکە لە داود و سلێمان بەهرەوەرمان کردبوو لە حکمت و دانایی و زانست. بە دەشتەچێکیان وت: چەند منداڵت هەیە؟ وتی: 5 کوڕم لای خوایە و 3 دانەشی لای منە. مەبەستی ئەوە بوو 5 کوڕی مردووە و 3 زیندوشی هەیە. دەجێڕنەوە کە ئیمپراتۆرێکی نەمسا بیستی کە لە ئیتاڵیا پیاوێکەیە زۆر لە خۆی دەچێت، بۆیە بانگهێشتی کرد بۆ ڤێننا. کاتێک پیاوەکە هاتوو، ئیمپراتۆر چاوی پێکەوت، زۆر سەرسام بوو لەبەر ئەوەی زۆر لە یەک دەچوون. ئیمپراتۆر بە پیاوەکەی وت: تا ئێستا دایکت لە ڤێننا ژیاوە؟ پیاوەکە وتی: نەخێر، بەڵام باوکم ماوەیەکی زۆر لە ڤێننا ژیاوە. عەلی کوڕی عیسا کە وەزیر بوو حەزی لێبوو زیادەی بەسەر هەموو کەسێکەوە هەبێت. ڕۆژێکیان قازی ئەبوو عەمر هاتە لای کە کراسێکی نوێ و بە نرخی لەبەر بوو. وەزیر ویستی شەرمەزاری بکات و وتی: ئەی ئەبوو عەمر، ئەم کراست بە چەند کڕیوە؟ وتی: بە 100 دینار. وەزیر وتی: من کراسم بە 20 دینار کڕیوە. ئەبوو عەمر وتی: وەزیر خۆی جلەکان جوان دەکات، پێویستی بە زیادەڕەوی نییە، بەڵام ئێمە بە جلەکانمان خۆمان جوان دەکەین، بۆیە پێویستمان بەوەیە زیادەڕەوی تێدا بکەین. سوقڕات لە تەمەنی پیریدا خۆی فێری مۆسیقا دەکرد. پێیان وت: باشە شەرم ناکەیت بە پیری خۆت فێری مۆسیقا دەکەیت؟ سوقڕات وتی: شەرمم لەوە زیاترە کە بە پیری نەزان بم. 2 ئەمریکی چەپکە گوڵێکیان لەسەر گۆڕی هاوڕێکەیان دانا. کاتێک ویستیان بڕۆن، چاویان بە یابانیەک کەوت کە مستێک برنجی لەسەر گۆڕ یەکێک لە نزیکەکانی دانا. ئەمریکیەکان بە گاڵتەوە پێیان وت:
پێت وایە کەی مردووەکە هەڵدەستێت بۆ ئەوەی برنجەکە بخوات. یەکسەر وەڵامی دانەوە ئەو کاتەی هاوڕێکەتان هەڵدەستێ بۆنی گوڵەکان بکات. پیاوێک بانجی مەئمونی کردوتی: ئەی عەبدوڵڵاه، مەئمون تووڕە بووتی: بە ناوی خۆمەوە بانگم دەکەیت؟ پیاوەکە وتی: ئێمە بەردەوام بە ناوی خۆیەوە بانجی خوا دەکەین. مەئمون بێدەنگ بوو، پێویستیەکەی بۆ جێبەجێ کرد. جارێکیان فەرزدەق بەلای زیادولئەعجەمدا تێپەڕی کە گۆرانی دەوت. پێی وت: قسەت کرد ئەی سوننەت نەکراو؟ زیاد وتی: دایکت چەند خێرا ئەمەی پێوتی؟ فەرزدەق وتی: بەخوا وەڵامێکی دەمکوتکەر بوو. دەجێڕنەوە ڕۆژێک حەجاج لە سەربازەکانی دوور کەوتەوە و چاوی بە پیاوێکی دەشتەچی کەوت و لێی پرسی: حەجاج کەسێکی چۆنە؟ دەشتەچیەکە وتی: ستەمکار و زۆردارە. حەجاج وتی: سکاڵات لای عەبدولمەلیکی کوڕی مەڕوان لێ نەکردووە؟ دەشتەچیەکە وتی: ئەو ستەمکارتر و زۆردارترە، نەفرەتی خوا لە هەردووچیان بێت. کاتێک پیاوەکە لەو قسانەدا بوو، سەربازەکانی حەجاج گەیشتنە لای دەشتەچیەکە و بۆی دەرکەوت کە ئەوە حەجاجە. پێی وت: ئەی فەرمانڕەوا، ئەو نهێنیە لە نێوان خۆم و خۆتدایە، کەس نایزانێت تەنها خوا نەبێت. حەجاج پێکەنی و چاکەی لەگەڵ کرد و پاشان جێی هێشت. پاشایەک بەلای سوقڕاتدا ڕۆیشت کە خەوی لێکەوت بوو. بە قاچی خەبەری کردەوە و وتی: هەستە. سوقڕات بەبێ ترس و بێ ئەوەی لا بکاتەوە بەلایدا هەستە. پاشاکە وتی: ئایا نامناسیت؟ باوەی تەواو کەم. سوقڕات وتی: نەخێر، بەڵام سیفەتێکی ئاژەڵانت تێدایە، لەبەر ئەوەی وەک ئاژەڵ بە قاچ خەبەرت کردمەوە. پاشا تووڕە بوو، پێی وت: ئەم قسەیەم پێدەڵێیت لە کاتێکدا تۆ بەندەی منیت. سوقڕات وتی: تۆ بەندەی منی. وتی: چۆن؟ سوقڕات وتی: تۆ بەندەی ئارەزوەکانتی، منیش بەسەر ئارەزوەکانمدا زاڵم و کردوونم بە بەندەی خۆم. کچێک بە دەست کوڕێکەوە دەیناڵاند، بۆ هەرکوێ بڕۆشتایە دوای دەکەوت. ڕۆژێکیان کچەکە وەستا تا کوڕەکە لێی نزیک بوویەوە، پاشان پێی وت: بۆچی دوام دەکەویت؟ کوڕەکە وتی: من دەتناسم، تخوا یەکەم جار تۆم لەکوێ بینی؟ کچەکە یەکسەر وتی: لە نەخۆشخانەی دەرونی، لەبەر ئەوەی من لەوێ پەرستارم. پیاوێک بە عومەری کوڕی عەبدولعەزیزی وت: ئێمە باشین تاخوا تۆ بهێڵێت. عومەر وتی: تۆ باشیت تا ئەو کاتەی لەخوا بترسیت. عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دەرگایەکی بۆ مزگەوتی ئەقەسا دروست کرد. حەجاجیش دەرگایەکی تری لە بەرامبەر دروست کرد. هەورە تریشقەیەک هات و دەرگاکەی عەبدولمەلیکی سوتاند و دەرگاکەی حەجاج وەک خۆی مایەوە. عەبدولمەلیک ئەوەی لەسەر دڵ گران بوو. حەجاج بۆی نووسی: نمونەی من و نمونەی گەورەی پێشەوای باوەڕداران وەک نمونەی کوڕەکانی ئادەم وایە، کە قوربانیان کرد و لە یەکێکیان وەرگیرا و لەوەی تریان وەرنەگیرا. ئەمە خەم و پەژارەی لە عەبدولمەلیک دوور خستەوە. کوڕەکانی ئادەم هابیل و قابیل قوربانیان کرد. قوربانیەکەی هابیل وەرگیرا و ئاگرێک دابەزی و قوربانیەکەی خوارد. قوربانیەکەی قابیلیش قبوڵ نەکرا و وەک خۆی مایەوە. دەجێڕنەوە کە ئەشعەب بەلای چەند کەسێکدا تێپەڕی کە خەریکی نان خواردن بوون، پێی وتن: ئەسسەلام عەلەیکوم ئەی ڕەزیلەکان. وتیان: بەخوا ئێمە ڕەزیل نین، بەڵکو بەخشندەین. وتی: خوایە، من درۆزن بم، ئەوان ڕازگۆ بن. لەگەڵیان دانیشت و وتی: ئەوە چی دەخۆن؟ و یەکسەر دەستی کرد بە نان خواردن. وتیان: ژەهر. وتی: ژیان لە دوای ئێوە تامی نییە. هەر بەردەوام بوو لە خواردن و وازی نەهێنا. وتیان: باشە، تۆ هیچ یەکێک لە ئێمە دەناسیت؟ وتی: بەڵێ. ئەوە ئاماژەی بە خواردنەکە کرد. باقلانی ئەو کەسە ڕەوان بێژەیە کە زۆرێک لە سەرچاوەکان باسی زمان پاراوی و زیرەکی و خێرایی وەڵامدانەوە و دەمکوتکردنی بەرامبەرەکەی و بەهێزی بەڵگەکانی دەکەن. عەڵدودەولە ساڵی 370 کۆچی بە سەردانێکی ڕەسمی ناردی بۆ لای پاشای ڕۆم. کاتێک گەیشتە لای پاشا، پێیان وت: دەبێت لە بەردەمی پاشادا زەوی ماچ بکەیت. ئەویش ڕەتی کردەوە. وتیان: ڕێگەیەکی ترت نییە بۆ چوونە لای پاشا، دەبێت ئەوە هەر بکەیت، بەڵام ئەو هەر سوور بوو لەسەر ئەوەی کە نایکات.
پاشا فەرمانی کرد کە دەرگایەکی بچووک دروست بکەن لەوێوە بێتە ژوورەوە بۆ لای پاشا بۆ ئەوەی کاتێک دێت خۆی نەوی بکات و لە شێوەی ڕوکوع بێتە ژوورەوە و ئامادەبووان وابزانن کە زەوی ماچ کردووە. باقلانی کاتێک دەرگاکەی بینی زانی کە پاشا مەبەستی چییە، بۆیە پشتا و پشت ڕۆیشتە ژوورەوە. پاشا تێگەیشت کە کەسێکی زیرەکە و فێڵی لێ ناکرێت. پاشان دانیشتێکی بۆ ڕێک خرا لەگەڵ گەورەی قەشەکان. باقلانی پێیوت چۆنیت، ماڵ و منداڵت چۆنن؟ گەورەی قەشەکان سەرسام بوو پێیوت ئەوەی تۆی ناردووە لە نامەکەیدا ئاماژەی بەوە کردووە کە تۆ زانایەکی گەورەیت. چۆن نازانیت کە قەشەکان خۆیان بە دوور دەگرن لە هاوسەرگیریکردن و منداڵبوون؟ ئێمە پێمان وایە هاوسەرگیری پیسیە. باقلانی وتی چۆن دەڵێن هاوسەرگیری پیسیە و دەڵێن خوا هاوسەرگیری لەگەڵ مەریەمدا کردووە و عیسای کوڕی خوایە؟ ئایا ئێوە پاکترن لە خوای باڵادەست؟ گەورەی قەشەکان هیچ وەڵامێکی پێ نەبوو. پاشان وتی ئایا دەزانی چی وتراوە دەربارەی خێزانی پێغەمبەرەکەتان؟ ویستی تانە لە عایشە بدات لەسەر ئەو گومانەی کە دووڕوەکان دروستیان کرد بۆ دایکی باوەڕداران. باقلانی وتی عائیشە خێزانی پێغەمبەرەکەمان و مەریەم دایکی پێغەمبەرەکەتان هەردووچیان بوختانیان بۆ کراوە، بەڵام خێزانی پێغەمبەرمان منداڵی نەبووە و دایکی پێغەمبەرەکەتان لەگەڵ ئەوەی کە شووی نەکردبوو بە منداڵێکەوە هاتەوە کە هەڵی گرتبوو، خوا هەردووچیانی بە پاک دانا و ئێمەش هەردووچیان بە پاک دادەنین. بەڵام سیر لەوەدایە کە ئێوە تاوان دەخەنە پاڵ ئەوەی کە منداڵی نەبووە و ئەوە بە پاک دادەنێن کە منداڵی بوو. گەورەی قەشەکان بێدەنگ بوو، هیچ قسەیەکی تری نەکرد. یەکێک لە پاشاکان بەیانیەکی زوو لە ماڵ ڕۆیشتە دەرەوە. لە ڕێگەدا ئەسپەکەی هەڵنەکوت و پاشا لەسەر پشتی ئەسپەکە کەوتە خوارەوە. کاتێک سواری ئەسپەکەی بوویەوە پیاوێکی بینی کە بەرەو لای دێت. پاشا وتی ئەو پیاوە کەسێکی شومە، کاتێک بینیم لە ئەسپەکەم کەوتمە خوارەوە بۆیە دەبێت سەری بپەڕێندرێت. کاتێک پیاوەکە گوێی لە مەبوو بە پاشای وت قسەیەکم هەیە دەتوانم بیڵێم؟ پاشا وتی بیڵێ. پیاوەکە وتی توخوا کاممان شومترین، من یان تۆ؟ تۆ منت بینی لە ئەسپەکەت کەوتیتە خوارەوە و بە سەلامەتی هەستایتەوە، منیش تۆم بینی فەرمانی کوشتنم بۆ دەرچوو، دەی ئێستا بڵێ کاممان شومترین؟ بە دەشتەکیەکیان وت ئەم وشترە هی چێیە؟ وتی هی خوایە و لە دەستی مندایە. ڕۆژێکیان ڕەشید لە حومەیدی تووسی تووڕە بوو، بانجی پیاوکوژێکی کرد. حومەید دەستی کرد بە گریان. ڕەشید وتی بۆچی دەگریت؟ حومەید وتی بەخوا ئەی پێشەوای باوەڕداران، لە مردن ناترسم لەبەر ئەوەی سەرنجامی هەمومانە، بەڵام لەبەر ئەوە گریام، پێم ناخۆشە کە دنیا جێ بهێڵم و پێشەوای باوەڕداران لێم تووڕە بێت. خەلیفە پێکەنی و لێی خۆش بوو. خەلیفە بە پیاوێکی نابینای وت چ شتێک لەسرت قورسە بەهۆی نابیناییەکەتەوە؟ نابیناکە وتی نەبینینی تۆ ئەی پێشەوای باوەڕداران. یەکێک بە هاوڕێکەی وت تۆ هیچ نازانیت تەنها قسەکردن نەبێت. هاوڕێکەی وەڵامی دایەوە وتی تۆ هەر هیچ نازانیت. قوتابیەک بە مامۆستاکەی وت ئایا کەس سزا دەدەیت لەسەر شتێک کە نەیکردبێت؟ مامۆستاکە وتی بێگومان نەخێر. قوتابیەکە وتی باشە کەواتە لە مەودووە ئەرچی ماڵەوە نانووسم. لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ شێخێک کە لە کەناڵێکی ئەمریکی پێشکەشکرا، پێشکەشکارەکە پرسیاری کرد بۆچی ئێوە ڕێگە بە ئافرەت نادەن ئۆتۆمبیل لێ بخڕێت؟ شێخەکە وتی ئایا سەرۆکی ئەمریکا ئۆتۆمبیل لێ دەخڕێت؟ پێشکەشکارەکە وتی نەخێر، ئەگەر خۆشی بیەوێت ڕێگەی پێ نادرێت. شێخەکە وتی بۆچی؟ پێشکەشکارەکە وتی بۆ پارێزگاریکردن لی و هەروەها وەک ڕێزێک بۆی یەکێک ئۆتۆمبیلەکەی بۆ لێ دەخڕێت. شێخەکە وتی ئێمەش لەبەر ئەوە ڕێگە بە ئافرەت نادەین ئۆتۆمبیل لێ بخڕێت بۆ ئەوەی پارێزراو بێت و هەروەها وەک ڕێزێک بۆی براکەی یان هاوسەرەکەی یان باوچی بۆی لێ دەخڕێت. خێزانی ئەسکەندەری سەیەم قەیسەری ڕووسیا بڕیارێکی ڕەسمی خوێندەوە کە بە خەتی هاوسەرەکەی نووسرابوو لێبوردن ئەستەمە نەفی بکرێت بۆ سێبیریا. خێزانەکەی شوێنی فاریزەکەی گۆڕی و بڕیارەکە بەم شێوەیە لێهات لێبوردن ئەستەمە نەفی بکرێت بۆ سێبیریا. بەهۆی ئەمە زیندانیەکە
ئازاد کرا کە بڕیار بوو نەفی بکرێت و دوور بخرێتەوە بۆ سێبیریا. ڕۆژێکیان معاویە وتی: ئەی خەڵچینە، خوای باڵادەست ئێمەی قوڕەیشی خۆشویستووە بە سێ شت. بە پێغەمبەرەکەی فەرموو: وەئەنذر عەشیرەتەکە الئەقرەبین، واتە خزم و کەسە زۆر نزیکەکانت بترسێنە. ئێمە خزم و کەسە زۆر نزیکەکانی ئەوین. وە فەرموویەتی: وَإِنَّهُ لَذِكْرٌ لَكَ وَلِقَوْمِكَ، واتە وە بێگومان ئەو قورئانە هۆی ناوداریە بۆ خۆت و بۆ گەلەکەت، ئێمە گەلەکەی ئەوین. وە فەرموویەتی: لئیلافی قوڕەیش ئیلافیهم، واتە لەشکری ئەبڕەهی لەناوبرد لەبەر هۆگری قوڕەیش، ئێمەش قوڕەیشین. پیاوێک لە پشتیوانەکان وەڵامی دایەوە وتی: وەخوای باڵادەست با پێغەمبەرەکەی فەرموو: وەکەذەبە بیهی قەومەکە وەهووە الحەق، واتە گەلەکەت باوەڕیان بەم قورئانە نەکرد کە هەر ئەوە حەق و ڕاست بوو، ئێوە گەلەکەی ئەون. وە فەرمووی: وَلَمَّا ضُرِبَ ابْنُ مَرْيَمَ مَثَلًا إِذَا قَوْمُكَ مِنْهُ يَصُدُّونَ، واتە وەکاتێ عیسای کوڕی مەریەم بە نمونە هێنرایەوە، دەست بە جێگەلەکەت دەیکەنە هاوار و قیڕەی خۆشی، وا دەزانن قسەی ئەوان بەسەر قسەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم سەرکەوتووە، و ئێوە گەلەکەی ئەون. و فەرموویەتی: وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا، واتە و پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی: ئەی پەروەردیگارم، بەڕاستی قەومەکەم قوڕەیش ئەم قورئانەیان واز لێهێناوە و گوێی پێنادەن، و ئێوەن گەلەکەی ئەو قوڕەیش. پاشان وتی: سێ بەسێ ئەگەر زیاتر بڵێی ئێمەش زیاتر دەڵێن. لە سەردەمی خەلیفە متەوەکیل ئافرەتێکیان هێنا بانگەشەی ئەوەی دەکرد کە پێغەمبەرە. خەلیفە پێیوت: تۆ چیت؟ ئافرەتەکە وتی: من فاتیمەی پێغەمبەرم. خەلیفە وتی: ئایا باوەڕت بەوە هەیە کە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم هێناویەتی؟ ئافرەتەکە وتی: بەڵێ. خەلیفە وتی: دەی محەممەد صلی الله عليه وسلم فەرموویەتی: لا نەبیە من بعدی، واتە هیچ پێغەمبەرێک لە دوای من نییە. ئافرەتەکە وتی: ئەو مەبەستی پێغەمبەری پیاوە، ئەگەر مەبەستی ئافرەت بوایە دەی فەرموو: لا نەبیە من بعدی. خەلیفە ئەوەندە پێکەنی کە دەموچاوی خۆی داپۆشی، پاشان بەوانەی وت کە لە دەوروبەری بوون: من قسەم نەما ئەگەر ئێوە شتێکتان هەیە بیڵێن. دەجێڕنەوە کە خزمەتکارێک گەورەکەی شتێکی پێدا بۆ ئەوەی بیخوات، پاشان پێیوت: پارچەیەکم بدەیە بیخۆم. کاتێک خواردی بینی تاڵە، بە خزمەتکارەکەی وت: ئەوە زۆر تاڵە، چۆن خواردت؟ خزمەتکارەکەی وتی: گەورەم، شتی شیرینم زۆر لە دەستی تۆ خواردووە، تەنها ئەم جارە تاڵ بووە، حەزم نەکرد نیشانتی بدەم کە تاڵە و ڕقم لێیەتی. پیاوێک ڕۆیشتە لای خەلیفە. خەلیفە سەیری قاچەکانی کرد و وتی: ئەوە چ قاچێکن؟ ئای ئەگەر ئەوە هی کەنێزەکێک دەبوون. پیاوەکە وتی: بەڵام لەسەر سمتێکی وەک سمتی تۆ دەبوون. خەلیفە وتی: یەک بە یەک، بەڵام تۆش بێویژدانتر بوویت. هاڕون ڕەشید و خێزانەکەی لەسەر هەندێک شت بوو بە مشت و مڕیان. هاڕون لە کاتی قسەکردندا وتی: تەلاقم کەوت بێت ئەگەر من یەکێک نەبم لە ئەهلی بەهەشت. دواتر هاڕون پەشیمان بوویەوە لە قسەکەی و ترسا لەوەی تەلاقی کەوت بێت، هەمووان دڵگران بوون. ڕەشید زانایانی ئاینی کۆ کردەوە و پرسیاری لێکردن، هیچ یەکێک نەیتوانی بڵێت تەلاقت نەکەوتووە. ڕەشید بۆ هەموو شارەکان نووسراوی ناردوو، بانگێشتی زانایانی کرد و هاتن، و هەر یەکەیان وەڵامێکی جیایدایەوە. یەکێکیان لە زاناکان ناوی لەیثی کوڕی سەعد بوو کە خەڵکی میسر بوو. وتی: ئەی پێشەوای باوەڕداران، قورئانێک بێنە و سوورەتی ئەڕەحمان بخوێنە. خەلیفە دەستی با خوێندن کرد. کاتێک گەیشتە ئەم ئایەتە: وەلیمەن خافە مەقامە ڕەبیهی جەنەتان، واتە و بۆ ئەو کەسەش کە لە مەقامی پەروەردیگاری خۆی ترسابێ دوو باغی خۆش هەیە. زاناکە وتی: بوەستە. ئەی پێشەوای باوەڕداران. کاتێک خەلیفە وەستا وتی: ئەی پێشەوای باوەڕداران، تۆ لە مەقامی پەروەردیگارت دەترسیت؟ خەلیفە وتی: بەڵێ، سوێن بەخوا. زاناکە وتی: کەواتە تۆ بەهەشتیت، هەر وەک چۆن خوا لە کتێبی خۆیدا باسی کردووە. ئەمە هەمووانی دڵخۆش کرد و ڕەشید خەڵاتێکی گەورەی کرد.
عائشە خوا لێی ڕازی بێت مەڕێکی سەر بڕی و هەموو گۆشتەکەی کرد بە خێر تەنها شانێکی نەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو چیت هەڵگرتووە؟ عائشە وتی هیچی نەماوەتەوە تەنها شانێکی نەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەمووی ماوەتەوە تەنها شانێکی نەبێت. بە سوقڕاتیان وت بۆچی تۆیان بە داناترینی یۆنان هەڵبژاردووە؟ سوقڕات دەستی بە ڕیشی داهێنا و بە ئارامیەوە وتی لەوانەیە لەبەر ئەوە بێت کە من تاکە کەسیانم کە دەزانێت کە هیچ نازانێت. باوک کوڕم بۆچی درۆ دەکەیت؟ درۆکردن عیبە. دەزانیت داهاتوت چی دەبێت ئەگەر یەکێک بیت لە درۆزنان؟ کوڕی بەڵێ باوکە دەبما بەڕێوبەری بەشی ڕێکلام لە کۆمپانیایەکەتدا. مامۆستا پایتەختی هیندستان دەکەوێتە کوێ؟ قوتابی دەکەوێتە سەر ئەو نەخشەیەی کە لە ژووری بەڕێوبەر هەڵواسراوە. فەرمانڕەوایەک پیاوێکی هێنا کە تاوانێکی کردبوو فەرمانی کرد لێی بدرێت. پیاوەکە وتی تو سەری دایکت لێم خۆش بە. فەرمانڕەواکە ڕازی نەبوو. بە قامچی وەشێنەکەی وت لێیدا. پیاوەکە وتی تو خاتری چاوی دایکت لێم خۆش بە. فەرمانڕەواکە وتی لێیدا. پیاوەکە وتی تو خاتری ڕوومەتی دایکت لێم خۆش بە. فەرمانڕەواکە وتی لێیدا. پیاوەکە وتی تو خاتری مەمچی دایکت لێم خۆش بە. فەرمانڕەواکە وتی بەسە وازی لێبێنە تا زیاتر نەچۆتە خوارەوە. لە کوفە پیاوێک هاتە لای خەلیفە مەئمون وتی ئەی پێشەوای باوەڕداران گەلەکەم ناردوومی بۆ ئەوەی شکات لە فەرمانڕەوای شارەکەمان بکەم کە کەسێکی ستەمکارە و لای بدەیت. خەلیفە وتی درۆیە فەرمانڕەواکەتان کەسێکی باش و دادپەروەرە. پیاوەکە وتی پێشەوای باوەڕداران ڕاستی فەرموو من درۆم کرد. پاشان وتی پێشەوای باوەڕداران کەس لە تۆ لە پێشتر نییە کە دادپەروەر بێت. ئەوە ماوەیەکە لای ئێمە فەرمانڕەوایە بیگوازەوە بۆ شارێکی تر با ئەوانیش لە باشی و دادپەروەریەکەی بێبەش نەبن. خەلیفە وتی باشە هەستا ئەوە لام برد. ئافرەتێک بە هاوسەرەکەی وت تۆ مێشکی کچەکە تێک دەدەیت. من پێم وتووە بنچینەی مرۆڤ مەیمونە کەچی تۆ وتوتە مرۆڤ لە ئادەمە. هاوسەرەکەی وتی تۆ دەربارەی کەسوکاری خۆت هەواڵت پێداوە و منیش دەربارەی کەسوکاری خۆم هەواڵم پێداوە. با دەشتەچیەکیان وت بۆچی ناچیت بۆ جیهاد؟ وتی بەخوا من لەسەر جێگە لە مردن دەترسم جا چۆن خۆم بەرە و لای دەچم. کڕیار تاکەی چاوەڕێی ئەو نیو مریشکە بکەم کە داوام کردووە. فرۆشیار تا ئەو کاتەی کڕیارێکی تر دێت داوای نیو مریشک دەکات لەبەر ئەوەی ناتوانین نیو مریشک سەر ببڕین. مامۆستا بە قوتابیەکانی وت ئێوە داهاتووی ئەم گەلن، ئێوە گڵۆپن، داهاتوو ڕووناک دەکەنەوە. قوتابیەک بەڕێزەوە دەستی بەرز کردەوە پاشان ئاماژەی با قوتابیەکەی تەنیشتی کرد کە خەوی لێکەوتبوو وتی بەڵام مامۆستا ئەم گڵۆپە سوتاوە. مامۆستا حەزت لە چ شتێکی قوتابخانەیە؟ قوتابی زەنگ. بە دەشتەچیەکیان وت ئایا ژنت هێناوە؟ وتی من ئەگەر توانی بام خۆم تەلاق بدەم ئەوە خۆم تەلاق دەدا. جاحید دەڵێت کەنیزەکێکم بینی لە بازاڕی بەغدا کە خاڵێکی ڕەشی لەسەر گوڵمەی بوو. پێم وت ناوت چییە؟ وتی مەککە. وتم ئەڵڵاه ئەکبەر حەج نزیک بۆتەوە ئایا ڕێگەم دەدەیت بەردە ڕەشەکە ماچ بکەم؟ وتی دوورکەوە لێم ئایا ئەم وتەی پەروەردیگارت نەبیستووە کە دەفەرموێت لەم تەکوونوا بالغیه ئیلا بشقی الئەنفوس واتە ئێوە پێی نەدەگەیشتن تەنها بە ناڕەحەتیەکی زۆر نەبێت. پیاوێک سەیری خێزانەکەی کرد کە بە قادرمەکاندا سەر دەکەوت پێی وت تەلاق دراویت ئەگەر سەر بکەویت و تەلاق دراویت ئەگەر دابەزیت و تەلاق دراویت ئەگەر بوەستیت. ئافرەتەکە خێرا خۆی هەڵدایە سەر زەویەکە. پیاوەکە وتی ئەگەر ئیمام مالیک مرد خەڵکی مەدینە پێویستیان پێت دەبێت. پیاوێک لای خەلیفە واسیق وەستا و پێیوت ئەی پێشەوای باوەڕداران بەزەید بە خزمەکانت دابێتەوە و سیلەی ڕەحم جێبەجێ بکە و بەزەید بە پیاوێک دابێتەوە لە کەسوکاری خۆت. خەلیفە وتی تۆ چێی؟ منت ناتناسم. پیاوەکە وتی منەوەی باپیرتم ئادەم. خەلیفە وتی خزمەتکار درهەمێکی بدەیە. پیاوەکە وتی
ئەی پێشەوەی باوەڕداران چی لە درهەمێک بکەم؟ خەلیفە وتی ئایا وا نازانیت ئەگەر پارە و سامان بەسەر براکانت نەوەکانی باپیرمدا دابەش بکەم لەوانەیە دەنکە گەنمێکت بەرنەکەوێت. کۆمەڵێک دز بە شەو چوونە ماڵی پیاوێکی هەژار. هەژارەکە پێیوتن ئەوەی ئێوە بە شەو بە دوایدا دەگەڕێن ئێمە بە ڕۆژ بە دوایدا دەگەڕاین نەمان دۆزیەوە. پیاوێک پرسیاری لە عەبدوڵڵای کوڕی عەباس کرد چی دەڵێیت دەربارەی گۆرانی وتن ئایا حەڵاڵە؟ عەبدوڵڵا وتی ناڵێم حەڵاڵ تەنها بەو شتە نەبێت کە لە قورئاندا باس کراوە کە حەڵاڵە. پیاوەکە وتی ئەی حەرامە؟ عەبدوڵڵا وتی ناڵێم حەرام تەنها بەو شتە نەبێت کە لە قورئاندا باس کراوە کە حەرامە. عەبدوڵڵا سەیری پیاوەکەی کرد کە نیشانەی شپرزەبوون بەسەر ڕوخساریەوە دیار بوو پێیوت ئەگەر ڕەوا الحەق و ناڕەوا باتڵ لە ڕۆژی دواییدا بهێنن ئایا گۆرانی وتن لەگەڵ کامیان دەبێت؟ پیاوەکە وتی لەگەڵ ناڕەوا باتڵ. عەبدوڵڵا وتی کەواتە بڕۆ بۆ خۆت فتوات بۆ خۆتدا. ئافرەتێک بە هاوسەرەکەی وت تا ئێستا کەسم لە براکانی تۆ ناپیاوتر نەبینیوە. پیاوەکە وتی بۆچی؟ ئافرەتەکە وتی لەبەر ئەوەی ئەگەر بینیان بارودۆخت باشە ئەوە سەردانت دەکەن و ئەگەر زانیان نەداریت ئەوە وازت لێ دەهێن و هەر بەلاشتدا نایەن. پیاوەکە وتی بەخوا ئەوە لە گەورەیانە. ئەو کاتەی زانیان دەتوانین پێشوازیان لێ بکەین سەردانمان دەکەن و ئەگەر زانیان توانامان نییە پێشوازیان لێ بکەین سەردانمان ناکەن. ڕۆژێکیان مەئمون سەری لە سەرکۆشی هاوسەرەکەی دانا و خەوت. کاتێک خەوی لێکەوت هاوسەرەکەی بەهێمنی سەری بەرز کردەوە و خستیە سەرسەرینێک و ڕۆیشتە دەرەوە. کاتێک مەئمون لە خەو هەڵسا ترسا و بانجی هاوسەرەکەی کرد. لە نزیکەوە وەڵامی دایەوە. مەئمون وتی من سەری خۆم تەسلیمی تۆ کرد کەچی تۆش ڕۆیشتیت و جێت هێشتم. هاوسەرەکەی وتی لەبەر ئەوەی باوکم وا پەروەردەی کردوم کە لەگەڵ کەسی خەوتودا دانەنیشم و لە لای کەسی دانیشتوو نەخەوم. قوتابیەک هیچ ڕۆژێک دەرسی لەبەر نەدەکرد. مامۆستاکە زۆری پێدەوت بێسوود بوو. ڕۆژێکیان مامۆستاکە لەسەر کڵاوی قوتابیەکە نووسی حیمار کەر. پاشان خستیە ناو کەوانەیەکەوە و بە قوتابیەکەی وت ڕەشی نەکەیتەوە تا کە سوکارت دەیبینێت. قوتابیەکە زۆر لەسەری گران بوو زۆر داوای لە مامۆستاکە کرد کە ڕەشی بکاتەوە بەڵام بێسوود بوو. وتی ئەوە سزای ئەوەیە کە چەند ڕۆژە وانەکە لەبەر ناکەیت ئەوەندەی پێت دەڵێم بێسوودە وەک ئەوەی مێشکت نەبێت. کاتێک قوتابیەکە نائومێد بوو لەوەی مامۆستاکە ڕازی بکات کە ڕەشی بکاتەوە وتی کێشە نییە ئەگەر لە ماڵەوە وتیان ئەوە چییە دەڵێم ئەوە واژۆی مامۆستایە. مامۆستاکە خێرا هێرشی کردە سەر کڵاوەکە و لێی وەرگرت و ڕەشی کردەوە. سەرۆکی پێشووی جەزائیر کاتێک لەگەڵ ڕۆژنامەنووسێک گفتوگۆی دەکرد ڕۆژنامەنووسەکە وتی ڕۆژ ئاوای عارەبی وەک باڵندەیەک وایە. مەغریب سەرەکەیەتی، تونس باڵاکانیەتی، مۆریتانیا سنجەتی، لیبیا قاچەکانیەتی. لە کۆتاییدا وتی جەزائیر کلکەکەیەتی. سەرۆشی جەزائیر وەڵامی دایەوە وتی بیرت چوو بڵێیت باڵندەکە تاوسە. منسوور دەڵێت یەحیای کوڕی ئەکثەم کرا بەوالی بەسڕا کە تەمەنی 21 ساڵان بوو. خەڵکەکە بەلاوازیان زانی و گاڵتەیان پێهات و ویستیان تاقی بکەنەوە و پێیان وت تەمەنت چەندە؟ وتی تەمەنی عەتابی کوڕی ئەسیدم هەیە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم کردی بەوالی مەککە. پیاوێک ڕۆیشتە کتێبخانەیەک بۆ ئەوەی کتێبێک بکڕێت. کتێبێکی بە دەستەوە گرت و با خاوەنی کتێبخانەکەی وت ئەم کتێبە باسی چی دەکات؟ کتێب فرۆشەکە وتی نازانم. پیاوەکە وتی چۆن کتێبێک دەفرۆشیت کە نەت خوێندۆتەوە و نازانیت چی لە ناودایە؟ کتێب فرۆشەکە وتی بۆ ئەگەر دەرمان فرۆش بم دەبێت تامی هەموو دەرمانەکان بکەم تا بزانم چی لە ناودایە. کاتێک حەجاج ملی هاوڵانی عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەثی پەڕاند پیاوێک لە بەنی تەمیم هات و وتی بەخوا حەجاج ئەگەر ئێمەش خراپەمان کردبێت بەوەی کات تاوانێکمان کردبێت تۆش چاکەت نەکرد بەوەی لێبوردە بیت و بمان بەخشیت. حەجاج وتی ئەو کەلاکانە پیاوێکی تێدا نەبوو قسەیەکی وا بکات. وازی لە پیاوەکە هێنا و ڕێگەیدا بڕوات. دەڵێن پیاوێک لە مەجلیسی منسووردا وتی
أو آيتي پروردگار کە دەفەرمێت يخرج من بطنها شراب مختلف ألوانه وتا جالناو سکی ئەو هەنگانەوە شلەیەکی ڕەنگ جیاواز دێتە دەرەوە مەبەست پێی ئەهلی بەیت بەنو هاشمە ئەوان هەنگن و شەرابیش قورئانە پیاوێک وتی خوا خواردن بکاتە ئەوەی کە لە زکی بەنو هاشم دێتە دەرەوە ئامادەبووان هەموو پێکەنین و پیاوەکە حەپەسا و هیچ دەنگێکی نەکرد پیاوێک بە کوڕەکەی وت ناپلیۆن کاتێک لا تەمەنی تۆدا بوو سەرکردایەتی جێیشێکی گەورەی دەکرد کوڕەکەی وەڵامی دایەوە کاتێکیش لە تەمەنی تۆشدا بوو ئیمپراتۆر بوو پیاوێک بە متەنەبی شاعیری وت لە دوورەوە بینیمیت وامزانی ژنیت متەنەبی وتی منیش لە دوورەوە تۆم بینی وامزانی کە پیاویت دەجێڕنەوە کە دوو پیا و باوەڕدارێکیان هێنایە لای فیرعەون و وتیان ئەو پیاوە باوەڕی بە موسا هێناوە فیرعەون بە دوو پیاوەکەی وت چێ خواتانە وتیان تۆ پاشان بە پیاوە باوەڕدارەکەی وت چێ خواتە وتی خوای من خوای ئەوانە فیرعەون وای زانی کە مەبەستی ئەوە بە دوو پیاوەکەی وت پیاوێکتان هێناوە کە باوەڕی بەوەیە کە من خوام و دەتانەوێت بیکوژم پاشان هەردووچیانی لە سێدارەدا و باوەڕدارەکە ڕزگاری بوو ئەمە وەک مانای ئەم ئاەتەیە کە خوای باڵادەست دەفەرمێت فوقاه الله السيئات ما مكروا وحاق وبال فرعون سوء العذاب وتا جا خوای گەورە ئەم ئیماندارە ژیرەی پاراس لە پیلانی خراپ و دڕندانەیان دار و دەستەی فیرعەونیش سزایەکی زۆر سەختیان توش بوو پیاوێکی ئاگرپەرست مرد و قەرزێکی زۆری خەڵکی لەسەر بوو هەندێک پیاو چوونە لای کوڕەکەی و پێیان وت خانوەکەت بفرۆشە و هەندێک لە قەرزەکانی باوکت بدەوە کوڕەکە وتی ئەگەر خانوەکەم فرۆشت و قەرزەکانی باوکم دانەوە ئایا دەچێتە بەهەشت وتیان نەخێر وتی دەیلەی گەڕێن با ئەو هەر لە جێگەی خۆی بێت و منیش لە جێگەی خۆم لەناو خانوەکەم بم ڕۆژێکیان معاویە وتاری دەدا وتی خوای پەروەردیگار دەفەرموێت وإن من شيء إلا عندنا خزائنه وما ننزله إلا بقدر معلوم واتا هیچ شتێک نییە مەگەر خەزێنەکانی لای ئێمەیە و ناینێرین و نایدەین بە ئەندازەی پێویست نەبێت پاشان وتی ئەی لەسەرچی لۆمەم دەکەن ئەگەر کەمم پێبەخشین ئەحنەفی کوڕی قەیس وەڵامی دایەوە وتی بەخوا ئێمە لەسەر ئەوە لۆمەت ناکەین کە لە خەزێنەکانی خودایە بەڵکو لەسەر ئەوە لۆمەت دەکەین کە خودا لە خەزێنەکانی بۆی دابەزاندووینە خوارەوە و تۆش خستوتە ناو خەزێنەی خۆتەوە و ناهێڵی دەستمان پێ بگات معاویە بێدەنگ بوو هیچ وەڵامێکی نەدۆزیەوە دوای ئەوەی غەضبان القەبعەثەری لەلای ئیبن الئەشعەث گەڕایەوە بە سەرلمی کرماندا هاتەوە لەو پەڕی گەرمادا خێوەتە بچووکەکەی هەڵدا کاتێک لەو بارودۆخەدا بوو دەشتەچیەک بە سواری وشترەکەی بەرەو لای هات کاتی نیوەڕۆ قرچەی گەرما بوو زۆر تێنووی بوو وتی ئەسەلام عەلەیکوم غەضبان وەڵامی دایەوە وتی ئەوە سوننەتە و وەڵامدانەوەی واجبە سەرکەوتوو ئەو کەسەیە بیڵێت و دۆڕاو ئەو کەسەیە وازی لێ بهێنێت پێویستی چییە دەشتەچیەکە وتی تووشی قرچەی گەرما بووم و زۆر تێنوومە و ڕووم کردۆتە خێوەتەکەت بە هیوای بەرەکەتەکەی غەضبان وتی خێوەتێکی گەورەتر و باشترت نیشان بدەم دەشتەچیەکە وتی مەبەستت کامەیانە غەضبان وتی خێوەتەکەی فەرمانڕەوا ئیبن الئەشعەث دەشتەچیەکە وتی ئەوە زەحمەتە پێی بگەم غەضبان وتی خێوەتەکەی من زۆر زەحمەتترە پێی بگەی دەشتەچیەکە وتی ناوت چییە غەضبان وتی وەرگر دەشتەچیەکە وتی نابەخشیت غەضبان وتی ڕقم لەوەیە دوو ناوم هەبێت دەشتەچیەکە وتی تۆ لەکوێوە هاتوویت غەضبان وتی لەم سەرزەویەوە دەشتەچیەکە وتی بۆ کوێ دەڕۆیت غەضبان وتی بە ڕێگاکانیدا دەڕۆم دەشتەچیەکە وتی ڕێگەم دەدەیت بێمەژێر خێوەتەکەتەوە و زۆر گەرمایە غەضبان وتی دوای خۆت فراوانترە دەشتەچیەکە وتی تیشکی خۆر سوتاندمی غەضبان وتی دەسەڵاتم بەسەریدا نییە دەشتەچیەکە هەر پێیەکی بەرز دەکردەوە و دانەیەکی دادەناوە لەبەر گەرمی زۆری ژێرپێی پاشان وتی قاچەکانم سووتان غەضبان وتی میزیان پێدا بکە و سار دەبنەوە
دەشتەچێکە وتی من خواردن و خواردنەوەی تۆم ناوێت. غەضبان وتی ئەوە شتێکە ئەگەر ڕوحت بێتە دەر دەستت پێی ناگات. دەشتەچێکە وتی تا ئێستا پیاوێکم نەبینیوە لە تۆ دڵڕەقتر بێت پەنام بۆ هێنای دەرت کردم و ماوەیەکی زۆر بە قسەکردن لەبەر گەرما ڕادگرتم. غەضبان وتی من هیچ پێویستم بە قسەکردن نییە لەگەڵت، تۆ بۆ خۆت هاتیت. دەشتەچێکە وتی تخوا پێم بڵێن ناوت چییە؟ غەضبان وتی غەضبان القەبعەثەڕی. دەشتەچێکە وتی دوو ناوی ناپەسند کە لە تووڕەیی دروست بوون. بەخوا من گومان دەبم کە ڕەگ و ڕیشە و ڕەچەڵەکی شت خراپ بێت. غەضبان وتی ناتوانم چاکی بکەم و من پێی ڕازیم. دەشتەچێکە وتی خوالێت ڕازی نەبێت و تەمەنە درێژ نەکات. پاشان ڕۆیشت و ئەم شعرەی وت خێر و فڕ لە قەومێکدا نییە، سوێند بە ڕەحمان شەیتان پێشەوایان بێت. هاتمە قوبەکەیەوە و تەمەنای داعوەتم دەکرد. شێخ گوتی داعوەتکردن نییە و بڕۆ. پیاوێک ڕۆیشت بۆ بازار بۆ ئەوەی کەرێک بکڕێت. لا ڕێگەدا گەیشتە هاوڕێیەکی پرسیاری لێکرد بۆ کوێ دەچیت؟ وتی دەچم بۆ بازار بۆ ئەوەی کەرێک بکڕم. وتی بڵێ ئینشا ئەڵڵا. پیاوەکە وتی لێرەدا پێویست بە ئینشا ئەڵڵا ناکات، پارەم لە گیرفاندایە و کەریش لە بازار زۆرە. کاتێک خەریکی کڕینی کەرەکە بوو پارەکەی لێدزرا و بە ناومێدی گەڕایەوە ماڵەوە. لە ڕێگەدا گەیشتەوە هاوڕێکەی و پێیوت چیت کرد؟ وتی ئینشا ئەڵڵا پارەکەم لێدزرا. هاوڕێکەی وتی لێرەدا پێویست بە ئینشا ئەڵڵا ناکات. بێباوەڕێک هاتە لای پێشەوە ئەبوو حەنیفە وتی ئەی پێشەوە خوای خۆتت بینیوە؟ وتی پاک و بێگردی بۆ پەروەردیگارم هیچ کەسێک ناتوانێت بیبینێت. بێباوەڕەکە وتی ئایا گوێت لە دەنجی بووە؟ ئایا هەستت پێکردووە؟ ئایا بۆنت کردووە؟ ئایا دەستت لێداوە؟ پێشەوە وتی پاک و بێگردی بۆ پەروەردیگارم لەیسە کەمیثلیه شەیء وهو السەمیع البەصیر. واتە هیچ شتێک نییە لە وێنەی ئەو زاتە، هیچ شتێک لەو ناچێت، هەر ئەویش بیسەر و بینایە. بێباوڕەکە وتی ئەگەر نەتبینیوە و هەستت پێ نەکردووە و بۆنت نەکردووە و دەستت لێ نەداوە چۆن بۆت سەلما کە هەیە؟ پێشەوە وتی ئایا عەقڵی خۆتت بینیوە؟ وتی نەخێر. وتی ئایا هەستت بە عەقڵت کردووە؟ وتی نەخێر. ئایا گوێت لە عەقڵت بووە؟ وتی نەخێر. وتی دەستت لە عەقڵت داوە؟ وتی نەخێر. وتی دەی تۆ عەقڵیت یان شێتیت؟ وتی عاقڵم. وتی کوا عەقڵت؟ وتی هەیە. پێشەوە وتی دەی بەم شێوەیەش خوا هەیە، خوا لەسەرووی هەموو شتێکە و هیچ شتێکیش لەژێر ئەو نییە. شای ئێران بانگهێشتی زانایانی سوننە و شیعەی کرد بۆ ئەوەی لایەکیان نزیک بکاتەوە و بڕوانێتە جیاوازیەکانی نێوانیان. زانایانی شیعە هەمویان هاتن، بەڵام زانایانی سوننە نەهاتن، تەنها یەکێکیان نەبێت دوای هەمویان هات. کاتێک هاتە ژوورەوە پێڵاوەکانی خستبووە ژێر باڵی. زانا شیعەکان سەیریان کردو وتیان بۆچی دەیتە ژوورەوە بۆ لای شاو پێڵاوەکانت خستۆتە ژێر باڵت؟ زانا سوننەکە وتی بیستومە کە شیعە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم پێڵاویان دەدزی. زانایانی شیعە وتیان لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم شیعە نەبووە. زانا سوننەکە وتی کەواتە گفتوگۆیەکە کۆتایی هات، دەی ئێوە لەکوێوە هاتوون بەم دین و مەزهەبەتانەوە؟ برایەکی خاوەن متمانە بۆی جێڕامەوە وتی لا ڕیاز ڕۆیشمان مزگەوتێک، کاتێک سونەتی چوونە ناو مزگەوتم دەکرد لا تەنیشمەوە پیاوێک نوێژی دەکرد بۆن جگارەیەکی زۆری لێدەهات کە تەواو بێزاری کردم و خشوعم لە ناو نوێژەکەمدا نەما. دوای ئەوەی سەلامم دایەوە سەیرم کرد پیاوێکە لەبەر زۆری جگارە کێشانی لێوەکانی ڕەش بوون. لا دڵی خۆمدا وتم چاوەڕێ دەکەم هەتا نوێژەکەی تەواو دەکات، پاشان قسەی لەگەڵدا دەکەم و ئامۆژگاری دەکەم. بەڵام لەپڕ بینیم منداڵێک کە تەمەنی نزیک 9 ساڵان بوو هاتە ناو مزگەوت و لە تەنیشت ئەو پیاوە دانیشت و ئەم گفتوگۆیە لە نێوانیاندا ڕوویدا. منداڵەکە مامە تۆ خەڵکی میسریت؟ پیاوەکە بەڵێ خەڵکی میسرم. منداڵەکە
شێخ عەبدولحەمید کشک دەناسیت؟ پیاوەکە بەڵێ دەیناسم. منداڵەکە ئەی شێخ محەممەد غەزالی؟ پیاوەکە ئەویش دەناسم. منداڵەکە گوێ لە شریت و فتوواکانیان دەگریت؟ پیاوەکە بەڵێ. منداڵەکە هەموو ئەو زانا و شێخانە دەڵێن جگارە کێشان حەرامە، بۆچی دەیکێشیت؟ پیاوەکە کە پەشۆکاوی پێوە دیار بوو وتی نانا جگارە کێشان حەرام نییە. منداڵەکە وتی با حەرامە. ئەوە نییە خوای باڵادەست دەفەرمێت ويحرم عليهم الخبائث؟ پیاوەکە وتی من ئاەتێکم دەوێت بڵێت جگارە کێشان حەرامە. منداڵەکە وتی جگارە کێشان حەرامە، هەروەک چۆن سێو حەرامە. پیاوەکە بە تووڕەیەوە وتی سێو حەرامە، تۆ بە حەزی خۆت شت حەڵاڵ و حەرام دەکەیت. منداڵەکە وتی ئاەتێکم بۆ بێنەوە بڵێت سێو حەڵاڵە. پیاوەکە شپرزە بوو نەیدەتوانی قسە بکە. پاشان دەستی کرد بە گریان و پاشان بە گریانەوە نوێژی دەکرد. دوای ئەوەی نوێژەکەی تەواو کرد ڕووی کردە منداڵەکە و پێیوت سەیر کە کوڕم، سوێن بە ئەڵڵا جارێکی تر لە ژیانمدا جگارە ناکێشمەوە. ئەمە بەسەرهاتێکی ڕاستیە. ئەوەی منی سەرسام کرد ئەوە بوو کە چۆن ئەو منداڵە توانی ئەم قسە بەهێزانە بکات بە تایبەتی لەم سەردەمەدا. وەزیرێک بەلای جوتیارێکی پیردا تێپەڕی کە خەریکی چاندنی دارخورمایەک بوو. سەلامی لێکرد و پێیوت بە تەمای لەبەری ئەم دارخورمایە بخۆیت؟ جوتیارە پیرەکە وەڵامی دایەوە وتی چاندیان و خواردمان دەچینین و دەخۆن. وەزیرەکە سەرسام بوو بە قسەکەی بۆیە دیاریەکی پێدا. جوتیارەکە وتی سەیر کە گەورم ئەم دارخورمایە چەند زوو بەری گرت. وەزیرەکە سەرسام بوو بە قسەکەی و دیاریەکی تری پێدا. جوتیارەکە وتی گەورم دارخورماکە ئەم ساڵ 2 جار بەری گرت. وەزیرەکە جارێکی تر سەرسام بوو بە قسەکەی. زەردەخەنەیەکی کرد و جوتیارەکەی جێهێشت. دەجێڕنەوە کە پاشایەکی فارس چێشت لێنەرەکەی خواردنی بۆ هێنا و لێ نزیک کردەوە. دڵۆپێک لە چێشتەکەی ڕژا بەسەر پاشادا. پاشا تووڕە بوو فەرمانی کرد کە بیکوژن. چێشت لێنەرەکە قاپێکی هەڵگرت و قڵپی کردەوە بەسەر پاشا و سفرەکەدا و هەمووی ڕشت. پاشا وتی بۆ ئەوەت کرد کە دەزانی ڕژانی دڵۆپێک بە سرمدا بەسە بۆ کوشتنت؟ چێشت لێنەرەکە وەڵامی دایەوە وتی شەرمم کرد ئەی پاشا خەڵک ببیستن کە من چەند ساڵە خزمەتت دەکەم و ڕێزت دەگرم تەنها بەهۆی بە هەڵەڕژانی دڵۆپێک بەسەردا فەرمانت کرد کە بمکوژن. ویستم تاوانەکەم گەورەتر بکەم و خەڵک لۆمەت نەکات و نەڵێن پاشا لەسەر ڕژانی دڵۆپێک بە هەڵا چێشت لێنەرەکەی کوشت. پاشا کە ئەمەی بیست لێی خۆش بوو فەرمانی کرد کە خەڵاتێکی پێ بدەن. پیاوێکی دڵتەنگ پرسیاری لە دانایە کرد ئەی پیاوی دانا، هاتووم بۆ لای تۆ بزانیت چارەی ئەم خەم و پەژارەی من چییە؟ داناکە وتی 2 پرسیارت لێ دەکەم تۆ وەڵامم بدەرەوە. پیاوەکە وتی بپرسە. داناکە وتی کاتێک هاتیتە سەردونیا ئەم خەم و پەژارەیەت هەبوو؟ پیاوەکە وتی نەخێر. داناکە وتی کاتێک کە دنیات جێدەهێڵیت ئەم خەمە لەگەڵ خۆتدا دەبەیت؟ پیاوەکە وتی نەخێر. داناکە وتی کارێک کە لەگەڵدا نەهات بێت و لەگەڵیشتدا نەڕوات بۆ خەمی بۆ دەخۆیت. واز لەم بیرکردنەوانت بێنە و ئارام بگرە لەسەر کارەکانی دنیاتدا و باڕوانینت بۆ ئاسمان درێژتر و زیاتر بێت لە ڕوانینت بۆ زەوی ئەوەی دەتەوێت بەدەستی دەهێنیت. دەجێڕنەوە کە یەکێک پرسیاری لە دانایە کرد باشە ئێمە لەکوێ بووین کاتێک ئەو سامان و کۆشک و ئۆتۆمبیڵانە دابەش کران؟ داناکە وتی لەگەڵم وەرە وەڵامەکەت پێ بڵێم. دەستی گرت و لەگەڵ خۆی بردی بۆ نەخۆشخانە وتی ئەی پیاو ئێمە لەکوێ بووین کاتێک ئەو نەخۆشی و نەشتەرگەریانە دابەش کران؟ ئێمە لەکوێ بووین کە ئەم ئیفلیزی و شێرپەنجە دابەش کران؟ پیاوەکە زۆر گریا وتی خوایە گیان پەنات پێدەگرم و زۆر شکرم بەوەی پێت بەخشیوم. دەجێڕنەوە پیاوێک ڕۆیشتە لای پزیشک و پێیوت سکم ئازاری زۆری هەیە. پزیشکەکە وتی چیت خواردووە؟ پیاوەکە وتی کولێرەیەکی سوتاوم خواردووە. پزیشکەکە داوای کلی کرد بۆ ئەوەی لە چاوی نەخۆشەکەی بکات. نەخۆشەکە وتی من ئازاری سکم هەیە نەک ئازاری چاو. پزیشکەکە وتی دەزانم، بەڵام
کلت لە چاو دەکەم بۆ ئەوەی چاوت بەهێز بێت و کاتێک شتێکی سوتاوت بینی نەیخۆیت. پرسیاریان لە دکتۆرێکی ئەوروپی باڵاپۆش کرد دەربارەی باڵاپۆشی کە ئایا نیشانەی دواکەوتن نییە. ئەویش زۆر بە سادەیی و زیرەکی وەڵامی پرسیارەکەی دانەوە وتی بێگومان مرۆڤ لە سەدەکانی یەکەم نیمچە ڕوود بوو. باپەی ڕۆیشتنی کات و پێشکەوتنی بیر و فکری دەستی کرد بە پۆشینی جلوبەرگ و ئەوەی من ئەمڕۆ لە سەریم و ئەو جلوبەرگەی دەیپۆشم لووتکەی پێشکەوتنە کە مرۆڤ پێی گەیشتووە وەڕووتی نیشانەی دواکەوتویی و گەڕانەوەیە بۆ سەدەکانی یەکەم. ئەگەر ڕووتی نیشانەی پێشکەوتن بێت ئەوە ئاژەڵەکان زۆر پێشکەوتوترن. کاتێک عومەری کوڕی خەتاب ویستی هورمەزان بکوژێت هورمەزان داوای ئاوی کرد. کاتێک ئاویان بۆ هێنا بەدەستەکانی گرتی و دەترسا و دەستی دەلەرزی. عومەر وتی تا ئاوەکەت دەخۆیتەوە ترست لەسەر نییە. هورمزان پەرداغەکەی بەردایەوە و ئاوەکەی نەخواردەوە. عومەر فەرمانی کوشتنی کرد. هورمەزان وتی ئایا نەتوت ژیانت مەترسی لەسەر نییە تا ئاوەکە نەخۆیتەوە خۆ ئاوەکەم نەخواردەوە. عومەر خوا لێی ڕازی بێت وتی خوا بتکوژێ ئەو دڵنیایەت لە من وەرگرت بێ ئەوەی هەستی پێ بکەم بڕۆ ئەوە ئازادم کردی. ڕەزیلێک بە خزمەتکارەکەی وت ئەو خواردنە بێنە و دەرگاکەش داخە. خزمەتکارەکەی وتی گەورم ئەوە هەڵەیە دەبێت بڵێ دەرگاکە داخە پاشان خواردنەکە بێنە. کۆمەڵێک کەس لە دەوری سفرە دانیشتبوون چەند ماسیەکی گەورە و بچووکیان برژاندبوو. خەریک بوو دەست بە خواردنیان بکەن لە ناکاو ئەشعەب لە دوورەوە بە دیار کەوت. یەکێکیان وتی ئەوە ئەشعەبە خێرا ماسیە گەورەکان بشارنەوە تەنها بچووکەکان بهێڵنەوە تا دەڕوات ئەو کاتە بە ئیسراحەت دەیان خۆین. ئەشعەب لە دوورەوە بینی کە ماسیە گەورەکانیان شاردەوە. کاتێک هات یەکسەر لەسەر سفرەکە دانیشت. وتیان ئەشعەب ڕاتچۆنە دەربارەی خواردنەکە. وتی بەخوا من زۆر ڕقم لە ماسیە لەبەر ئەوەی باوکم لە دەریادا نوقم بوو ماسیەکان خواردیان. وتیان دەی مادام وایە ئەوە ماسیت لە بەردەمە تۆڵەی خۆتی لێ بکەرەوە. ئەشعەب یەکێک لە ماسیە بچووکەکانی بەردەمی هەڵگرت و نزیشی کردەوە لە گوێی بەسیلەی چاویشی سەیری ئەو شوێنەی دەکرد کە ماسیە گەورەکانیان لێدانا بوو. پاشان وتی دەزانن ئەو ماسیە چی دەڵێت؟ هەمووان بە یەکەوە وتیان دەڵێت چی؟ وتی دەڵێت من باوکتم نەخواردووە لەبەر ئەوەی من بچووکم. ئەو کاتەی باوکت نقم بوو لەدایک نەبوو بووم. بەڵام ماسیەکی گەورە لێرە دانراوە ئەو باوکتی خواردووە و تۆڵەی خۆت لەو بکەوە و ئەو بخۆ. نوێنەری دەوڵەتی عوسمانی لەگەڵ گەورەکانی دەوڵەتی ئینگلیز کۆبەوە. یەکێک لە گەورەکانیان پێیوت بۆچی ئێوە سوورن لەسەر ئەوەی کە ئافرەتی موسڵمان لە ڕۆژهەڵاتی ئیسلامی دواکەوتوو بێت بەوەی کە داپۆشراو بێت و پیاوان نەتوانن بیبینن. ئەویش وەڵامی دایەوە وتی لەبەر ئەوەی ئافرەتان لە ڕۆژهەڵات حەز ناکەن کە جگە لە پیاوی خۆیان منداڵیان لە کەسی تر هەبێت. هەمووان بێدەنگ بوون و سەرسام بوون بەو وەڵامە ژیرانەیە. حەجاج 700 قامچی لە پیاوێکدا هەر قامسیەکی لێدەدا پیاوەکە دەیوت سوپاس بۆ خوا ئەلحەمدولیللا. ئەشعەب پێی گەیشت و پێیوت دەزانیت بۆچی حەجاج 700 قامچی لێدایت؟ وتی نەخێر. ئەشعەب وتی لەبەر ئەوەی زۆر سوپاسی خوات کرد. خوای گەورە دەفەرموێت لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم واتە سوێند بێ بێگومان ئەگەر ئێوە سوپاسی چاکەی من بکەن بۆتان زیاد دەکەم. ڕۆژێکیان ڕەشید بە پەهلووکی وت کێت خۆش دەوێت؟ پەهلوول وتی ئەوەی تێرم بکات. ڕەشید وتی من تێرت دەکەم خۆشت دەوێم. پەهلوول وتی خۆشەویستی بە دواخستن نابێت. کەشتیەک لە ناو دەریا تووشی چەند شەپۆڵێکی گەورە بوو خەریک بوو نقم ببێت. هەموو ئەوانەی لەسەر کەشتیەکە بوون زۆر ترسان تەنها پیاوێک نەبێت بەبێ دەنجی دانیشت بوو جوولەی نەدەکرد. هەندێکیان پێیان وت باشە تۆ ناترسیت؟ وتی نەخێر من نوشتەیەکم بۆ خۆم نووسیوە کە لە نقم بوون دەمپارێزێت. هەمووان ڕایان کرد و وتیان بۆ ئێمەشی بنووسە. وتی هەر نوشتەیەک بە 2 دینار دەنووسم. ئەوەی ویستی نوشتەکەی بۆ نووسی و پارەکەی لێوەرگرت. دوای ئەوەی ڕزگاریان بوو یەکێک زانی کە ئەوە کەسێکی فێڵبازە لێ نزیک بوویەوە و پێیوت ئایا نەدەترسایت بە درۆکەت بزان و فێڵەکەت ئاشکرا ببێت؟ وتی نەخێر.
ئەگەر کەشتێکە نقم بووبایە ئەوە هەمومان دەخنکاین بەڵام ئەوە ڕزگارمان بوو و فێڵەکەم سەری گرت. ئیبن جەوزی دەڵێت پیاوێک هاتە لای ئەبوو حازم پێیوت شەیطان دێتە لام و دەڵێت تۆ خێزانەکەت تەلاق داوە گومانم بۆ دروست دەکات. ئیبن جەوزی وتی ئەی تەلاقت نەداوە؟ پیاوەکە وتی نەخێر. ئیبن جەوزی وتی ئەی دوێنێ نەهاتیتە لای من و لێرە تەلاقت نەدا؟ پیاوەکە وتی نەخێر سوێند بەخوا ئەمڕۆ نەبێت هەر نەهاتوومە لای تۆوە و بە هیچ شێوەیەک تەلاقم نەداوە. ئیبن جەوزی وتی دەی ئەگەر ئەم جارە شەیطان هاتەلات سوێندی بۆ بخۆ هەروەک چۆن سوێندت بۆ من خوارد ئەوە ڕزگارت دەبێت. لە بەرنامەیەکدا گەنجێک پرسیاری لە شێخێک کرد وتی مۆبایلەکەم قورئانی تێدا خەزن کراوە و لەگەڵ خۆشم دەیبەم بۆ ئاو دەست ئایا کێشەی هەیە؟ شێخەکە یەکسەر وەڵامی دایەوە وتی نەخێر زۆر ئاساییە. گەنجەکە وتی ئاخر قورئانی تێدا خەزن کراوە. شێخەکە وتی کێشە نییە براکەم قورئانەکە لە ناو میمۆریەکەدا خەزنە. گەنجەکە وتی ئاخر ئەو میمۆریەش لە ناو مۆبایلەکەدایە. شێخەکە وتی تۆ هیچ قورئانت لەبەرە؟ گەنجەکە وتی بەڵێ زۆرم لەبەرە. شێخەکە وتی دەی قورئانەکە لە ناو مێشکتدا خەزنە ئەگەر وابێت دەبێت مێشکت لە دەرەوە دانەیت تا لە ئاودەست دەیتە دەرەوە لەبەر ئەوەی قورئانی تێدا خەزن کراوە. گەنجەکە قسەی نەما یەکسەر تەلەفۆنەکەی داخستەوە. ڕۆژێکیان ئیمامی شەعبی وتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت پارشێو بکەن ئەگەر بەوەش بێت کە پەنجە بخەیتە ناو گڵ و پاشان بیخەیتە ناو دەمتەوە. یەکێک وتی ئەی شێخ کام پەنجەیە؟ شەعبی پەنجە گەورەکەی قاچی گرت و وتی ئەوەیان. کۆمەڵێک کەس سەرباهۆزێک هاتنە لای خەلیفە هیشامی کوڕی عەبدولمەلیک بۆ ئەوەی باسی هەژاری و نەبوونی و حاڵی خراپی خۆیانی بۆ بکەن. خەلیفە قەناعەتی با قسەکانیان نەکرد. گەنجێک لە ناویاندا هەستا وتی ئەی پێشەوای باوەڕداران ئەگەر ئەو ماڵە هی خوایە ئەوە دابەشی بکە بەسەر بەندەکانیدا و ئەگەر ئی خۆتا ئەوە خێری پێ بکە و ئەگەر هی ئێمەشە ئەوە لێمانی مەگرەوە. خەلیفە وتی بەخوا بیانوێکت بۆ نەهێشتمەوە. عوسمانی کوڕی حەفز بەلای ئەبوو نەوازدا ڕۆیش کە نەخۆش بوو. ڕەنجی زەرد هەڵگەڕا بوو. عوسمان کەسێکی زۆر ناشیرین بوو بە ئەبوو نەواسی وت ئەوە چیتە بۆوە ڕەنگت زەرد بووە؟ ئەبوو نەواس وتی کاتێک تۆم بینی بیری تاوانەکانی خۆمم کەوتەوە. عوسمان وتی جابۆ بە بینینی من بیری تاوانەکانت کەوتەوە. ئەبوو نەواس وتی ترسام کە خوا بەهۆی تاوانەکانمەوە سزام بدات و وەک تۆ بمکات بە مەیمون. بوحتەری شاعیر دەڵێت ڕۆژێکی زستانی زۆر سارد لای خەلیفە متەوەکیل بووین. پیاوێکی لابوو ناوی عوبادە بوو. فەرمانی پێکرد کە خۆی فڕێداتە ناو گۆمە ئاوێکی سارد. ئەویش خۆی فڕێدا و خەریک بوو لە سەرما بمرێت. پاشان لە گۆمەکە هێنایەت دەرەوە لالایەکی مەجلیسەکە دانیشت. خەلیفە وتی ئەی عوبادە حاڵت چییە؟ وتی ئەی پێشەوای باوەڕداران لە قیامەت گەڕاومەوە. خەلیفە وتی حاڵی براکەم واسیق چۆن بوو؟ وتی سەردانی دۆزەخم نەکرد. خەلیفە زۆر پێکەنی و فەرمانی کرد خەڵات بکرێت. پیاوێک بانگەشەی پێغەمبەرەتی دەکرد و دەیوت من موسای کوڕی عیمرانم. هەواڵەکە گەیشتە لای خەلیفە و داوای کرد بیهێنن. کاتێک هێنایەنە لای خەلیفە پێیوت تۆ چیت؟ وتی من موسای کوڕی عیمرانم. خەلیفە وتی ئەوە ئەو گۆچانەیە کە بوو بەمار؟ پیاوەکە وتی بەڵێ. خەلیفە وتی دەی گۆچانەکەت فڕێدە با ببێت بەمار هەروەک چۆن موسا پێغەمبەر کردی. پیاوەکە وتی تۆ بڵێ من پەروەردیگاری هەرە بەرز و بڵندی ئێوەم هەروەک چۆن فیرعەون وتی هەتا منیش گۆچانەکە بکەم بەمار هەروەک چۆن موسا کردی. پیاوێکیان هێنایە لای خەلیفە مەئمون کە بانگەشەی پێغەمبەرەتی دەکرد. مەئمون پێیوت بەڵگەت چییە؟ پیاوەکە وتی دەزانم چیت لە ناو دڵدایە. مەئمون وتی چیم لە ناو دڵدایە؟ پیاوەکە وتی تۆ پێت وایە کە من درۆ دەکەم. خەلیفە پێکەنی و ڕێگەیدا بڕوات. دەجێڕنەوە کە پیاوێک سواری وڵاغێک بوو و محەممەدی کوڕی عەلی بەپێ لەگەڵی دەڕۆیشت. چەند کەسێک بینیان پێیان وت چۆن تۆ سوار دەبیت و محەممەدیش بەپێ بڕوات. وتی ئەو فەرمانی ئەوەی پێکردم ئەگەر بە قسەی بکەم و سوار بم باشترە لەوەی بەپێ بڕۆم و سەرپێچی بکەم. پیاوێک نیوەی شەو هاتە لای ئەبوو حەنیفە و پێیوت
ئەی پێشەوە فریام کەوە پێش ئەوەی ڕۆژ بێتەوە دەنا تەلاقم دەکەوێ. ئەبوو حەنیفە وتی بۆچی؟ پیاوەکە وتی ئەمشەو لەگەڵ خێزانم لە یەک تووڕە بووین و قسەی لەگەڵ نەدەکردم پێم وت ئەگەر تا بەیانی قسەم لەگەڵ نەکەیت ئەوە 3 تەلاق دراویت. دواتر زۆر داوام لێ کرد و لێی پاڕامەوە کە قسەم لەگەڵدا بکات کەچی ڕازی نەبوو. ئەبوو حەنیفە وتی بڕۆ لای بانگ بێژی مزگەوت و پێی بڵێ بانگ بدات پێش ئەوەی کاتی بەیانی دابێت. خێزانەکەت کاتێ گوێی لە بانگ بوو قسە دەکات. پیاوەکە ئەمەی کرد و ڕۆیشتەوە ماڵەوە. کاتێک بانگبێژ بانگیدا خێزانەکەی پێیوت ئەوە ڕۆژیش داهات و لە دەستت ڕزگارم بوو. پیاوەکە وتی سوپاس بۆ خوا قسەت لەگەڵ کردم پێش ئەوەی ڕۆژ بێتەوە و لەو کێشەیە ڕزگارم بوو. دەشتەچیەک لە کوڕەکەی تووڕە بوو سەرزەنشتی کرد بە دایکی و پێیوت سەرپێچیم دەکەیت و لوتت بەرز دەکەیت لە کاتێکدا تۆ کوڕی کارەکەرێکیت. کوڕەکە وتی بەخوا ئەو کارەکەرەیە باشترە بۆ من لە تۆ. باوکی وتی چۆن باشترە لە کاتێکدا ئەو کەسێکی کۆیلەیە و من کەسێکی ئازادم. کوڕەکە وتی لەبەر ئەوەی ئەو لە پیاوێکی ئازاد منی هێنایە سەر دونیا بەڵام تۆ لە ئافرەتێکی کۆیلە منت هێنایە سەر دونیا. کۆمەڵێک پیاو لە کوفەوە هاتنە لای عومەری کوڕی خەتاب و سکاڵایان لە سەعدی کوڕی ئەبی وەقاس کرد. عومەر وتی خەڵکی کوفە ئەگەر پیاوێکی لەخوا ترسم کردە فەرمانڕەوە بەسەریاندا ئەوە بەلاوازی دادەنێن و ئەگەر یەکێکی بەهێزم کردە فەرمانڕەوە بەسەریاندا ئەوە بە خراپەکاری دادەنێن. مغەیرە پێیوت ئەی پێشەوای باوەڕداران کەسی لەخوا ترسی لاواز تەقوایەکەی بۆ خۆیەتی و لاوازیەکەی لەسەر تۆیە و کەسی بەهێزی خراپەکار خراپیەکەی بۆ خۆیەتی و بەهێزیەکەی بۆ تۆیە. عومەر وتی ڕاست دەکەیت. مغەیرەی کردە فەرمانڕەوایان لە سەردەمی عومەر و عوسمان و معاویەش هەر فەرمانڕەوایان بوو هەتا وەفاتی فەرموو. دەجێڕنەوە کە گۆرانی بێژێکی ئافرەت هاتە لای سوڵتان مەلیکشا گۆرانیەکەی زۆر پێخۆش بوو و زۆر پێی سەرسام بوو. پاشان چووە ناو دڵیەوە و نیازی تێکەڵی ژن و مێردی کرد. ئافرەتەکە وتی ئەی سوڵتان من بە پەرۆشم بۆ ئەم دەم و چاوە جوان و شۆخ و شەنگەت کە بە ئاگر سزا بدرێت و حەڵاڵ ئاسانترە و لە نێوان حەڵاڵ و حەرامدا یەک وشە هەیە. سوڵتان وتی ڕاست دەکەیت. بانجی قازی کرد بۆ ئەوەی لە یەکیان مارە بکات. لە یەکی مارەکردن و هەتا مرد هەر لای بوو. کاتێک ئەبوو نەواس نەخۆش بوو جەماز هاتە لای و پێیوت ئەی ئەبوو نەواس لەخوا بترسە داوێن پیسیت لەگەڵ چەندەها ئافرەتی داوێن پیس کردووە و چەندەها تاوانی ترت کردووە. تۆ ئێستا لەو بارودۆخەدایت تەوبە بکە پێش ئەوەی بمریت. ئەبوو نەواس وتی ڕاست دەکەیت بەڵام نایکەم. جەماز وتی بۆچی؟ ئەبوو نەواس وتی لەبەر ئەوەی دەترسم تەوبەم لەسەر دەستی یەکێکی وەکو تۆ بێت. کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئەبوو بەکر لە مەککەوە کۆچیان کرد بۆ مەدینە کافرەکانی قوڕەیش دوایان کەوتن و 100 وشتریان کردە خەڵات بۆ ئەو کەسەی بتوانێت سەری پێغەمبەریان صلی الله علیه وسلم بۆ بهێنێت. کاتێک لە ڕێگادا بوون بەرەو مەدینە کافرێکی قوڕەیش کە بەدوای پێغەمبەردا دەگەڕا هاتە لایەن. ئەو کافرە پێغەمبەری نەدەناسی و نەیدەزانی کە لەگەڵ ئەبوو بەکر بەیەکەوە بەڕێکەوتون بەرەو مەدینە. بە ئەبوو بەکری وت ئەو پیاوە چێ لەگەڵتا؟ ئەبوو بەکر نەیویست درۆ بکات بۆ ئەوەی نەڵێن هاوڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم درۆزنن. وتی ئەوە ڕێنیشان دەرمە. ئەبوو بەکر مەبەستی ئەوە بوو کە ڕێگای ڕاستی ئیسلام نیشان دەدات. پیاوەکەش وای زانی مەبەستی ئەوەیە کە ڕێگای مەدینەی نیشان دەدات. خەلیفەیەک ماوەیەک هاوڕێیەکی دیار نەما پرسیاری کرد دەربارەی وتیان نەخۆشە. پاشماوەیەکی تر پرسیاری کردەوە دەربارەی وتیان مرد. خەلیفە پرسیاری دەربارەی هۆکاری نەخۆشیەکەی کرد وتیان تووشی خۆشەویستی کێنێزەکێک بوو بەو هۆیەوە نەخۆش کەوت پاشان مرد. خەلیفە ویستی ئەو کەنیزە ببینێت بۆیە داوای کرد بیهێنن. کاتێک هێنایان بینی چاوێکی کوێرە. خەلیفە پێیوت ئەوە بەکام چاوە سەیری کردووی وا لە خۆشەویستیت مردووە. وتی بەو چاوەی کە خەڵک تۆیان پێبینیوە و کردویانیت بە خەلیفە بەسەر خۆیاندا. خەلیفە سەرسام بوو بە وەڵامەکەی وتی حەق بووە بمرێت. دیارە سەرسام بووە بە زمان پاراویەکەی. مامۆستایەکی هونەر لەگەڵ قوتابیەکانی لا پێشەنگایەکی وێنەدا دەسوڕانەوە بە قوتابیەکانی وت
باوا دابنین لە ناکاو ئەم هۆڵە گڕی گرت هەڵێکتان بۆ ڕێککەوت کە 5 تابلۆ لەو تابلۆیانەی نمایش کراون بۆ خۆتان ڕزگار بکەن کام وێنەیە هەڵدەبژێرن بۆ ئەوەی ڕزگاری بکەن یەکێک لە قوتابیەکان یەکسەر وەڵامی دایەوە وتی کامەیان لە دەرگاکە نزیکتر بوو ئەو ئەسماعی دەڵێت فەرمانڕەوایەک پیاوێکی دەشتەچی ڕاستپارد بۆ ئەوەی کارێک بکات دەشتەچیەکە خیانەتی لە کارەکەدا کرد فەرمانڕەواش لە ئیشەکە دووری خستەوە و داوای کرد بیهێننە لای کاتێک هێنایان پێیوت ئەی دوژمنی خوا پارە و ماڵی خوا دەخۆیت دەشتەچیەکە وتی ئەی پارەی چێ بخۆم ئەگەر پارە و ماڵی خوا نەخۆم زۆر دەوری شەیطانمدا فلوسێکم بداتێ نەیدامێ فەرمانڕەواکە پێکەنی و ڕێگەیدا بڕوە یەکێک پرسیاری لە شێخ موحەممەد غەزالی کردوتی ئەی شێخ حکمی کەسی نوێژنەکرد چییە وەڵامی دایەوە وتی حکمی ئەوەیە کە دەستی بگریت و لەگەڵ خۆت بیهێنی بۆ مزگەوت بانگخواز بە نەک قازی خەلیفە ئەبوو جەعفەری مەنسوور پرسیاری لە پیاوێک کرد کە شەڕی دژی سوپاکەی کردبوو پێم بڵێ کام سەربازم لە هەمووان ئازاتر بووە و خێراتر بەرەو ڕووتان هەنگاوی هەڵدەگرت پیاوەکە وتی دەموچاویان ناناسم بەڵام پشتەوەیان دەناسمەوە پێیان بڵێ پشتم تێبکەن بۆ ئەوەی پێت بڵێم کامەیان ئیبن سەلام دەڵێت فەرزدەقی شاعیر بەلاماندا تێپەڕی بە عنبەسەی وت ئەرێکەی دەچیتە قیامەت عنبەسە وتی ئیشت چیە لەوێ فەرزدەق وتی نامەیەکم هەیە دەمەوێت بۆ باوکمی بنێرم عنبەسە وەڵامی دایەوە ڕێگەم بە دۆزەخدا نییە بە دوای یەکێکدا بگەڕێ بچێتە دۆزەخ دەشتەچیەک لە بەردەم مەئموندا وەستا کە تاوانێکی کردبوو مەئمون وتی سوێن بەخوا دەتکوژم ئەی دەشتەچی لە سزای ئەو تاوانەی کە کردوتە دەشتەچیەکە وتی بمبورە ئەی پێشەوەی باوەڕداران مەئمون وتی ئەگەر لێت ببورم چۆن بەخوا بگەم دەشتەچیەکە وەڵامی دایەوە بەخوا ئەگەر بە تاوانباری بەخوا بگەی باشترە لەوەی کە بە خوێن ڕێژی پێی بگەی ئیمام ساڵح کوڕی موحەممەد دەڵێت چوومە ناو میسر بینیم ئاڵقەیەکی گەورە بەستراوە وتم ئەوە چێیە وتیان ئەوە مامۆستای نەحوە لێی نزیک بوومەوە گوێم لێبوو دەیوت ئەوەی پیتی ساد بێت دەتوانیت بەسین دەری ببڕیت منیش چوومە لایەن وەوتم السلام عليكم يا أبا صالح أسليتم ڕاستەکەی السلام عليكم يا أبا صالح أصليتم پێی وتم بێشەرم ئەوە چ قسەکردنێکە وتم ئەوە قسەی خۆتە ئێستا وتت ئەوەی پیتی ساد بێت دەتوانیت بەسین دەری ببڕیت ئەشعەب دەڵێت کەنیزەکێک دینارێکی هێنایە لام وتی ئەم دینارم بۆ هەڵگرە منیش لێم وەرگرت و خسمە ناو نوێنەکانەوە دوای چەند ڕۆژێک داوای دینارەکەی کردەوە وتم دینارەکەت مناڵێکی بووە درهەمێکم لەوێ دانابوو وتم ئەوە منداڵەکەیەتی هەڵی بگرە ئەویش درهەمەکەی هەڵگرت و ڕۆیشت دوای چەند ڕۆژێکی تر گەڕایەوە و داوای دینارەکەی کردەوە وتم دینارەکەت مناڵێکی تریشی بووە ئەم جارش درهەمێکی هەڵگرت و ڕۆیشت جاری سێمیش ئەمە دووبارە بوویەوە جاری چوارم گەڕایەوە کاتێک بینیم دەستم کرد بە گریان وتی ئەوە بۆچی دەگریت وتم دینارەکەت مرد بەهۆی زەیستان خوێنی دوای منداڵ بوون وتی چۆن دینار زەیستانی هەیە وتم ئەی گەمژە چۆن باوەڕ دەکەیت کە منداڵی دەبێت بەڵام باوەڕ ناکەیت کە زەیستانی هەیە زوبەیری کوڕی بەکار دەڵێت ئافرەتێک هاتە لای ئیبن زوبەیر شکاتی لە هاوسەرەکەی کرد بەوەی لەگەڵ کارەکەرەکەی دەستی تێکەڵ کردووە ئەویش فەرمانی کرد بیهێنن کاتێک هێنایان پرسیاری لێکرد چی دەڵێت دەربارەی ئەوەی خێزانەکەت دەیڵێت پیاوەکە وتی خێزانەکەم ڕەشە و کارەکەرەکەشی هەر ڕەشە منیش چاوم کز بووە بە تایبەت شەوانە تارمایان دێتە سەر و لێچیان جیا ناکەمەوە بۆیە ئەوەی لێم نزیک ببێتەوە حیسابی خێزانمی بۆ دەکەم فەرمانڕەوایەکی کوفە خێزانەکەی کچێکی بوو زۆر پێی ناخۆش بوو لەبەر ئەوەی حەزی لە کوڕ بوو بۆیە وازی لە خواردن هێنا پەهلول کە شێتێکی ئەو سەردەمەیە هاتە لای و پێیوت ئەم خەم و خەفەتت لە چییە دڵتەنگیت بە منداڵێکی ساخ کە پەروەردیگار پێی بەخشیویت ئایا حەزت دەکرد لە جێگەی ئەو منداڵێکی وەک منت بوایە فەرمانڕەوەکە کاتێک گوێی لەمە بوو پێکەنی و خەم و پەژارەی نەما
کاتێک حاتب بن ئەبی بەڵتەعا نامەی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ فەرمانڕەوای ڕۆمەکان لە میسر برد، فەرمانڕەواکە وتی ئەگەر محەممەد پێغەمبەرە چی ڕێگری لێ دەکات کە نزا بکات لەوانەی دژایەتی دەکەن و لە شارەکەی دەری دەکەن. حاتب وتی ئەی چی ڕێگری لە عیسا پێغەمبەر کرد سەلامی خوای لێبێت کاتێک یەهودیەکان گرتیان کە لە سێدارەی بدەن نزایان لێ بکات و لە ناویان بەرێت. پیاوێکی پیر ڕۆیشتە لای سوڵتان سلێمانی قانونی و سکاڵەی لە سەربازەکانی کرد کە مەڕ و ماڵاتەکەیان دزی بوو کاتێک خەوی لێکەوت بوو. سوڵتان پێیوت پێویست بوو لەسرت چاودێری مەڕ و ماڵاتەکەت بکەیت نەوەک بخەویت. پیاوەکە وەڵامی دایەوە گەورم، وامزانی تۆ بە ئاگایت بۆیە بەهێمنی خەوتم. سوالکەرێک لە دەرگای ماڵێکی دا و داوای یارمەتی لێکردن پێیان وت خوا ڕزقت بدات. وتی پارچەنانێک، وتیان نیمانە. وتی کەمێک گەنم یان جۆ یان پاقڵە، وتیان نیمانە. وتی کەمێک ڕۆن یان شیر یان کەرە، وتیان نیمانە. وتی دەی باشە پەرداغە ئاوێکم بۆ بێنن، وتیان ئاویشمان نییە. وتی ئەی بۆ لێرە دانیشتون هەستن سوال بکەن ئێوە لە من شایستەترن. دەشتەچیەک لە بەردەم فەرمانڕەوایەک وەستا بوو بۆ ئەوەی لەسەر تاوانێک دادگایی بکرێت کە پێی تۆمەتبار کرابوو. لە ناکاو قاخەزێکی دەرهێنا کە کێشەکەی تێدا نووسرا بوو بۆ فەرمانڕەوای ڕاگرت بۆ ئەوەی لێی وەربگرێت وەوتی هاؤم قڕەئوا کیتابیە، ها نامەکەم بگرن و بیخوێننەوە. فەرمانڕەوا پێیوت ئەمە ڕۆژی دوایی دەوترێت. دەشتەچیەکە وتی ئەمڕۆ لە ڕۆژی دوایی خراپترە، لەبەر ئەوەی ڕۆژی دوایی خراپەکانم و چاکەکانیشم دێنن، بەڵام ئێوە ئەمڕۆ تەنها خراپەکانی منتان هێناوە و واستان لە چاکەکانم هێناوە. فەرمانڕەوا پێکەنی و لی خۆش بوو. دەشتەچیەک هاتە لای پاشایەک و مەدح و ستایشی دەکرد و نزای بۆ دەکرد. لەو بارودۆخەدا بوو لە ناکاو دەنگێکی لێوە هات و هەموو ئەوانەی لەوێ بوون گوێیان لێبوو. دەشتەچیەکە هیچ خۆی تێک نەدا و شەرمی نەکرد، بەڵکو ئاوڕی دایەوە بۆ دواوەی خۆی و سەیری سمتەکانی خۆی دەکرد و پێی دەوتن ئەم پاشا گەورەیە شایستەی ئەوەیە بە هەموو ئەندامەکان سوپاس و ستایشی بکرێت، بەڵام ئەگەر بینیت زمان قسە دەکات تۆ بێدەنگ بە. پاشا زۆر پێکەنی و داواکاریەکەی بۆ جێبەجێ کرد. پیاوێک لە نزیک جوحا دانیشت بوو، لە ناکاو دەنگێکی لێوە هات، زۆر شەرمی کرد، دارێکی هەڵگرت و خشەخشی پێدەکرد بۆ ئەوەی وانیشان بدات کە دەنگەکە هی ئەو دارە بووە. جوحا پێیوت باشە ئەوە گریمان دەنگەکەشت شاردەوە، ئەی چی لە بۆنەکەی دەکەیت؟ ڕۆژێکیان ئیبن سەماک قسەی دەکرد و خزمەتکارێکی گوێی بۆ گرت بوو. کاتێک لە قسەکردن تەواو بوو بە خزمەتکارەکەی وت پێت چۆن بوو؟ خزمەتکارەکە وتی زۆر جوان چاک بوو، بەڵام قسەکانت زۆر دووبارە دەکردەوە. ئیبن سەماک وتی بۆیە دووبارەم دەکردەوە هەتا ئەوەی باش تێی نەگەیشتووە تێی بگات. خزمەتکارەکە وتی ئاخر هەتا ئەوە تێدەگات کە باش تێی نەگەیشتووە ئەوە بێزار دەبێت کە تێی گەیشتووە. لە سەردەمی خەلیفە مەئموندا پیاوێک داوای پێغەمبەرایەتی دەکرد. کاتێک هێنایانە لای خەلیفە پێیوت موعجیزەت چییە؟ پیاوەکە وتی چیت دەوێت داوا بکە. خەلیفە قوفڵێکی لابوو وتی ها ئەو قوفڵە بکەرەوە. پیاوەکە وتی من وتم پێغەمبەرم نەموتووە ئاسنگەرم. خەلیفە پێکەنی و ڕێگەیدا بڕوات. گۆزەکەرێک زۆر لێهاتوو بوو لە دروستکردنی گۆزەدا. خەلیفە حەزی لێبوو سەیری بکات و بیبینێت کە چۆن کار دەکات، بۆیە بانگێشی کردە کۆشکەکەی، ئەویش هاتوو هەموو ئەو کەلوپەلانەی کە پێویستی بوون بۆ دروستکردنی گۆزە لەگەڵ خۆی هێنانی. کاتێک خەریک بوو دەست بە کارەکەی بکات، خەلیفە هاتە لای و ئەویش لەبەری هەستا. خەلیفە پێیوت دانیشە و بەردەوام بە لە کارەکەت، من بۆ ئەوە نەهاتوم لەبەرم هەستیت، بەڵکو بۆ ئەوە هاتوم کە ببینم چۆن کار دەکەیت. گۆزەکەرەکە وتی و من بۆ ئەوە نەهاتوم کە ڕەوشتم خراپ بکەم، بەڵکو بۆ ئەوە هاتوم کە ڕەوشتم زیاد بکات لەلات. خەلیفە سەرسام بوو بە وەڵامەکەی. شاعیرێک وتی من ئەگەر لە کۆتایی هەموو شاعیرەکانیشەوە هاتەبم شعری وا دەنووسم کە هەرگیز شاعیرانی پێشخۆم نەیانتوانی بێت شعری وا بنووسن. یەکێک وتی ئەگەر ڕاست دەکەیت بەو پیتانە مەنووسە کە ئەوان پێیان نووسیوە. لە سەردەمی موعتەسیمدا پیاوێک داوای پێغەمبەرایەتی دەکرد. هێنایانە لای خەلیفە و پێیوت تۆ پێغەمبەریت؟
پیاوەکە وتی بەڵێ. خەلیفە وتی بۆ سەر چێ ڕەوانە کراویت؟ پیاوەکە وتی بۆ سەر ئێوە. خەلیفە وتی من شایەدی دەدەم کە تۆ کەسێکی جێل و گەمژەیت. پیاوەکە وتی بۆ هەر گەلێک یەکێکی وەک خۆیان دەنێردرێت. خەلیفە پێکەنی و فەرمانی کرد شتێکی پێ بدەن. یەکێک بە پیاوێکی وت تۆ خەڵکی شارێکی سووک و ڕیسوایت. ئەویش وەڵامی دایەوە و پێیوت من بەهۆی شارەکەمەوە عیبدار دەکرێم بەڵام تۆ خۆت مایە عیبداری بۆ شارەکەت. حەجاج بە پیاوێکی وت من درێژترم یان تۆ. پیاوەکە وتی تۆ عەقڵت درێژترە و منیش باڵام. متەوەکیل بە ئەبوو عەینائی وت سەعیدی کوڕی عەبدولمەلیک پێت پێدەکەنێت. ئەبوو عەینا وتی إن الذين أجرموا كانوا من الذين آمنوا يضحكون. واتا بێگومان ئەوانەی تاوانیان دەکرد گاڵتەیان بە ئیمانداران دەهات و پێیان پێدەکەنین. خەلیفە ڕەشید بە ئیسماعیلی نووسەری وت حەز دەکەم وەک تۆ ختم خۆش بوایە. ئیسماعیل وتی ئەی پێشەوای باوەڕداران ئەگەر خەتخۆشی پایەبەرزی بوایە ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کەس خەتی خۆشتر دەبوو. ئەبوو جەعفەری مەنسوور بانجی ئەبوو حەنیفەی کرد بۆ ئەوەی ببێتە قازی. بەڵام ئەبوو حەنیفە ڕازی نەبوو. ئەویش زیندانی کرد. پاشان بانجی کردەوە و پێیوت ئایا ڕازیت لەوەی کە ئێمە تێیداین؟ ئەبوو حەنیفە وتی ئەی پێشەوای باوەڕداران من گونجاو نیم بۆ دادوەری. خەلیفە وتی درۆت کرد. ئەبوو حەنیفە وتی پێشەوای باوەڕداران حکمیدا کە من گونجاو نیم بۆ دادوەری لەبەر ئەوەی بە درۆزنی دانام. ئەگەر من درۆزن بم ئەوە گونجاو نیم بۆ دادوەری و ئەگەر ڕازگۆ بم من ڕاز دەڵێم کە گونجاو نیم بۆ دادوەری. حەجاج بە سەعیدی کوڕی جوبەیری وت کام کوشتنت پێخۆشە بۆ خۆتی هەڵبژێرە. سەعید وتی تۆ بۆ خۆتی هەڵبژێرە لەبەر ئەوەی تۆڵە لێکردنەوەت لە پێشە. عەلی کوڕی جەعەد کەنێزەکێکی بە 3 دینار کڕی. ئیبن قادم پێیوت چی لەو کەنیزەکە دەکەیت؟ عەلی وتی ئەگەر ئەوە شتێک بوایە لەسەر براکان تاقی کرابایەوە ئەوە لەسرم تاقی دەکردیەوە. گەنجێک لە بەنی هاشم هاتە لای خەلیفە مەنسوور. خەلیفە پرسیاری لێکرد دەربارەی مردنی باوکی. گەنجەکە وتی باوکم خوا لێی ڕازی بێت لە فڵان ڕۆژەدا نەخۆش کەوت و لە فڵان ڕۆژەدا خوا ڕەحمی پێ بکات و ئەوەندە ماڵ و سامانەی لە دوای خۆیدا بەجێ هێشت خوا لێی خۆش بێت و ئەوەندە منداڵەی لە دوای خۆیدا بەجێ هێشت ڕەحمەتی خوای لێبێت. ڕەبیعی کوڕی یوسف کە بە منداڵی دۆزرابوویەوە لێی تووڕەبوو وتی لە بەردەم پێشەوای باوەڕداران ئەوەندە نزا بۆ باوکت مەکە. گەنجەکە وتی لۆمەت ناکەم لەبەر ئەوەی باوکت نازی هەڵنەگرتووی و تامی باوکایەتیت نەچەشتووە. مەنسوور ئەوەندە پێکەنی کە پێشتر نەیان بینی بوو ئەوەندە پێ بکەنێت. پیاوێک ویستی کەنێزەکێک بفرۆشێت. پێیان وت قاچەکانی باریکن. وتی بۆ دەتانەوێت ژوورێک لە سەرسەری دروست بکەن؟ پیاوێک لە سەردەمی خەلیفە مەهدی بانگەشەی پێغەمبەرایەتی دەکرد. هێنایانە لای مەهدی و پێیوت تۆ پێغەمبەریت؟ وتی بەڵێ. وتی بۆ لای چێ ڕەوانە کراویت؟ پیاوەکە وتی بۆ ئێوە هێشتان بچمە لای ئەوانەی کە بۆیان ڕەوانە کرابووم نیوەڕۆ ڕەوانە کراوم و ئێوارە زیندانیتان کردم. مەهدی زۆر پێکەنی خەڵاتێکی کرد و ڕێگەیدا بڕوات. بە عەبدوڵای کوڕی سلێمان وترا پەلە مەکە پەلەکردن لە شەیتانەوەیە. عەبدوڵا وتی ئەگەر بەم شێوەیە بوایە موسا نەیدەوت وعجلت إليك ربي لترضى واتە بۆیە بە پەلە هاتم بۆلات ئەی پەروەردیگارم بۆ ئەوەی لێم ڕازی بیت. جارێکیان پیاوێکیان هێنایە لای فەرمانڕەوای شار کە کوندەیەکی بەتاڵی پێبوو. فەرمانی کرد لێی بدرێت. پیاوەکە وتی بۆچی لێم بدرێت؟ فەرمانڕەواکە وتی لەبەر ئەوەی ئامرازێکی شەرابت مەی پێیە. پیاوەکە وتی ئەگەر وابێت تۆش ئامرازێکی زینات پێیە. ئەبوو هیندی داوای کچی پیاوێکی هۆزی تەمیمی کرد. پیاوەکە پێیوت ئەگەر وەکو باوکت بوای ئەوە کچەکەم پێدەدایت. ئەبوو هیندی وتی ئەگەر وەکو باوکم بوام داوای کچی تۆم نەدەکرد. فەرمانڕەوایەک شمشێری بەسەر سەربازەکانیدا دابەش دەکرد. شمشێرێکی کۆن و خراپیدا بە سەربازێک و پێیوت ها ئەم شمشێرە فەرمان پێکراوە. سەربازەکە وتی فەرمانی پێکراوە کە هیچ شتێک نەبڕێت. فەرمانڕەواکە شمشێرەکەی بۆ گۆڕی و بە زیادەوە شتی پێدا.
ئافرەتێکی خەواریجیان هێنایە لای حەجاج. حەجاج بەوانەی وت کە لە دەوروبەری بوون ڕاتان چییە؟ وتیان بیکوژە. ئافرەتەکە وتی هاوڵانی براکەت باشتر بوون لە تۆ و لە هاوڵانی تۆ. حەجاج وتی براکەم چێیە؟ ئافرەتەکە وتی فیرعەون. کاتێک ڕاوێژی بە هاوڵەکانی کرد دەربارەی موسا وتیان قالوا ئەرجه وئەخاه وئەرسل فی المەدائین حاشرین. واتە جارێ وازی لێبێنە لەگەڵ براکەیدا و چەند پیاوێک بنێرە لە شارەکاندا هەموو جادوکەرەکان کۆ بکەنەوە. فەرمانڕەوای ئەندەلوس نامەیەکی بۆ فەرمانڕەوای میسر نارد کە جنێوی بە خۆی و بە باوچیدا. ئەویش وەڵامی دایەوە و بۆی نووسی ئێمەت ناسی جنێوت پێداین، ئەگەر ئێمەش تۆمان ناسیبە وەڵاممان دەدایەوە. پیاوێکی دەشتەچی لە مەجلیسێک دانیشت بوو لە ناکاو دەنگێکی لێوە هات. هەندێک منداڵ و گەنج کە لەوێ بوون پێکەنین. پیاوەکە وتی گەنجینە، ئایا گوێتان لە شتێک بوو کە لە شوێنی خۆیدا نەبێت؟ دەڵێن ڕێوی سەرزەنشتی دێڵە شێرێکی کرد بەوەی کە لە تەمەنیدا تەنها یەک بەچکەی بووە. ئەویش وەڵامی دایەوە وتی ڕاستە بەڵام شێر بوو. کاتێک ڕەشید تەوافی دەکرد پیاوێک پێیوت ئەی پێشەوەی باوەڕداران دەمەوێت قسەیەکی ڕقت پێ بڵێم لێم قبول بکە. ڕەشید وتی خوا کەسێکی لە تۆ باشتری نارد بۆ لای کەسێکی لە من خراپتر پێیوت فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى. واتە جاقسە لەگەڵ فیرعەون بکەن بە نەرمونیانی بەڵکو بیر بکاتەوە یان بترسێ لە سزای خوا. پیاوێک بە معاویەی وت بەخوا بەیعەتم پێدای هەرچەندە زۆریشم پێناخۆشە. معاویە وتی خوا خێرێکی زۆر بخاتە ئەو پێناخۆش بوونەت. شەوێکیان ڕەشید بانگی ئەبوو یوسفی کرد و دەربارەی بابەتێک پرسیاری لێ کرد. ئەویش وەڵامی دایەوە. ڕەشید فەرمانی کرد 100,000 درهەمی پێ بدەن. وتیان خەزنەدار لە ماڵەکەی خۆیەتی و دەرگاکانیش داخراون. ئەبوو یوسف وتی منیش لە ماڵەوە بووم و دەرگاکانیش داخرابوون کاتێک بانگی کردم کرانەوە. بە فەیلسوفێکیان وت بۆچی ژن ناهێنیت بۆ ئەوەی منداڵت هەبێت؟ وتی لەبەر خۆشەویستیم بۆ منداڵ بەخوا من بۆ خۆم حەزم لە دنیا نییە تا بۆ ئەو حەزم لێی بێت. ساڵحی کوڕی عەلی لە عەبدولمەلیکی کوڕی تووڕەبوو پێیوت ئەی کوڕی سۆزانی. عەبدولمەلیک وتی الزانیة لا ينكحها إلا زان أو مشرك. واتە و ئافرەتی سۆزانی زیناکەر مارەی ناکات پیاوی زیناکەر یان پیاوی مشریک نەبێت. عەمری کوڕی عاص بە معاویەی وت ئای چەند ماڵ و سامانت خۆش دەوێت؟ معاویە وتی بۆ خۆشم نەوێت کەسی وەک تۆی پێدەکەم بە کۆیلا. پیاوێک بە نابینایەکی وت تاکەی چاوت ناکەیتەوە. وتی چاو بکەمەوە تا چی پێ ببینم. پیاوێک بە شەریکی وت پێم بڵێ کاتێک پێشەوا عەلی بە حەسەنی کوڕی وت خۆزگە باوکت 20 ساڵ پێش ئێستا دەمرد ئایا گومانی لە فەرمانڕەوایەتەکەی خۆی هەبوو بۆیە ئەمەی وت؟ شەریک پێیوت پێم بڵێ ئایا مەریەمی دایکی عیسا پێغەمبەر سەلامی خوایان لێبێت گومانی لە داوێن پاچی خۆی هەبوو کاتێک وتی یا لەیتەنی مت قبل هذا وكنت نسيا منسيا. واتە ئای خۆزگا پێش ئەو ڕووداوە بمردمایە و من شتێکی لە بیرچووەی باس نەکراو بوومایە. پیاوەکە بێدەنگ بوو هیچ قسەیەکی تری نەکرد. جارێکیان ئەشعەب نوێژی زۆر کورت کردەوە و پێیان وت نوێژەکەت زۆر کورت کردەوە. وتی لەبەر ئەوەی ڕیای تێدا نەبوو. دەشتەچیەک داوای یارمەتی لە خەلیفە عەبدولمەلیک کرد. ئەویش پێیوت داوا لە خوا بکە. دەشتەچێکە وتی داوام لێ کرد حەواڵەی لای تۆی کردم. خەلیفە پێکەنی و یارمەتیدا. یەکێک سەرزەنشتی سوقڕاتی کرد بە شارەکەی. سوقڕات پێیوت ڕەچەڵەکی من لە منەوە دەستی پێکرد بەڵام ڕەچەڵەکی تۆ لە تۆ کۆتایی پێهات. بە عوبادەیان وت خوشکەکەت چی لە مێردەکەیەوە بۆ بەجێ ماوە؟ وتی 4 کچ و 4 مانگ و 10 ڕۆژ. ئافرەتێک 5 مێردی کرد هەموویان مردن. کاتێک مێردی شەشەمی کرد ئەویش نەخۆش کەوت. ئافرەتەکە لە لای سەری مێردەکەی دانیشت بوو دەگریا و دەیوت لای چێ جێم دەهێڵیت؟ پیاوەکە وتی لای مێردت چاوڕەش و بەدبەختەکەی حەوتەمت.
پاشایەکی فارس لەسەر دەرگای کۆشکەکەی نووسی بوو دەرگای پاشاکان پێویستی بە ژیری و سامان و ئارامگرتن هەیە. دانایەک لە ژێرەوە نووسی ئەوەی یەکێ لەم سیانەی هەبێت پێویستی بەوە نییە بێتە بەردەرگای پاشاکان. ئەم هەواڵە بە پاشا گەیشتەوە فەرمانی کرد داناکە خەڵات بکرێت و نووسراوەکەش لەسەر دەرگاکە ڕەش بکرێتەوە. ئافرەتێک لەگەڵ مێردەکەی بوو بە مشت و مڕیان لەسەر ئەوەی کە مەسروفی ماڵەوە ناکات و هیچ خواردەمەنیەکیان لە ماڵدا نییە و وتی سوێن بەخوا مشکەکان لە ماڵەکەتدا نامێننەوە لەبەر خۆشەویستیان بۆ نیشتیمان نەبێت دەنا هەر لە ماڵی دراوسەکان خواردن دەخۆن. فەرمانڕەوایەک ماوەیەکی زۆر موچەی نەدا بە سەربازەکانی. یەکێ لە سەربازەکانی وتی تۆ پێویستە سەربازی بەردت هەبێت نەبخوات و نەبخواتەوە. فەرمانڕەواکە وتی بێدەنگ بە ئەی سەگ. سەربازەکە وتی من سەربازی تۆم ئەگەر من سەگ بم ئەوە تۆ سەرکردەی سەگەکانی. منسوور بە سەرکردەکانی سوپای وت زۆر ڕاستە کە دەڵێن سەگەکەت برسی بکە دوات دەکەوێت. ئەبوو عەباسی تووسی وتی ئاخر دەترسم یەکێک کولێرەیەکی بۆ ڕابگرێت ئەویش دوای بکەوێت و واز دەتۆ بهێنێت. بە ئەبوو عەینە یان ڕاگەیان کە خەلیفە وتوویەتی ئەگەر ئەبوو عەینە نابینا نەبوایە ئەوە هاوڕێیەتیمان دەکرد. ئەبوو عەینە وتی ئەگەر پێشەوای باوەڕداران چاوپۆشیم لێ بکات لە بینینی مانگ و نەخشی گوستیلەکان ئەوە من گونجاوم بۆ هاوڕێیەتی. هاڕون لە گوندێک ئافرەتێکی پیری بینی سەلامی لێکرد و پێیوت تۆ لە کام هۆزەیت؟ ئافرەتەکە وتی لە هۆزی تیع. هاڕون وتی چی ڕێگری دەکات لە هۆزەکەتان کە یەکێکی وەک حاتەمیان تێدا بێت؟ ئافرەتەکە وتی ئەوەی ڕێگری دەکات لە خەلیفەکان کە یەکێکی وەک تۆیان تێدا بێت. هاڕون زۆر سەرسام بوو بە وەڵامەکەی و پارەیەکی زۆری دایە. وتیان ئەو پارەیە زۆر بوو. وتی بەخوا ئەگەر خەلافەتم پێ بدابایە مافی خۆیم بە تەواوەتی نەدەدایەوە. دەڵاڵێک هاتە لای پیاوێک و پێیوت ئافرەتێکم لایە دەڵێی گەڵە نێرگزە و لێی مارە کرد. کاتێک پیاوەکە سەیری ئافرەتەکەی کرد بینی پیر و ناشیرنە. بە دەڵاڵەکەی وت فێڵت لێ کردم. دەڵاڵەکە وتی بەخوا فێڵم لێ نەکردویت من وتم وەک گەڵە نێرگز وایە لەبەر ئەوەی قژی سپیە و دەموچاوی زەردە و قاچەکانیشی سەوزن بەوەی کا دەمارەکانی دەرکەوتون. پیاوێک سەیری دوو برای کرد کە لە یەک دایک و باوک بوون و یەکێکیان جوان و باڵا بەرز بوو ئەوەی تریشیان کورت و ناشیرین بوو. وتی دایکتان درەختێکە ساڵێک بەری مۆز دەگرێت و ساڵێک بەری مازوو. دەشتەچیەک ویستی خزمەتکارێک بکڕێت وتیان عیبێکی هەیە. وتی عیبەکەی چییە؟ وتی ئەگەر جێگەی بینی بامیزی تێبکات. محەممەدی کوڕی عەبدوڕەحمان دەڵێت جارێکیان پیاوێک بانگێشتی برایەکی کرد بۆ ماڵەکەی خۆی و تا عەسر داینیشان بێ ئەوەی هیچ خواردنێکی پێ بدات و زۆر برسی بوو. خاوەن ماڵەکە عودێکی هێنا و با میوانەکەی وت حەزت لە چه ئاوازێکە بۆتی بژەنم؟ میوانەکە وتی ئاوازی تاوە مەقڵی. چەند کەسێکی هۆزی تەمیم چوونە لای شێتێکی هۆزی ئەسەد و زۆر گاڵتەیان پێکرد. شێتەکە پێیوتن ئەی هۆزی تەمیم هیچ هۆزێک ناناسم لە هۆزی ئێوە باشتر بێت. وتیان بۆچی؟ وتی هۆزی ئەسەد هیچ شتێکیان تێدا نییە جگە لە منیشیان بەستۆتەوە. ئێوە هەمووتان شێتن کەسی هیچیشتان نەبەسراونەتەوە. فەرمانڕەوایەک لە پیاوێک تووڕە بوو فەرمانی کرد ڕیشی بتاشن. ڕیشتاشەکە بە پیاوەکەی وت دەمت بکەوە. پیاوەکە وتی فەرمانڕەوا فەرمانی پێکردی ڕیشم بتاشی یان فێری شمشاڵ لێدانم بکەی. منداڵێک لەگەڵ چەند کەسێک نانی دەخوارد لە ناکاو دەستی کرد بە گریان. وتیان بۆچی دەگریت؟ وتی خواردنەکە گەرمە. وتیان دەیبووەستە تا سارد دەبێتەوە. وتی جا بۆ ئێوە لێ دەگەڕێن سارد بێتەوە؟ پرسیاریان لە پیاوێک کرد دەربارەی داعوەتێک کە ئامادەی بوو. وتی هەموو شتێکی سارد بوو تەنها ئاوەکەی نەبێت. چەند کەسێک بەلای پەهلولدا ڕۆیشتن کە لە ژێر درەختێک دانیشت بوو. پێیان وت ئەی پەهلول ئەگەر بتوانیت سەر ئەم درەختە بکەویت 10 درهەمت دەدەینێ. وتی دەتوانم بێنن سەرەتا پارەکەم بدەنێ. پارەکەی وەرگرت و هەڵی گرت. پاشان وتی قادرمەیەکم بۆ بێنن. وتیان ئەوە لە مەرجی ئێمەدا نەبوو. وتی لە مەرجی مندا هەبوو.
پیاوێکیان هێنا بۆ ئەوەی لاسێدارەی بدەن پێیان وت تەنها ئاواتێکت بڵێ پێش ئەوەی لاسێدارە بدرێت بۆ جێبەجێ بکەین. وتی ئەگەر بیڵێم بۆم جێبەجێ دەکەن وتیان بەڵێ. وتی ئاواتم ئەوەیە کە وازم لێ بهێن و ئازادم بکەن. ئەوانیش ئازادیان کرد. 300 دیلیان هێنایە لای فەرمانڕەوایەک فەرمانی کرد سەری هەمویان بپەڕێنن. کاتێک خەریک بوو سەری گەنجێک بپەڕێنن هاواری کرد ئەی فەرمانڕەوا دیلەکانت با برسێتی و توێنویەتی مەکوژە. فەرمانڕەواکە وتی باشە نان و ئاویان پێ بدەن. کاتێک نانیان خوارد گەنجەکە وتی ئەی فەرمانڕەوا میوانەکانت مەکوژە. وتی باشە فەرمانی کرد هەمویان ئازاد بکەن. پیاوێک بانگەشەی پێغەمبەرایەتی دەکرد پێیان وت کاڵەکمان بۆ لە زەوی بهێنە دەرەوە. وتی 3 ڕۆژ مۆڵەتم پێ بدەن. وتیان ئێستا دەمانەوێت. وتی خوای باڵادەست بە 3 مانگ کاڵک پێدەگەێنێت کەچی ئێوە 3 ڕۆژ چاوەڕێی من ناکەن. ڕۆژێکیان خەلیفەیەکی عەباسی لەگەڵ وەزیرەکەی بەلای پیاوێکی دەشتەچی پیردا ڕۆیشتن کە لەسەر پشتی وڵاغەکەی بوو چاوەکانی کەمبینا بووبوون. وەزیرەکە ویستی تۆزێک گاڵتەی پێ بکات و دڵی خەلیفەش خۆش بکات. بە دەشتەچیەکەی وت دەرمانێکت دەوێت بۆ چاوەکانت. دەشتەچیەکە وتی بەڵێ خوا پاداشتی خێرت بداتەوە. وەزیرەکە وتی هەڵمی هەوا و تۆزێ ئاو تێکەڵ بکە لەگەڵ دووکەڵی بەفرو پاشان چاوتی پێبڕێژە سوودی دەبێت بۆت. دەشتەچیەکە خۆی دانوەند لەسەر پشتی وڵاغەکە و دەنگێکی بەهێزی لێوە هات و وتی ئەوە بگرە و لە ڕیشتی بدە لە پاداشتی ئەو وەسفەی کردت. ئەگەر زیادت کرد ئێمەش بۆت زیاد دەکەین. خەلیفە ئەوەندە پێکەنی خەریک بوو لەسەر پشتی وڵاغەکەی بکەوێتە خوارەوە. پیاوێک پرسیاری لا شەعبی کرد کاتێک دەستنوێژ هەڵدەگرم هەز دەکەم ڕیشم تەڕ نابێت. شەعبی وتی بەدەستەکانت تۆزێک بیکوشە. پیاوەکە وتی دەترسم هەر تەڕ نەبێت. شەعبی وتی دەیکەواتە شەوانە پێش ئەوەی بخەوی بیخەنە و ئاوەوە بۆ ئەوەی تا بەیانی باش بخوسێ. عەبدوڕەحمانی کوڕی مەخلەت دەڵێت ئافرەتێک کولێرەیەکی دا بە پیاوێک کە لە گۆڕستان قورئانی دەخوێند و پێیوت هەندێک قورئان لەسەر گۆڕی کوڕەکەم بخوێنە. ئەویش ئەمەی خوێند يوم يسحبون في النار على وجوههم ذوقوا مس السقر. وتا ئەو ڕۆژەی کە لە ئاگری دۆزەخدا بەسەر ڕوخساریاندا ڕادەکێشرێن پێیان دەڵێن بچەژن ئازاری دۆزەخ. ئافرەتەکە وتی بەم شێوەیە قورئان لەسەر گۆڕستان دەخوێندرێت. پیاوەکە پێیوت دەتەوێت بە کولێرەیەک ئەمە بخوێنم متكئين على فرش بطائنها من استبرق وجنى الجنتين دان. وتا پاڵیان داوەتەوە لەسەر جۆرە فەرشێک کە بەرەکانیان لە ئاوریشمی ئەستورە و میوە لێکردنەوەی ئەم دوو باخە نزیکە دەستە. هەژارێکیان لە گوندێک بینی وتیان ئەوە چی دەکەیت لێرە؟ وتی ئەوەی موسا و خضر دەیان کرد مەبەستی ئەمە بوو. فانطلقا حتى إذا أتيا أهل قرية استطعما أهلها. وتا پاشان ڕۆیشتن هەتا گەیشتنە ناو خەڵکی شارۆچکەیەک. برسیان بوو داوای خۆراکیان لە خەڵکەکە کرد. پیاوێک لەگەڵ کاروانێک ڕۆیشت بۆ بازرگانی هیچ قازانجێکی نەکرد. کاتێک هاتەوە پێیان وت سەفەرەکەت چۆن بوو؟ وتی هیچ قازانجێکم نەکرد تەنها نوێژ کوردکردنەوە. دوو کەنیزەک خرانە ڕوو بۆ پیاوێک یەکێکیان هەرکز بوو ئەوەی ترێشیان کچێنی لە دەستدا بوو. ئەوەی کچێنی لە دەستدا بوو وتی لە نێوان من و ئەودا تەنها ڕۆژێک هەیە. ئەوەی کە هەرکز بوو وتی وإن يوما عند ربك كألف سنة مما تعدون. وتا بێگومان ڕۆژێک لای پەروەردیگارت وەک 1000 ساڵ وایە لەو ساڵانەی ئێوە دەیژمێرن. پیاوەکە یەکسەر ئەوی هەڵبژارد. مەهدی کوڕی سابق دەڵێت دەشتەچیەک هاتە لای پیاوێک کە قاپێک هەنجیری لە پێش بوو. کاتێک دەشتەچیەکەی بینی قاپە هەنجیرەکەی لا ژێر جلەکانیدا شاردەوە. دەشتەکیەکەش چاوی لێبوو. کاتێک هاتوو لای دانیش پیاوەکە پێیوت هیچت قورئان لەبەرە؟ دەشتەچیەکە وتی بەڵێ. پیاوەکە وتی دەی شتێک بخوێنە. دەشتەچیەکە وتی وەزەیتون وەتووری سینین. پیاوەکە وتی ئەی کوا ئەتین واتە هەنجیر. دەشتەچیەکە وتی لەژێر جلەکانتە. ئاەتەکە بەم شێوەیە وەتینی وەزەیتون وەتووری سینین.
سوفیانی کوڕی عوەینە وتی ڕۆژێک سوفیانی سەوری بانگهێشتی کردین خورما و شیری مەیی داینێ کاتێک خواردمان وتی هەستن با دوور کات نوێژ بکەین لە شوکرانەی ئەو خواردنەدا. سوفیانی کوڕی وەکیع وتی ئەوە خواردنێکی خۆشی داباینێ دەیوت هەستن با تەڕاویح بکەین. پیاوێک بانگەشەی پێغەمبەرایەتی دەکرد و دەیوت من پێغەمبەر نوحم گرتیان و لە سێدارەیاندا. پیاوێکی شێت بەلایدا تێپەڕی و پێیوت ئەی نوح ئەوە چییە کە شتێکەت لەسەر ئەم دارە نیشتەوە؟ حەفسی کوڕی غیاث دەڵێت ئیدریسی ئەو دیوم بینی عەبدوڵای کوڕی هێنایە لای ئەعمەش و پێیوت ئەی باوکی موحەممەد ئەوە کوڕی منە شارەزایە لە زانستی قورئان و زانستی شەرعی و لە ڕێزمانی عارەبی و لە شیعری عارەبیدا. ئەعمەش بێدەنگ بوو پاشان پیاوەکە پرسیاری دەربارەی شتێک لە ئەعمەش کرد. ئەعمەش پێیوت پرسیار لە کوڕەکەت بکە. معاویە بە پیاوێکی خەڵکی یەمەنی وت گەلەکەت گەمژە بوون کاتێک ئافرەتێک بوو بە فەرمانڕەوایان. پیاوەکە وتی گەلەگەی تۆ گەمژەتر بوون کاتێک وتیان اللهم إن كان هذا هو الحق من عندك فأمطر علينا حجارة من السماء أو ائتنا بعذاب أليم. وتا خوايا أجر أمدين برنامو قرآن راستا للايان تويشوا روان كراوا أو برد لآسمان وببارنا بسرماندا يان بلاو سزايشي بإشمان بو بهنا ئایا نەیان دەتوانی بڵێن خوایە ئەگەر ئەم دین و بەرنامە و قورئانە ڕاستە هیدایەتمان بدە؟ وەفدێک لە عێراقەوە هاتنە لای عومەری کوڕی عەبدولعەزیز. گەنجێکیان ویستی قسە بکات. عومەر وتی ئایا بەتەمەنەکان لە پێشتر نین؟ گەنجەکە وتی ئەی پێشەوەی باوەڕداران کارەکە پەیوەندی بە تەمەنەوە نییە. ئەگەر بەتەمەن بوایە ئەوە موسڵمانان زۆر کەسی لە تۆ بەتەمەنتریان تێدایە. وتی ڕاست دەکەیت فەرموو قسە بکە. واتە کەسی لە تۆ بە تەمەنتریشیان تێدایە بۆ پێشەوایەتی بەڵام تۆیان داناوە. شاعیرێک قسەی ناشیرنی بە موسلیمی کوڕی قوتەیبە فەرمانڕەوای خوراسان وت. پاشماوەیەک وا ڕێکەوت کە ڕۆیشتنە لای موسلیم. کاتێک چاوی پێکەوت یەکسەر پێیوت وەی لە حاڵت بە کامڕۆوە دەیتە لام. شاعیرەکە وەڵامی دایەوە بەو ڕووەی کە پێی دەچمە لای پەروەردیگارم. تاوانەکانم بەرامبەر بە ئەو زۆر زیاترن لە تاوانەکانم بەرامبەر بە تۆ. ئەبوو عەینە ڕۆیشتە لای ئیسماعیلی کوڕی بولبول لە وەزارەتەکەی کاتێک ڕۆیشتە ژوورەوە پێیوت بۆچی دواکەوتیت؟ ئەبوو عەینە وتی کەرەکەم دزرا. ئیسماعیل وتی چۆن دزرا؟ ئەبوو عەینە وتی لەگەڵ ئەو کەسە نەبووم کە دزیویەتی تا پێت بڵێم چۆن دزی. ڕۆژێک ڕەشید لەگەڵ پیاوەکانی یاریان دەکرد بە یەزیدی وت تۆ لەگەڵ عیسا بە ئەویش ڕەتی کردەوە. ڕەشید وتی وەی لە حاڵت سەرپێچی فەرمانی من دەکەیت؟ یەزید وتی ئەی پێشەوەی باوەڕداران من سوێندم خواردووە هەرگیز دشی تۆ نەبم نە لە ڕاستیدا نە لە گاڵتەدا. موعەن بن زائیدە 1000 دیناری بۆ ئیبن عەیاش نارد و بۆی نووسی 1000 دینارم بۆ ناردویت و دینەکەتم پێکڕیوە. ئەویش بۆی نووسی ئەوەی ناردت گەیشت دینی خۆمم پێفرۆشتیت جگە لە تەوحید نەبێت لەبەر ئەوەی دەزانم کە حەزت لێی نییە. تەمامە کوڕی ئەشڕەس دەڵێت ڕۆیشمە لای هاوڕێیەکم بانجی بکەم گوێدرێژەکەم لە بەردەرگا جێهێشت هیچ منداڵێک یان کارەکەرێکم لا نەبوو ئاگای لێبێت تا دێمە دەرەوە. کاتێک هاتمە دەرەوە بینیم مناڵێک سواری بووە. وتم بێ ئەوەی مۆڵەتت پێ بدەم سواری گوێدرێژەکەم دەبیت. وتی ترسان بڕوات بۆیە ئاگام لێبوو بۆت. وتم ئەگەر ڕۆیشت با پێم خۆشتر بوو لەوەی ببینم تۆ سواری بوویت. وتی ئەگەر وایە وادا بنێ کە ڕۆیشتووە و لی گەڕێ با بۆ من بێت و سوپاسی منیش بەدەست بێنە. دەڵێن نەمزانی چی بڵێم. پیاوێک جەمەدانیەکی گەورەی لەسەر بوو. پێیان وت ئەو جەمەدانیە گەورەیە چییە؟ وتی شتێک کە گوێ و چاوی تێدا بێت شایەنی ئەوەیە لە گەرما و سەرما بیپارێزیت. لە کاتی جەنجی یەکەمی کەنداودا سەربازە ژنەکانی سوپای ئەمریکی چوونە ناوخاچی سعودیە. یەکەم جار بوو ئافرەتی سفور لە ناو سعودیەدا ببینن. پیاوێکی سعودی کە غیرەتی هەستا بوو بە یەکێک لە سەربازە ژنەکانی وت ئایا شەرم ناکەیت قژت داناپۆشیت لە کاتێکدا تۆ لە ناو وڵاتێکی موسڵمانان دایت؟ یەکسەر ئافرەتەکە وەڵامی دایەوە ئەی تۆ شەرم ناکەیت کاتێک ئافرەتێکی کافر بەرگریت لێ دەکات؟ سلێمانی کوڕی عەبدولمەلیک بە ئەبوو حازمی وت باشە بۆچی ڕقمان لە مردنە؟ وتی لەبەر ئەوەی ئێوە دوا ڕۆژتان وێران کردووە و دونیاتان ئاوەدان کردوتەوە.
ڕقیشتان لەوەیە کە لە ئاوەدانیەوە بسنە کەلاوە و وێرانە. پیاوێک هاتە لای داود پێغەمبەر سەلامی خوای لێبێت کە نانێکی ڕقی دەخوارد پێیوت چۆن حەزت بۆ ئەو نانە ڕقە دەچێت؟ وتی وازی لێدەهێنم تا حەزم بۆی دەچێت. پیاوێک داوای ئافرەتێکی کرد وتیان ئافرەتەکە 10 خانووی هەیە، پارە و زێڕ و زیوێکی زۆر زۆریشی هەیە. ئەی تۆ چیت هەیە؟ وتی ئەگەر ئەوەی ئێوە دەیڵێن ڕاست بێت ئەوە ماڵەکەی ئەو هەتا دەمرین بەشمان دەکات و لێشمان زیادە، بۆیە پێویست ناکات دەربارەی ماڵ و سامانی من پرسیار بکەن. لە پیاوێکیان پرسی کامیان جوانترە، دایکت یان مانگ؟ وتی ئەگەر دایکم بینی مانگم بیر دەچێتەوە و ئەگەر مانگم بینی دایکم بیر دەکەوێتەوە. شێخێک لای هەندێک لە هاوڕێکانی بوو جبەکەی با دیواری مەدخەلەکەوە هەڵواسی بوو. کاتێک ویستی بڕوات بینی یەکێک گاڵتەی با جبەکەی کردووە و وێنەی دەم و چاوی گوێدرێژێکی لەسەر کێشاوە. شێخەکە با هێمنی جبەکەی لەبەر کردەوە وتی کێ دەم و چاوی بە جبەکەی من سڕیوە. ڕۆژێکیان حەجاج مەڵەی دەکرد خەریک بوو بخنکێت. لەو کاتەدا زانایەک کە بەوە بەناوبانگ بوو زۆر ڕقی لە حەجاجە چاوی پێکەوت، خێرا جلەکانی دانا و خۆی فڕێدایان ناو ئاوەکە و ڕزگاری کرد. کاتێک لە ئاوەکە هێنایە دەرەوە حەجاج وتی باشە ئەی بۆ دەیانوت تۆ زۆر ڕقت لە منە؟ زاناکە وتی ئەوەی ئەم قسەی کردووە ڕاستی کردووە. حەجاج بەسەر سوڕمانەوە وتی کەواتە بۆ ڕزگارت کردم و نەتهێشت بخنکێم. زاناکە وتی بەخوا لە خۆشەویستیان ڕزگارم نەکردووی، بەڵکو ترسام بە شەهیدی بمریت و بچیتە بەهەشت. لێرەدا کۆتایی بەم باسەمان دێنین بە هیوای دوعای خێرتان بۆ خۆمان و دایکان و باوکان و خێزان و نەوەکانمان. لە خوای پەروەردگار دەپاڕینەوە یارمەتی و هاوکاری هەموو ئەو برایانە بدا کە هاوکاریمان دەکەن لەم کارە خەیریە. خوای پەروەردگار بیکاتە مایەی سوود و قازانج بۆ دنیا و دوا ڕۆژمان. لا دوعای خێرتان ئێمە و مسلمانانی جیهان بێبەش مەکەن. خوای پەروەردگار مستەضعیفان و مسلمانان و مجاهیدان لە هەر شوێنێک کە لە پێناوی وشەی حەقدا لە پێناوی ناوی خوا و بەرزکردنەوەی شەریعەتەکەی تێدەکۆشن، خوای پەروەردگار سەرکەوتو و سەرفرازی ئەوان بکات و بمانگەڕێنێتەوە بۆ سایە و سێبەری حکمی ئیسلام ئینشاء الله. لێرەدا هاتینە کۆتایی ئەم باسەش بە هیوای دوعای خێرتان. خوای گەورە پاداشتی هەموو ئەو برایانە بە تایبەتی برای زۆر خۆشەویست و بەڕێز و ماندوونە ناسمان کاک هاوکار بداتەوە کە بە هەموو کارەکانمان زۆر ماندووە. والسلام علیکم ورحمة الله وبركاته. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنەوە پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872. بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.